بەناوی خوای بەخشندە و میهرەبان دانیشتنەکەمان بەناوی گەلی کوردستانەوە دەست پێکەین خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی دووەم دانیشتنی ژمارە 11 ڕۆژی دانیشتن 25/2015 بەرنامەی کار بەپێ حکومەکانی بڕگەیەکی مادەی 20 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا کاتی دانیشتنی ژمارە 11 خولی بەهارە لە خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 25/2015 بێت و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوەیە بێت. یەکەم هەڵبژاردننی ئەندامانی لیژنەی ئامادەکردنی پرۆژەی دەستوری کوردستان عێراق بۆ ڕاپرسی بەپێی بڕگەی یەکەم لە مادەی دووەمی یاسای ژمارە 4 ساڵی 2015 یاسای ئامادەکردنی پرۆژەی دەستوری کوردستان عێراق بۆ ڕاپرسی. دووەم گفتوگۆکردنی پرۆژە یاسای هەموارکردنی یاسای باریکەسی ژمارە 188 ساڵی 1959 بەپێی مادەکانی 72 74 و 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو. سێم خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پرۆژە بڕیار و یاسانی خوارەوە بەپێی مادەی 71 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموار کراو. یەک پرۆژە یاسای پێداچوونەوە و ڕێخستنەوەی خانەنشینی مەدەنی و سەربازی. دوو پرۆژە یاسای بەرکارکردن و هەمواری یاسای گرتنی مایەی قاچاق و قەدەغەکراوی ئاڵوگۆڕکردن لە بازاڕە نێوخۆییەکانی ژمارە 18 ساڵی 2008 هەموارکراوی عێراقی فیدراڵ. سێ پرۆژە یاسای هەموارکردنی جێبەجێکردنی یاسای جێبەجێکردنی عێراق ژمارە 45 ساڵی 1980. چوار پرۆژە یاسای هەمواری دووەمی یاسای ژمارە 3 ساڵی 1990 یاسای کوژانەوە و ئیفراسکردنی زەویەکان لەناو سنووری شارەوانیەکاندا. 5 پرۆژە یاسای یەکەم هەموارکردنی یاسای ژمارە 19 ساڵی 2007 یاسای وەزارەتی پێشمەرگە. 6 پرۆژە بڕیاری دابینکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ پێشمەرگانەی کە لە جەنگی دژی تێرۆریستانی داعشدان و خاوەنی هیچ یەکەیەکی نیشتەجێبوون نین. سەرەتا داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەین کە پوختەیەک لە کۆنووسی دانیشتنی پێشووی پەرلەمان بخوێنێتەوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 10 لە بەرواری 29/4/2015 بەم شێوەی خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە. دووهەم خوێندنەوەی پوختەی دانیشتنی پێشوو هەروەها خوێندنەوەی ناوی ئەندامانی پەرلەمانی ئامادە نەبوو و ئامادە نەبووی کۆبوونەوەی لیژنەکانی پەرلەمان لەلایەن سکرتێری پەرلەمانەوە. سێهەم پەسەندکردنی پێشچاوخستن و گفتوگۆکردنی ناڕازیبوونی بەڕێز سەرۆکی هەرێم لەسەر مادەی 5 یاسای ژمارە 7 ساڵی 2014 یاسای هەمواری یەکەم یاسای دەستەی گشتی دەستپاکی لە هەرێمی کوردستان عێراق ژمارە 3 ساڵی 2011. چوارهەم هەڵوەشانەوەی بڕیاری پێکێنانی لیژنەی کاتی بۆ لێکۆڵینەوە و بەدواداچوون بۆ بە جینۆساید ناساندنی تاوانەکانی دژ بە پێکاتەکانی هەرێمی کوردستان عێراق ژمارە 22 ساڵی 2014 دواخرا بە دەنگدانی ئەندامانی پەرلەمان. پێنجەم خوێندنەوەی یەکەم بۆ 3 پرۆژە یاسا لەلایەن لیژنەی یاساییەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان. ئێستا داوا لە بەڕێستانەکەین کە ناوی ئامادەنەبوانی کۆبوونەوەی پێشووی پەرلەمان و لیژنەکانی پەرلەمان بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەندامانی پەرلەمان کە لە دانیشتنی ژمارە 10 ئاسایی لە بەرواری 29/4/2015 مۆڵەت پێدراو بوونیان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون بەم شێوەی خوارەوەیە. یەکەم ئیدریس عەلی ئیسلام مۆڵەت. دووهەم بێگەر دڵشاد شوکڕوڵڵا مۆڵەت. سێهەم تەحسین ئیسماعیل ئەحمەد مۆڵەت. چوارەم جەمال عوثمان کاڕەسوڵ مۆڵەت. پێنجەم جەودەت جەرجیس مۆڵەت. شەشەم زۆزان سادق مۆڵەت. حوتەم زولفا مەحموود مۆڵەت. هەشتەم ڤەمان فەیساڵ مۆڵەت. نۆهەم عەبدوڕەحمان فارس مۆڵەت. دەهەم محەممەد سادق ئامادە نەبووە. 11 مەردان خدر مۆڵەت.
12 منیرە عوثمان مۆڵەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان راپۆرتی بە دوواداچوونی کۆبوونەوەی هەفتانەی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان لە 29 چواری 2015 تا 25 2015 کۆی لیژنەکان کە 22 لیژنەیە کۆبوونەوەکان و ئامادەنەبووانیان بەم شێوەیە خوارەوەیە. یەکەم، لیژنەی کشت و کاڵ و ئاژەڵداری و ئاودێری و بەنداوەکان 29 چوار کۆبوونەوەیان کردووە، حەسەن ساڵح ئامادە نەبووە. دووهەم، لیژنەی ئاسەوار و خزمەتگوزاریەکانی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار 29 چوار کۆبوونەوەیان کردووە، سیراج ئەحمەد مۆڵەت بووە، بێگە دڵشاد مۆڵەت بووە، بەهزاد دەروێش مۆڵەت بووە. سێهەم، لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم 3-5 کۆبوونەوەیان کردووە، ساڵح فەقێ مۆڵەت بووە، زیاد حسین مۆڵەت بووە. چوارەم، لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەیاندن و هونەر 3-5 کۆبوونەوەیان کردووە، عومەر کۆچەر ئامادەی کۆبوونەوە نەبووە. پێنجەم، لیژنەی پەیوەندیەکان و کاروباری ڕەوەندی کوردستانی 3-5 کۆبوونەوەیان کردووە، ڕابوون تۆفیق مۆڵەت بووە، محەممەد عەلی یاسین مۆڵەت بووە، تەحسین ئیسماعیل مۆڵەت بووە، سەرکەوت سەرحەت مۆڵەت بووە. شەشەم، لیژنەی کاروباری پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسی 3-5 کۆبوونەوەی یەکەمیان ئاری محەممەد مۆڵەت بووە، قادر وەتمان مۆڵەت بووە، هەورامان حەمە شەریف مۆڵەت بووە، عەبدوڕەحمان فارز مۆڵەت بووە، یعقوب گورگیز مۆڵەت بووە. هەمان لیژنە لە هەمان ڕۆژدا کۆبوونەوەی دووهەمیان کردووە، ئاری محەممەد مۆڵەت بووە، هەورامان حەمە شەریف مۆڵەت بووە، عەبدوڕەحمان فارز مۆڵەت بووە، یعقوب گورگیز مۆڵەت بووە. هەشتەم، لیژنەی مافەکانی مرۆڤ 4-5 کۆبوونەوەیان کردووە، زۆزان سادق مۆڵەت بووە. نۆهەم، لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی 4-5 کۆبوونەوەیان کردووە، گشت ئەمەندامانی لیژنە ئامادەی کۆبوونەوەکە بوون. دەهەم، لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی 4-5 کۆبوونەوەیان کردووە، گشت ئەندامان ئامادەی کۆبوونەوەکە بوون. 11، لیژنەی بازرگانی و پاراستنی مافەکانی بەکاربەر 4-5 کۆبوونەوەیان کردووە، عەبدوڵڵا جاسم مۆڵەت بووە، زولفا مەحموود مۆڵەت بووە، محەممەد سەعدەدین مۆڵەت بووە. 12، لیژنەی دارایی و کاروباری ئابووری و وەبەرهێنان 4-5 کۆبوونەوەیان کردووە، شیرین حوسنی مۆڵەت بووە، ساڵح فەقێ مۆڵەت بووە، یەڕوانت نیسان مۆڵەت بووە. 13، لیژنەی کشت و کاڵ و ئاژەڵداری و ئاودێری و بەنداوەکان 4-5 کۆبوونەوەیان کردووە، یعقوب گورگیز مۆڵەت بووە، حەسەن ساڵح مۆڵەت بووە، خەڵەف ئەحمەد مۆڵەت بووە. 14، لیژنەی پیشەسازی و وزە و سەرچاوە سروشتیەکان 4-5 کۆبوونەوەیان کردووە، عەلی هالۆ مۆڵەت بووە، یەڕوانت نیسان مۆڵەت بووە، بەیار تاهیر مۆڵەت بووە. 15، لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە 5-5 کۆبوونەوەیان کردووە، زولفا مەحموود مۆڵەت بووە. 16، لیژنەی کۆمەڵایەتی و منداڵ و خێزان 6-5 کۆبوونەوەیان کردووە، سرود سەلیم ئامادەی کۆبوونەوە نەبووە. 17، لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە 6-5 کۆبوونەوەیان کردووە، زولفا مەحموود مۆڵەت بووە، شێرکۆ حەمامین مۆڵەت بووە. 18، لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم 6-5 کۆبوونەوەیان کردووە، ساڵح فەقێ مۆڵەت بووە، زیاد حسین مۆڵەت بووە، ئامینە زکری مۆڵەت بووە، شامۆ شەیخۆ مۆڵەت بووە، کەنعان نەجمەدین مۆڵەت بووە. 19، لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم 5 کۆبوونەوەیان کردووە، ساڵح فەقێ مۆڵەت بووە، زیاد حسین مۆڵەت بووە. 20، لیژنەی کاروباری پەرلەمان 5 کۆبوونەوەیان کردووە، فەیروز تەها مۆڵەت بووە، زۆزان سادق مۆڵەت بووە، ئایدن مەعروف مۆڵەت بووە، سەعید محەممەد ئامادە نەبووە. 21، لیژنەی کاروباری پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسی 5 کۆبوونەوەیان کردووە، ئاری محەممەد مۆڵەت بووە، یعقوب گورگیز مۆڵەت بووە. 22، لیژنەی دارایی و کاروباری ئابووری و وەبەرهێنان 11 کۆبوونەوەیان کردووە، شیرین حوسنی مۆڵەت بووە، مەدینە ئەیوب مۆڵەت بووە، سۆران عومەر ئامادە نەبووە. 23، لیژنەی پیشەسازی و وزە و سەرچاوە سروشتیەکان 11 کۆبوونەوەیان کردووە، ساڵح بەشار مۆڵەت بووە. 24، لیژنەی کشت و کاڵ و ئاژەڵداری و ئاودێری و بەنداوەکان 11 کۆبوونەوەیان کردووە، یعقوب گورگیز مۆڵەت بووە. 25، لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەیاندن و هونەر 11 کۆبوونەوەیان کردووە، ڤیان عەباس مۆڵەت بووە، حەیات مەجید مۆڵەت بووە، عومەر کۆچەر مۆڵەت بووە. 26، لیژنەی کاروباری کۆمەڵگای مەدەنی 11 کۆبوونەوەیان کردووە، محەممەد عەلی یاسین ئامادە نەبووە، ئێڤار ئیبراهیم مۆڵەت بووە، کەمال یەڵدا مۆڵەت بووە. 27، لیژنەی کاروبار و تەندروستی و ژینگە 11 کۆبوونەوەیان کردووە، مریەم سەمەد مۆڵەت بووە. 28، لیژنەی کۆمەڵایەتی و منداڵ و خێزان 11 کۆبوونەوەیان کردووە، کەژاڵ هادی مۆڵەت بووە، فەیروز تاها مۆڵەت بووە. 29، لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی 11 کۆبوونەوەیان کردووە، سەرجەم ئەندامان ئامادەی کۆبوونەوەکە بوون.
سی لیژنەی دەستپاکی 12 کۆبوونەوەیان کردووە فرسەت سۆفی مۆڵەت بووە گۆران ئازاد ئامادە نەبووە 31 لیژنەی بازرگانی و پاراستنی مافەکانی بەکاربەر 12 کۆبوونەوەیان کردووە عەبدوڕەحمان عەلی ڕەضا مۆڵەت بووە عەبدوڵڵا جاسم مۆڵەت بووە زولفا محمود مۆڵەت بووە 32 لیژنەی دارایی و کاروباری ئابووری وەبەرهێنان 12 کۆبوونەوەیان کردووە مەدینە ئەیوب مۆڵەت بووە ڕۆزا محمود ئامادە نەبووە دڵشاد شەعبان ئامادە نەبووە 33 لیژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خۆجێیەکان 14 کۆبوونەوەیان کردووە عەبدوڵڵا حاجی محمود مۆڵەت بووە ئەبوبەکر عومەر مۆڵەت بووە برزۆ مەجید مۆڵەت بووە حوسێن ئیسماعیل مۆڵەت بووە محەممەد سەعدەدین مۆڵەت بووە 34 لیژنەی کاروبار و تەندروستی و ژینگە 5 کۆبوونەوەیان کردووە شێرکۆ حەمئەمین مۆڵەت بووە 35 لیژنەی کاروباری کۆمەڵگای مەدەنی 5 کۆبوونەوەیان کردووە سالار محمود مۆڵەت بووە ئێوار ئیبراهیم مۆڵەت بووە 36 لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و منداڵ و خێزان 5 کۆبوونەوەیان کردووە سەرجەم ئەندامان ئامادەی کۆبوونەوەکە بوون 37 لیژنەی کاروباری پێشمەرگە و شەهیدان و قوربانیانی جینۆساید و زیندانیانی سیاسی 5 کۆبوونەوەیان کردووە قادر وەتمان مۆڵەت بووە هەورامان حەمە شەریف مۆڵەت بووە عەبدوڕەحمان فارس مۆڵەت بووە باپیر کامەلا مۆڵەت بووە عەبدوڵڵا حاجی محمود مۆڵەت بووە یعقوب گورگیس مۆڵەت بووە 38 لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی 5 کۆبوونەوەیان کردووە هەورامان حەمە شەریف مۆڵەت بووە لینا عەزریا مۆڵەت بووە 39 لیژنەی پەیوەندیەکان و کاروباری ڕەوەندی کوردستانی 5 کۆبوونەوەیان کردووە ڕابون تۆفیق ئامادە نەبووە وەحیدە یاقوب مۆڵەت بووە قادر وەتمان ئامادە نەبووە 40 لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەاندن و هونەر 5 کۆبوونەوەیان کردووە عومەر کۆچەر مۆڵەت بووە 41 لیژنەی کشت و کاڵ و ئاژەڵداری و ئاودێری و بەنداوەکان 5 کۆبوونەوەیان کردووە فەرهاد سەنگاوی مۆڵەت بووە یعقوب گورگیس مۆڵەت بووە 42 لیژنەی پیشەسازی وزە و سەرچاوە سروشتیەکان 5 کۆبوونەوەیان کردووە شێرکۆ جەودەد مۆڵەت بووە ساڵح بەشار مۆڵەت بووە 43 لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی 5 کۆبوونەوەیان کردووە وەحیدە یاقوب مۆڵەت بووە شوان قەڵاتزەیی مۆڵەت بووە مەردان خدر مۆڵەت بووە زۆزان سادق مۆڵەت بووە 44 لیژنەی دارایی و کاروباری ئابووری و وەبەرهێنان 5 کۆبوونەوەیان کردووە شێرکۆ جەودەد مۆڵەت بووە 45 لیژنەی ئاسەوار و خزمەتگوزاریەکانی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار 5 کۆبوونەوەیان کردووە کەمال یەڵدا مۆڵەت بووە ساڵح بەشار مۆڵەت بووە سیراج ئەحمەد مۆڵەت بووە عەلی هالۆ مۆڵەت بووە بەڕێسەرۆکی پەرلەمان لیژنەی کاروباری یاسایی هەفتانە کۆبوونەوەی ئاسایی خۆیان بە ئەنجام گەیاندووە زۆر سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان ئێستا چینە سەر بەرگەی یەکەم لە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆ کە بریتیە لە هەڵبژاردننی ئەندامانی لیژنەی ئامادەکردنی پرۆژەی دەستوری کوردستان عێراق بۆ ڕاپرسی بە پێی بەرگەی یەکەم لە مادەی دووەمی یاسای ژمارە 4 ساڵی 2015 یاسای ئامادەکردنی پرۆژەی دەستوری کوردستان عێراق بۆ ڕاپرسی دوو نقطەی نظامی هەیە بەڵام تکایە نقطەی نظامی بن مامۆستا عومەر کۆچەر برای سەرۆکی پەرلەمان ئەس داخوازت کەم ئەف خشتە لژنە جارێکا دی ڤەگەڕێتەڤە چونکی ئەف تەعارضات چێت بیتن گەلە جاراش بەرڤەیە مثلا لژنە دێ ڕۆژە دوشەمبی سکرتێری اتصال مامۆستا عومەر ئەوە بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمانەڵێ ئامادەمان کردو لە دانیشتنی داهاتووە خشتەی تازە دەست بەکارە بن زۆر سوپاس بەڕێز دکتۆر سیراج بەناوی خۆی گەورە سیراج شێخ ئەحمەد بەڕێز سەرۆکی پەرلەمان نقطەیەکی نظامیم هەیە داوا دەکەم هەتە تاوە دەبم تۆزێک سینگت فراوان بیتن داوای ڕوونکردنەوەت لێ دەکەم سەبارەت بە پرۆژە یاسای هەمواری باری کەسی ژمارە 188 ساڵی 1950 ئەمە نقطەی نظامی نییە کاک دکتۆر سیراج پەیوەندی بە بەرنامەی کارەوە نییە پەیوەندی بە دانیشتنی داهاتوو هەیە ڕوونکردنەوەی دکتۆر ینی ئاساییە پەیوەندی بە ئێستاوە نییە سوپاس بۆ جەنابەت بەڕێز کاک نازم کەبیر بەڕێز کاک نازم کەبیر مامۆستا دکتۆر سیراج هاتی لە دەستەی سەرۆکایەتی ڕوونکردنەوەمان پێدای کاک نازم ئیشی لەسەر نەکراوە بەڕێز سکرتێری پەرلەمان ئاگادارە بەڕێز تکای بەدەنگی کاک نازم بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە یادداشتەکەی هەر چوار فراکسیۆنەکە دەکەین دەربارەی هەڵبژاردننی ئەندامانی ئەمە نقطەی نظامی نییە ئەگەر قسەت هەیە دوایی ئەتوانی قسەکانی خۆت بکەی لە چوارچێوەی بەرنامەی کارە خات و حیات مەجید بەڵێ سەرۆکی پەرلەمان قسەکردنی من نقطەی نظامیە
بەتایبەت لەسەر بڕگەی یەکەم کە لە قانونەکەی هاتووە ئەڵێت لە قانونی یاسای ئامادەکردنی پرۆژەی دەستوری کوردستاندا هاتووە لە فەقەرە 2 لای مادەی 2 فەقەرە 1 دا هاتووە ئەڵێ لیژنەکە بە دەنگی زۆرینەی ڕەهای ئەندامانی پەرلەمان هەڵدەبژێرێت کە دەکرێت ئەندامی پەرلەمان بن یان لە دەرەوەی پەرلەمان بن بە مەرجێک پسپۆڕ یان خاوەن ئەزمون بن و ڕێژەی ژنان و نوێنەرایەتی پێگاتەکان لەخۆ بگرێت بە مەرجێک پسپۆڕیان خاوەن ئەزمون بن ئێمە وەکو ئەندامانی پەرلەمان تا ئێستا CV هیچ یەک لەو بەڕێزانەمان بەردەست نەگەشتەوە لە بۆکسی کەسمانە نییە هەتا بزانین ئەو کەسانە پسپۆڕنیان خاوەن ئەزمونن بۆ مەسەلەی ئافرەتانیش ئەوە ئافرەتی تیا بە حاڵیەوە باشە سپاس سەبارەت بە مەسەلەی CVش ڕاستە باشتر وابوو کە CV لەگەڵ ناوەکان بەهاتەیە بەڵام داوا نەکراوە لە یاساکە بەداخەوە فراکسیۆنەکان زۆر دواکەوتن لە هێنانی ناوی کاندیدەکانیان هەندێک لە فراکسیۆنەکان دوێنێ ناوەکانیان دەستەی سەرۆکایەتی کردووە بەڵام ئەمە عرقەلە دروست ناکە بۆ ئیشەکە و پێم وابێت ئەوانەی کە کاندید کراون ئەندامی پەرلەمانی تێدایە و هەندێک لە ڕاوێژکارەکانی پەرلەمانی تایە و ئەوەی ئێمە سەرنجماندیاوە ئەو مەرجانەی کە لە یاساکەیە داوا کراوە تیانەیە بەڕێز کاک عەبدوڕەحمان عەلی بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من ملاحەزەیەکم لەسەر کۆبوونەوەی لیژنەکان هەیە و ناوخوێنەوەی ئێوە کە مۆڵەتە یاخود غایبە یانزەی باسی کۆبوونەوەی لیژنەی بازرگانی و پاراستنی مافی بەکاربەر کراوە دیارە دوانزەیمان کۆبوونەوە بووە من یانزەیمان لەگەڵ کاک ماجیدا بە سەعات بەیەکەوە بوون و باسیەوە نەکراوە دوانزەیمان کۆبوونەوە ئێمە دوانزەیمان لە لیژنەکەی کاکە لیژنەی کشتتوکاڵ و ئاژەڵداری و ئاودەری بەنداوەکانە بە فەرمی لیژنەیەک لە مەتقەی سنگاو بووین کەچی بە مۆڵەت نووساوە پرۆتۆکۆل باشە مامە سابڕەحمان جەناب دەتوانیت ئەمەی کە باست کرد بە یادداشت شتێک بی بە بەڕێز سکرتێری پەرلەمان و بەڕێز جەگری سەرۆکی پەرلەمان و کە خشتەی دانیشتنی لیژنەکان ڕێکخرایەوە ئەو کاتە ئەم کێشانەش کۆتایی پرۆتۆکۆلە ئەو مۆڵەتە چونکە من لە حزەیە غیاب نەبووم مۆڵەتشمە نەگرتووە باشە سپاس بەڕێز کاک حاجی کاک ئەبوو کاروان باشە ئەوە کاک عومەر عینایەت بەڕێز کاک محەممەد سادق بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی من لەلایەن سکرتێرەوە خوێندراوە کە لە دانیشتنی ژمارە دا ئامادە نەبوون بە ئامادە نەبوون خوێندراوە بەڵام بە ئیمزا و بە خەتی خۆم کە ئەو ڕۆژە لەو دانیشتنە من ئامادە بوو باشە ئەتوانی جەنابی شار یادداشتێک بەی بە سەرۆکایەتی بۆ ئەم بابەتە مامۆستا ماجد عوسمان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە کاندیدەکەی تورکمان حەز باش ئەوەش بابڕێنە سەر بەرنامەی کار پێنج دقیقە مۆڵەتمان بدە لە دەرەوە گفتوگویەک دەکەین و دێنەوە ئەگەر زەحمەت نەبێ باشە فەرمون کاک بەهزات بله بەڕێز سەرۆکی پەرلەمانی وڵڵا بەبێ پەیڕەوێ ناوخۆ بڕیاردەری لیژنە دەبێ ئاگاداری ئەندامان بکات بۆ ئامادەبوون لە 29 4 نوێ من هاتە خواندن کە مولەت بوومە طبعا مولەت نەبوومە بەس ئاگادار نەبوومە بەنامەیەک باشە جەنابی شێرەتوانی بە یادداشتێک ئەوە ڕاستی سەرۆکایەتی بکەیت کایە با ئێستا بەرنامەی کارمان دەست پێ بکەین کە بریتە لە بڕگەی یەکەمی بریتە لە هەڵبژاردننی ئەندامانی لیژنەی دەستوری سەرەتا داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەم کە ناوەکان بخوێنێتەوە هەندێک ڕوونکردنەوە دەین و دوایی هەر کەسێکیش قسەی هەیە قسەکانی خۆی بکە و پرۆسەی دەنگدان دەست پێکە فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان پاڵپشت بە حکمی بڕگەی یەکەم لە مادەی 2 یاسای ئامادەکردنی پرۆژەی دەستوری کوردستان عراق بۆ ڕاپرسی ئەم بەڕێزانە لەلایەن فراکسیۆنەکانی پەرلەمانەوە کاندید کراون بۆ لیژنەی دەستوری یەکەم نەمر کەچۆ حوسام دووهەم فرسەت سۆفی محەممەد سێهەم ڤالا فەرید ئیبراهیم چوارەم سیروان عەدنان میرزا پێنجەم عوسمان عەلی وەیسی شەشەم عەبدولفەتاح عەبدوڵڕەزاق مەحموود حەوتەم عەبدولحەکیم خەسرۆ هەشتەم شۆڕش مستەفا ڕەسوڵ نۆهەم بەهار مەحموود فەتاح دەهەم کوێستان مەحموود عەبدوڵڵا یانزە عەدنان عوسمان محەممەد دوانزە گۆران ئازاد محەممەد سیانزە خامۆش عومەر عەبدوڵڵا چواردە چێنەر عەلی ئەحمەد پانزە ئەرکان قادر عەلی شانزە خەلیل ئیبراهیم محەممەد حەڤە ئەبوبەکر عومەر عەبدوڵڵا هەژدە دانا دارا حوسێین نۆزدە مونا یوحەنا یاقۆ ناوەکان ئەنووسرێ ئێستا ناوەکان ئەنووسرێ بۆ قسەکردن بەڵێ کوێستان محەممەد عەبدوڵڵا هەرەوەیە ئەو ناوە غەڵەتە چاکە کرێتەوە کوێستان محەممەد عەبدوڵڵا
بەڵێ ئەوە شەر ڕاستکەینەوە ئەرکان قادر وەلی ئەرکان قادر وەلی بەڕێزان لە ماوەی ڕابردوو چەند کۆبوونەوەیەک لە دەستەی سەرۆکایەتی لەگەڵ فراکسیۆنەکانی پەرلەمان ئەنجام درا بۆ ڕێککەوتن لەسەر ناوی ئەندامانی لیژنەی دەستوری بەو شێوەیە کە لە یاساکەیە هاتووە لە ئەنجامی سێ کۆبوونەوە دەرەنجامەکەی بەو شێوەیە بوو کە ئێستا لە بەردەستانایە تەنها ئیشکالێک کە ئێستا ماوەتەوە ئەوە بوو کە بەپێی ئەو لێک تێگەیشتنانی کە لە کۆبوونەوەکان ئەنجام درا نوێنەرێک بۆ 4 حزبی ناو پەرلەمان دیاری کرا کە ئێستا وابزانم نوێنەرەکان ئامادەنیەوە پێم وابێ قسەی خۆیان هەیە لەسەر ئەو بابەتە کە قسەکانی خۆیان نەکەن و ناویان نووسیەوە بۆی قسە بکەن نوێنەری پێکهاتی تورکمانیش کە بەپێی یاساکە پێویستەکات لە لیژنەکە هەبێ جیاوازیەک هەبوو لە نێوان ئەندام پەرلەمانانی بەڕێزی نوێنەری پێکهاتی تورکمان لەسەر ناوەکان زۆرینەیان پشتگیری لە کەسێکەکەن و کاندیدێکی تریژ هەیە کە یەکێک لە ئەندامانی پەرلەمان لە پێکهاتی تورکمان پشتگیریەکە بۆ ئەم خلافەنەیەتە ناو پەرلەمان ئێمە لە دەستی سەرۆکایەتی پێمان باش بۆ هەفتەیەک مۆڵەت بە خۆیان بین بۆ ئەو بابەتە لە نێوان خۆیانە ساخکەنەوە و ئەو کاتە نوێنەرێکی تەوافقی پێکهاتی تورکمان بێتە ناو هۆڵی پەرلەمان و دەنگی لەسەر بدرێ بەڵام ئەگەر لەماوەی و هەفتەیەشە نوێنەری پێکهاتی تورکمان نەتوانرای اتفاقی لەسەر بکرێەوە بەپێی ئالێتێک واکەین کە کاندیدی زۆرینەی خۆیان بە شێوەیەک لە شێوەکان بهێنینە ناو هۆڵی پەرلەمان بۆی دەنگی لەسەر بدرێ بەڵام هێشتا پێمان باش بوو دەرگایەک بێڵینەوە بۆ ڕێککەوتنی خۆیان لەسەر ئەو نوێنەرەی کە پێویستەکات لە لیژنەکەی هەبێت چونکە لە یاساکەی باستەوە کراوە کە نوێنەری پێکهاتی تورکمان و کورد و ئاشیری و سریان نەتەوە جیاوازەکانی تری هەرێمی کوردستان بەشدار بن لە لیژنە دەستوریەکە ئێستا ئەو ڕێزانەی کە ئەیانەوە ناوی خۆیان تۆمارکەن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بە ناوی خۆیان بنووسن و دوای تەواوبوونی قسەکردن ئەو کات دەنگدان لەسەر ئەندامانی لیژنەکە ئەنجامەدرێ کامەرا و دکتۆر شوانش بەڕێز کاگە بوو کاروان کاگ ئاری هەرسین دەرفەت بە جەنابی شتەدەم بەس باشە ئەو پێشتر ناوینووسیوە کاگ ئەبوو کاروان ببوو من ئاگادار نەبووم کاگ ئەبوو کاروان کاگ ئاری پێشتر ناوینووسی و لای بەڕێز سکرتێری پەرلەمان فەرموو کاگ ئاری زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بەتەئکید بەحکمی ئەوەی کە ئێمە هێشتا نەبووین بە دەوڵەت مۆدێلی دیموکراسی لەم کۆمەڵگەی هەرێمی کوردستانە لەسەر ئەساسی سازان لەسەر ئەساسی تەوافق لەگەڵ یەکتریا تێگەیشتن لە یەکتری جۆگرتن بۆ یەکتری و قوبوڵکردنی یەکتری وەکو سەرەتایەکی فێربوون لە دیموکراسیەت ئێمە ئەم مۆدێلە هەومان قوبوڵمان کردووە بەندە ئەم ملاحەزاتانی کە هەمە لەسەر ئەم هەڵبژاردنەی ئەمڕۆ بە کورتی من عەرزی بەڕێز سەرۆکی پەرلەمان و ئەو پەرلەمانتارە بەڕێزانەیەکەم یەکەم لە مادەی 2 بڕگەی 4 بڕیارەکانی لیژنە بە سازان دەبێت تاکید دەکەمە سەر وشەی سازان لە هۆیەکانی دەرچواندن ئەڵێ لە پێناو هێنانەکایی سازان لە مەعمینی کێ لە هیچ شوێنێکی ئەم قانونە نەنووسراوە کە ئەم سازانە لە نێوان کۆمەڵێک ئەحزابی سیاسیە لایەنی سیاسی لە کوردستانە کرێت کەواتە ئەمە شتێکی زۆر گشتگیرە زۆر بەداخەوە ئەو 4 حیزبە سیاسیەی کە من لە کۆبنەوەی پێشوشە ناوم بن حیزبی سۆشیالیستی کوردستان حیزبی شیوعی و بزوتنەوەی ئیسلامی و ئاراستەی سێیام نوێنەریان نییە نابێت بەپێی ئەو تەوافقە و ئەو لیستی کە خوێنرایەوە لەم لیژنایە یعنی زۆر سەیرە تۆ قبوڵی بکەیت خەڵکێک کە بەشداری هەڵبژاردنی نەکردووە یعنی تاکە کەسی معنەویە لە کۆمەلگا بەس لەبەرەوەی پسپۆرە
قبولت بێ ئەو لە لیژنەکەی حاضر بێ بەڵام نوێنەری حیزبێکی زل و زەلام کە بە هەزاران خەڵک دەنجی پێداوە ڕابردوویەکی پڕ شۆڕژگەڕی هەیە خزمەتی ئەم وڵاتەی کردووە جانفیدایی کردووە نوێنەری نەبێت لەم لیژنایە بۆیە من جگە لەوەی کە ڕخنەی خۆم بەڕاستی یعنی ئاڕاستی هەموو لایەنە سیاسیەکانەکەم بە حیزبەکەی خۆشمەوە ئەمە خواردنی حەقی ئەو لایەنە سیاسیانەیە و من بە هیچ جۆرێ قوبوڵم نییە بۆیە ئەم پێشنیاریاکەم لە مادەی 2 لە بڕگەی 2 هاتووەڵێ لیژنەکە لە 21 ئەندام زیاتر نەبێت معنایەوە هیچ مشکلە نییە کەمتر بێت ئالیاتی دانانی ئەو 21 کەسە لە 21 کەمتر نەبێ لێرە دانەنراوە یعنی کەواتە ئیجتیهادی لایەنە سیاسیەکان لەم پەرلەمانە دەورێکی گەورەیە بێ بۆیە من پێشنیارێکم کە ئەوە هیچ هەرێک لە کەمینەکان یەکی یەک ئەندامیانە بێت کە پەلە بکە چونکە کاتت نەماوە زۆر پەلاکەم ئەمە سێ حزبی سۆشیالیست حزبی شوعی و بزوتنەوەی ئیسلامی و ئاڕاستەی سێیەمێکی ئەندامێک باش کاتت نەما ئەو پێنج حیزبەشێکی ئەندامێک باش هەر یەک لە پێنج حیزبەکەش بۆی هەبێ یەک کەس لە دەرەوە بێنێ اینجا من هیوادارم خۆی گەورە یارمەتیمان بە یەک ڕێزی خۆمان بپارێزین باشە سپاس دەستخۆش کاتت تەواو بوو بەڵێ باشە نای خوای گەورە دێنە بەس کاتت تەواو بوو مامۆستاجان بەس ویستم بڵێم خوای گەورە ئەم نیشتیمانە پیرۆزەمان هەر بپارێزێ باشە دەستخۆش بێ سپاس بەڕێز کاگە بوو کاروان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمە هەر لە سەرتاوە کە بە فشار کراین بە گروپێک ڕەتی ئەو هەڵوێستەمان کردەوە تاکیدمان کردەوە ئەو میکانیزمەی دانراوە بۆ هەڵبژاردننی لیژنە 21 کەسەکە دوورە لە ناوەڕۆکی یاساکە و سازانی نیشتمانی و بۆیە ئێمە ئەم یاداشتە ئێستای خوێنینەوە و ئێمە دەستخۆشی لە 38 پەرلەمانتارەکەین کە پشتگیری ئێمەیان کردووە یاداشتەکەیان کردووە و هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی تایە تەنها کۆمەڵی ئیسلامی نەبێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان باقسەکانی بکات نا باقسەکانی بکات فەرموو بە پێی دکتۆر من شتێکی نایاساییم نەوتووە فەرموو جەناب بەردەوام بە تەدەخول نەکە تکایە بەردەوام کاتەکەت ئەڕوا کاگە بوو کاروان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە پێی یاسای ژمارە 4 ساڵی 2015 پەرلەمانی کوردستان یاسای ئامادەکردنی پرۆژەی دەستوری کوردستان عێراق بۆ ڕاپرسی بۆ هەڵبژاردننی ئەندامانی لیژنەکە بە شێوەیەک مامەڵە لەگەڵ پێکهێنانیدا کرا دوورە لە ناوەڕۆکی یاساکە و سازانی نیشتمانی کە هەموو لایەنە سیاسەکانی هەرێم لەسەری کۆکن بەو پێی دەستور بۆ هەموو خەڵکی کوردستانە و ئێمەش دەمانویست بۆ ئامادەکردنی پرۆژەی دەستورەکەمان لەلایەن چەند حیزبێکەوە پاوەند نەکرێت بەڵکو بۆ سەرجەم هاوڵاتیانی کوردستان و نەوەکانی داهاتووی ئەم نیشتیمانەمان بێت بە هەموو پێکهاتەنەتەوەی و ئاینی و کۆمەڵایەتەکانیەوە لە دوجاریشدا دەستور ببێتە ڕاستە ڕێگای بەدیهێنانی ئامانجی نیشتیمانی و نەتەوەیمان بۆ ڕێکخستنی پەیوەندی سەرجەم دامەزراوەکان و گەل بەرەو گەیشتن بە قەوارەیەکی سربەخۆ بەڕێزان لە سۆنگەی بەرپرسیارەتی مێژوویمانەوە لە پرسێکی ئاوا گرنگدا بریارماندا بە ڕەتکردنەوەی ئەو مەکانیزمەی بۆ لیژنە 21 کەسیەکە ڕێککراوە و بە شێوەی قۆرخکاری و بەشبەشێنەی حیزبی بەرتەسک و ڕەچاونەکردنی توانا و پسپۆریەکانی پێکهاتە فرەیەکەی گەلەکەمان کە لە ئاست بایەخ و گرنگی ئەم پرسە چارە نووسازەدا نییە ناوی پەرلەمانەکان عەبدوڕەحمان فارس ئەبوو کاروان ئازادی باپیر کامەلە ئاراستەی سێهەم
عبدوڵای حاجی مەحموو سۆشیالیست، وحیدە یاقۆ کلدانی سریانی ئاشووری، سالار محمود لە فراکسیۆنی سەوز، سعید مەسیفی لە فراکسیۆنی سەوز، کاتی تاو بووە بەڵام تاویکە نازم کەبیر لە فراکسیۆنی زرد، شوان شێخ ئەحمەد لە فراکسیۆنی زرد، ڤیان عەباس لە فراکسیۆنی زرد، زیاد حوسێن لە فراکسیۆنی زرد، بەشار موشیر لە فراکسیۆنی زرد، ئاواز حەمید حوسێن لە فراکسیۆنی زرد، شاو شێخۆ لە فراکسیۆنی زرد، حیات مەجید لە فراکسیۆنی زرد، فەیروس تاها لە فراکسیۆنی زرد، تەحسین ئیسماعیل لە فراکسیۆنی زرد، مردان خدر مستەفا لە فراکسیۆنی زرد، نەجات ئەمەد عەبدوڵڵا لە فراکسیۆنی زرد، عەباس غەزالی لە فراکسیۆنی زرد، شیلان جەعفەر لە فراکسیۆنی زرد، وامە فەیسەڵ لە فراکسیۆنی زرد، ئاری محەممەد دەرسین لە فراکسیۆنی زرد، عومەر عینایەت لە فراکسیۆنی گۆڕان، ئێوار ئیبراهیم حوسێن لە فراکسیۆنی گۆڕان، دکتۆر شوان قەڵەتزێ لە فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی، یعقوب گۆرگیز لە فراکسیۆنی ڕافیدەین، لینا زەیر لە فراکسیۆنی ڕافیدەین، ئایدن معروف لە فراکسیۆنی تورکمان، محەممەد سەعید لە فراکسیۆنی تورکمان، ماجد عوسمان لە فراکسیۆنی تورکمان، سرود سەلیم لە ئەبناء الرافدەین، کەماڵ یەلدا عفو ئەبناء النهرین، کەماڵ یەلدا لە مەجلس الشعب الكلدان السرياني الآشوري، جودة ناسراو بجودة نجار فراكسيوني تركمان، مدينة أيوب فراكسيوني زرد، كاك فرهاد سنگاوي بتحفظه واجوي كردوها، مريم صمد لفراكسيوني صوت، دكتور محمد علي ياسين لفراكسيوني زرد، منى نبي قهوتي فراكسيوني بيشكوتوي تركمان، غەریب مستەفا لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی زۆر سوپاسیانەکەین و دەستیانش خۆش بێ و دەستی ئەو لایەنانەش خۆش بێ ئەو ئەندام پەرلەمانانە خۆش بێ کە هەڵوێستیان بە بەردەوامی پشتگیری بوو و پشتگیریان لە سازانی نیشتیمانی کرد و زۆر سوپاسیانەکە. باش سپاس. کاک سۆران نوقتەی نظامیە یان بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو ڕنگانەی خوێندی و ناوانە ناوی پرتەقاڵی کەم بوو ئەوە منیش لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پرتەقاڵی بۆی واژۆکەم بۆی نەڵێ ئێمەیتیان نەبووین. باش کاک نازم کەبیر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێزان ئەندامانی پەرلەمان، پشتگیری تەواوی قسەکانی برای بەڕێزم کاکاری دەکەم و پشتگیری لە یاداشتەکەی ئەو یاداشتەی کە ئەبوو کاروان خواندیەوە هیوادارین کە پێداچوونەوەیەکە بێت بۆ ئەوەی کە سازان جێگای خۆی بگرێ و زۆر سپاس. زۆر سپاس بەڕێز کاک ڕابوون معروف. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە نوێنەرایەتی پێکاتی تورکمان لە لیژنە دەستوریەکەدا بەڕێز سەرۆکی پەرلەمان ضمنیان ئاماژەی کرد ئەگەر ئەو لایەنە بەڕێزانە نەگەنە ئیتیفاق ضمنیان سەرۆکی پەرلەمان ئاماژەی بۆ کرد کە ڕەنگە کاندیدی زۆرینەی ناو کوتەی تورکمانی بخرێت دەنگدان و پەسەند بکرێ. سەرنجی پەرلەمانتارە بەڕێزەکان و سەرۆکایەتی پەرلەمان بۆ ڕادەکێشم کە لە ڕووی یاساییەوە ئالێتێکی لەو چەشنە نییە کە کاندیدی زۆرینەی برا تورکمانەکانمان بخرێت دەنگدانەوە پەسەند بکرێ یا بە معناک لە معناکان بەداوای لێبردنەوە بسەپێندرێ. لە ڕووی یاساییەوە برا تورکمانەکان مافیان هەیە زیاتر لە کاندیدێک پێشکەش بکەن واتە ئەگەر بۆ نمونە برا تورکمانەکان خۆیان دوو کاندیدیان هەبوو نەگەیشتنە ئیتیفاق هەردوو کاندید مافی ئەوە هەیە بێتە بەردەی پەرلەمان بخرێتە دەنگدانەوە ئەوەی زۆرینە بە دەستگیانێ لە پەرلەمان لە ڕووی یاساییەوە دەبێتە کاندیدی برا تورکمانەکانمان. جا ئەگەر تۆزت کەمێک دەرفەتم بیتێ شتێکت پێ بڵێم ئەگەر قسەکانی هەواڵێکت پێ بڵێم ئێستا داوایان کرد نوێنەری پێکاتی تورکمان داوایان کرد کە بڕۆنە دەرەوە بۆی ڕێبکەون لەسەر کاندیدێک و ئێستا یاداشتێکیان یاوە بە من کە من چاوەڕێی کاک ئایدنی شەکەم بێتەوە ناو هۆڵی پەرلەمان پێم وابێ ڕێککەوتون لەسەر کاندیدێک هەر پێنجیان. من خۆشحاڵ دەم ئەگەر بگەنە کە ئیتیفاق چکە هەڵوێستی ئێمە پشتگیریکردنی ئەوانە و تەبعاً پشتگیریەوەشان دەکەن کە بگەین بە ئیتیفاق پیرۆز هەر لە ئێستاوە پیرۆزبایان لێ دەکەم ئەگەر بگەن بە ئیتیفاق. بەڵێ سەبارەت بە یەک فرسەتی کورتم بدەنێ ئەگەر سەبارەت بە مەسیرەیەکی کورتی پێکاتنی ئەو لیژنە دەستوریە طبعاً بە جۆرەی سیستەمی سانتلیگۆ کە دوجار پەنای بۆ برا لەبەرەوەی دیار بوو فراکسیۆنەکان نەگەیشتن ئەنجامێک کە هەمووان لەسەری کۆک بن بەم جۆرەدا بەش دەکرا لە گەورە و بۆ بچووک دەبوو بە 7 5 4 2 1 بۆ برا تورکمانەکان و 1 بۆ برا پێکاتی کلد و ئاشووری و ئەرمەنەکان
هەڵبەتە ئێستا ئەگەر ئەوانەی کە دەیانم تابعی و لیژنە دەستوری و پێکاتە لیژنە دەستوری بکەن دەبین کە فراکسیۆنی گۆڕا فراکسیۆنی ئێمە نەرمەیەکی زۆری نواندووە و هەڵوێستمان پشگیریکردن بوو بۆ بگەین بە ئەنجام و اتفاقێک و پێشمان وایە و پێشتریش پێمان وایە ئێستاش پێمان وایە بوو کە دەبوایە ئاڕاستەی چەپ لەو لیژنە دەستوریەدا حضوری هەبێ ئێمە نەرمی تاوامانوان ئێستاش پێمان وایە دەبوایە ئەو بابەتە حساب بۆ بکرێ و زۆر سوپاس مەمنون. زۆر سپاس. بەڕێز کاک بەهزاد دەروێش. بەڕێز سەرۆکی پەرلەمانێ بژم گرنگە بگەینە حەلێکی بڕاستی ماوە شتانە بێ هەیڤک ئەف یاسا دەرێ خست لێگەوێ داخواستێتەکردن يعني ما قال لك جرى ما قلت 23 سال نبي ناخذون دستور هكا خلال هيفا كي جرى كوديان بين فو غانجا شوب كينفا قانون بيتا تعديل كرن اذا ليرا مجال هندينيا برند ام بيجين يعني براستي يان دبي سازان پیش وقت هات باكن پیش في جلسه يانيش دبي بردام بينو پسند كاين اف نوفيت هاتي نيرا دبگين انجام براستي يانيش او نوفيت كزور طبعا يعني احتمال كر مسألة ياسوين نخام همي بشجيريا همي بيكاتات كين همي روشنبيرات كين همي كسات كين كبجدار بنويسينا دستور دبراستي بس ليرة اگر مجال نبي يان دبي او لاينت كو زور كرسي هاي كرسيات خوب دنوان افيد ماي دبگين حلقيانش اكي قلتي بردام ديف ياساي كو اف ياسا بحثين ديت كتن كو چند شرط اكيد اساسية دخدان ازمون بيت رجاء جنان و نينارت بيكاتا و بزانم اوشيت هات را چاو کرن خالا دیمای برای سروک پارلمانه خالا دیمای پی باش وقت ناف بین خواندن پسپوریه که مقابل پسپوری بیت و خواندن مثلا در چوی یاسایا بو دنیای هک سیویش نبید اقله چکی زور نی نبیس ناون وقت ناف تیت و خواندن مقابلش که در چوی یاسا دا دنیا یک درست بید با اندام پارلمانه دا بشین دنگدان سر اساسی دن زور سپاس برس کاک با پیر کاملا بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی پەرلەمانی بەڕێز دیارە ئەوەی کە دەردەکەوێت تا ئێستا ئەوەی کاگرابوونیش باسی کرد ئەوەی برادەکانیش باسییان کرد بەڕێکەوتن نەگەیشتوونە ئەوەی کا و لیژنەیە پێکبین بەرکو ڕێکارێکی ترمان گرتوۆتە بەر ئەویش سیستەمی سانتلیگۆ بووە ئێستاش دەرەنجام دەرکەوتووەکە ئەو سیستەمە سەرکەوتو نابێ هەمووانی تێدا بەشدار ناکەین و رخنە و گلەی زۆریشەیە لە زۆربەی زۆریان و تورکمانەکانیش نەگەیشتوونە یەکبرانی تورکمانیش کە ئێستا بگەنەیەک باشتریش بۆیە من پێشنیار دەکەم ئەگەر بکرێت و پەرلەمانی ئەندامانی پەرلەمانی کوردستان پشگیری لێ بکەن ئەو کۆبوونەوەی دواخین بۆ هەفتای داهاتوو بەڵکو بگەینە دەرئەنجامێکی باشتر من تەنها پێشنیارە و ئەوان بەشێکی قسەکانیشمەوەی تر پێشتر کرا لەلایەن زۆربەی بە تایبەتی کاگاری هەرسین کاگڕابوون ئاماژەی پێکرد و بوو کاروانیش ئەو یاداشتەی خوێندیەوە و زۆربەی برادەرەکانی تریش ڕەخنە و سرنجەکانیان لەگەڵ بیر و بۆچوونی ئێمە تێک دەکاتەوە 41 ئەندام پەرلەمانیش واژۆیان کردووە کە بەڕای من کە ئێستاۆتە 41 ئەندام پەرلەمان کە پێشتر 39 بوو ئەگەر بکرێت هەموو لایەک ڕەزامەندی لەسەر بدات بە باشتری زانم بۆ کامەڵتربوونی ئەو لیژنەیە و بەگەیشتن بە سازانی نیشتیمانی ئەو کۆبوونەوەی دوا بخرێت ئەو بڕگەیە بۆ کۆبوونەوەی داهاتوو بتوانین بگەینە چارەسەری سوپاس. بەڕێز دکتۆر شوان قەڵاتزەیی. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان ئەو یاسایە کە پەسەند کرا هەمووی باسی سازان دەکات لەبەرەوەی ئێستا حەزفکردن و پەڕاوێزخستن و خامۆشکردن و پێشێلکردنی مافی ئەو ئەندامانە کە دەڕابردوودامە وەکو لایەنێک لایەنەی ئیسلامیەک کە شتێک کە فەزڵی پێوە بکەن ئەو خەباتەی ئێمەیە کە لە شاخ هەمان بووە ئێستاش بە هەمان ناونیشان ماوینەوە بەڵام جەنابتان بە یاسایەکی ڕۆژئاوایی سانتلیگۆ کەمە نەرسی قورئانە نەهیچە مادام دەبێتە مای پێشێلکردنی مافی خەڵک دەبوو پەیڕەو نەکرابایە لەبەرەوە کاتێکەوە هەمووش چوونە ناو حکومەتەوە ئێمە دەنگێشین بەڵام بە ئاراستەی خۆمان و بە سیاسەتی خۆمان و بە نەخشەی خۆمان مەعارەزەین دوو لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە ئۆپۆزیسیۆنی پێشوون ئەبوو ئەو کورسەی ئێمە هەر پێش کورسەکانی تر دیاری کرابایە وەکو نرخێک احترامێک بۆ ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستاندا بەو شێوازەی کە هەیە بەڵام بەداخەوە
ئەو سیاسەتی کە پێی ڕەوکرا بۆ پڵیشانەوەی ئێمە سیاسەتێکە ئەمڕۆ لە تاریخا پێ ئەڵێن ڕۆژی ڕەش کۆمەڵێک سیڤیش پێشەشکراون ئێو لایەنانە هەمووی ئەندامی حیزبین هەمووی نەسیڤیان لەگەڵدایە ئێستا بە ئێمە تەوافق کراوە دەستی بۆ بەرزکەنەوە ئەمە بەڕاستی ئەو خولە یەکێکە لەو سیمانەی کە ئەم خولی چوارەمی پەرلەمانی کوردستان ئەنی حساباتی لەسەر دەکرێت لەبەرەوە بە هەر شێوازێک باە ئەبوو بەڕاستی بەپێی سازان باە شوێنی ئەو خەڵکە کرابە لە ناویدا بەڵام ئێستا سیاسەتی پێ تۆ دەی باسی چەپ دەکات ئایا لە هەرێمی کوردستان هەموو ئەوانەی کە لە هەشتاکان باسی شۆڕشی پرۆلتاریان دەکرد ئێستا بەس یەک لای ماوەتەوە چەپ بێت دیارە لایەنەکەی ترین هەمویان لی پاشگەز بوونەوە ئێمە ئەو کورسێتان بۆیە دیاری کرد بۆی کەوا بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ ئەو سێلانە کێشە و مەشاکلی بۆ دروست بێت چکە خۆتان زانن بە ئێمە یەکلا ناکرێتەوە نە من نوێنەری ئەوانە نەوان نوێنەری ئێمەن بەس نەبوونی ئێمە لەناو ئەو 21 ئەندامەدا جگە لە ستەم جگە لە سیاسەتێکی زۆرینا بۆ کوژانە و خامۆشکردنی لایەنەکانی تر شتێکی تر نییە ئەوە پیرۆزیشتان بێت بەڵام هەموو ئەو دروشمانەی کە باز دەکران لە چاکسازی لە چی و لە چی کوا لەکوێ دەبینیدەوە بەس ئەوە دەبێتەوە کەوا کەمینە بە سیاسەتێکی دروستکرا و پشتگوێ بخرێت ئیهمال بخرێت لە حسابی بۆ نەکرێت و لەوانەیە زۆرش لەوە باز دەکەن ئێمە زۆر تاکۆشی لەوە دەکەین کەەوە ئەو دەستورە مەسلەی ئاینی پیرۆزی ئیسلام تیایدا سەرچاوی سەرەکی یاسادەران بێت لەوانە یەک لەو هۆیانێکەوە ئێمە لێ دووخرابێتەوە ئەو بابەتەوە بێت و زۆر سوپاس ئەزانی هەر لە ئێستاوە پێویست بە تەویل و شتانە ناکە لەبەر خاتریەوە دوو خرابێتەوە ئەو بڕگەیە لە دەستور هەموار بکرێت نازانم شتانە پێویستەکەتە لە ئێستاوە گومان و بە تەفسیری معامەرەوە شتانە ئیش نەکرێت جەنابەت حەقی خۆتە قسەکانی خۆت بکەی بەڵام ئەمەی کە جەنابەت لە ئەخیرەوە باست کرد تۆمەتبارکردنیکی بێمنەمایە بەڕێز کاک شوان شێخ ئەحمەد تاو بووی بەڕێز سەرۆکی پەرلەمان من پژیری قسەی زۆربەی برادرە بەڕێزان دەکەم کە قسەکانیان کرد ئێمە کە باز لە سازان دەکەین پێم باشە بەڕێزتان ئەگەر مدەیەک بدەن مەسەلەن نارێم هەفتەیەک لەوانەیە لەبەر ئەوەی کە زەرورەتە لە ماوەی مانگیدا تەواو بکرێ بەڵام چەند سەعاتێک لەگەڵ فراکسیۆنەکان کۆبنەوەی بکرێ بۆ ئەوەی تەهمیشی ئەو حیزبانەش نەکە یاخود ئەوان هەست پێ نەکەن کە تەهمیش کراون لەو پرۆسە چارەنووسسازە بۆ ئەوانش بێن بەشدار بکرێت دەکرێت ئێمە بەڕاستی ئەوانی کە کورسێ زۆرەکانیشمان هەیە دەکرێت چاوپۆشیەک مرونەتێکمان هەبیتن تا بتوانین دڵی ئەو چوار حیزبەش ڕازی بکەین کە بێن ئێمەدا بەشدار بن لۆ ئەوەی لە ناو پەرلەمانەی ئێمەش پێویستمان بەوانە تەنها ئەوان پێویستیان بە ئێمە نییە ئێمەش پێویستمان بەوان دەبی لە داهاتوش بۆی ئەو پرۆسەی بە باشترین شێوە بەرەو پێشەوە بین من داوا دەکەم بەڕێزان کۆبنەوەکە چەند ساعتێک ڕابگرن بۆی کۆبنەوەیەکی سەرۆکایەتی فراکسیۆنەکان بگرێ و تاوەتە بگەنە نەتیجەیەک کە بەدڵی هەموو ئەندامانی پەرلەمان و خەڵکی کوردستان بێت و زۆر سپاس باشە سپاس بەڕێز مامۆستا جەمال عوسمان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەڵانی پەرلەمان باسی ئەو بابەتیان زۆر کرد من پشگیری بۆچوونەکانیان دەکەم من یەک بابەت باز دەکەم باوکمی مێژووی خەباتی ڕابردوومان ئەو چارلایەنە ئەگەر لە موقعی پەرلەمانیشیان تاکە کورسیشیان هەبی بەڵام ئەگەر ئاوڕێک بدەوە لە مێژووی خەباتی دوور و درێژی نەتەوەی و نیشتیمانیمان جێگەی پەنجەیان دیارە لەناو کۆمەلگای کوردەواری ئەمڕۆ ئەوانە هەموو سەرکردەکانیان جێگەی بایەخم جێگەی شانازین و مێژوو شایەدا بۆیە من لە ڕوانگەی خۆمەوە بەڕاستی بە نەقسی دەزانم هەموو ئەو چارلانەیە بەشدار نەبن لە دەستور چێمە پێکاتەی ئەوڕۆ بە تایبەتی زروفی ئێستای کوردستان پێویستی بە تەبایی هەیە پێویستی بە یەک ڕێزی هەیە پێویستی بۆ هەیە نێوماڵی کورد پتەوکەین بۆ ئایندێشی گەشت ڕەچاومان دەکا ئێستا کوردستان لەژێر تەوژمێکی زۆر مەترسیداردایە بۆیە من ئەو هەنگاوی ئێستا دەبینم لەو کاتەدا فەرامۆشکردنی بەو شێوازەی بەڕاستی ئەمن مەوزوعم سیاسیش نییە مەوزوعم لە ڕانگەی دەرونی خۆمەوە درێم پێویستە حیزبی شوعی بەشداربی پێویستە زوتنەوەی ئیسلامی بەشداربی پێویستە سۆسیالیست بەشداربی پێویستە ئاراستەی سێم بەشداربی پێویستە هەموو ئەو لایەنانە بەشدار بن کە تا دوێنێ ئەم پەرلەمانیان بە خوێنی کادر و پێشمەرکانیان دروست کرد و زۆر سپاس بەڕێز دکتۆر محەممەد عەلی
بەڕێز سەرۆکی پارلەمان محەممەد عەلی یاسین پشتگیری تەواویش نە بەس پشتگیریەکی تام لە نێوان تەواو و تامدا هی کاک ئەبوو کەروان و کاک ئاری هەرسین دەکەم و هەروەها ئەو یادەشتەی کە لەلایەن کاک ئەبوو کەروان خرایە ڕوو بەڕێزان دەستور مواسسەیە دامەزراوەیە دامەزراوە بە بێبەشکردن دانەمەزرێت هەندێک لەلایەن بێبەشکراون کە لە خزمەتی لە خەباتی ڕزگاری خوازی باشووری کوردستان دەستێکی باڵایان هەبووە ئێستاش دەبێت لە خەباتی مواسساتی کردن و دامەزراوایی بەشداریان پێ بکەین و دەبێ بەشدار بن وەکو ئەندامێکی پارلەمان نیگەرانم لە بەشداری پێنەکردنی ئەوان لەبەرەوە لەگەڵ ڕێزم بۆ هەموو ئەندامانی ئەو لیژنەیە بەڵام ئامادە نیم دەنگی بدەمە ئەو لیستە هەرچەندە کەسانی خاوەنتوانە لێنە و برادرانی خۆم تێدا هەنە بەم ئامادە نیم دەنگی بدەمێ بڕوانەکەم پشتگیری چلوێک پارلەمانتار و ئیمزاکردنیان بۆ ئەو بابەتەی ئەم بەڕێزانە ئەم چوار فراکسیونە یەک کورسیانە پشتگیریان شتێکی هەروە بێت دەبێ بەرچاو وەربگیرێ و پشتگیری ئەو ڕایە دەکەم کە هەر هیچ نەبیت بوو ماوەیەک کۆبوونەوە کە دوا بخرێت و هەندێک گفتوگویی دیکە بکەین لەسەر ئەو بابەتە زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک سەرار مەحموود بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان دوێنێ 95 یادی یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بوو 23 ساڵە ئێمە نەبووینەتە خاوەن دەستوری ژواتە بنەمای بەدامەزراوەی کردن لە ئاستی دروشمە هەمومان قسەی ڕەونەقدار لەسەر پرسی بە دەستوری کردنەکەین بەڵام ئێمە دواوادە بۆ پرسی دەستور 98 ئەم ساڵە پەرلەمانی کوردستان لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورە و تاقیکردنەوەیەکی یەکلاکەرەوەی ئایا ئێمە لەم پرسە موفەقە بین یا جارێکی تر دێنەوە ئەزمەکان بە ئەزمەی تر و دەستوری ژەکەینە کارتی یەکلاکردنەوەی ململانە سیاسیەکان بۆیە ڕاموایە پشتیوانیکردنی ئەو بەڕێزانەی کە هاوکارمانن لێرە ناکاتە ئەوەی ئەمە ئەسڵی مەسەلەکە بێ ئەمە هەنگاوە بۆ مەسەلەی بە دەستوریکردن واتە پرسی دەستور لە بەشداریکردن و بەشداری نەکردنی ئەوان گرنگتر و گەورەترە و هەمووشان ڕای ئێمەمانان دەزانن لەسەر بەشداریکردنی ئەوان کە زەرور بوو بەشدار ببن بەڵام لە پێناو گەیشتن بەوەی کە هەنگاوە قانونیەکان پەک نەخرێ و چەندین مانگ لە ڕابردوودا ئێمە تحملمان کرد بۆ ئەوەی بتوانین بگەینە سازانێک لەسەر ئەم پرسە ئێستا شیوادارین ئەوان هێزە سیاسیەکانیان قوربانی بەخشی گەورە بوون لە مێژووی ڕزگاری کوردستاندا و لە دامەزراندنی پەرلەمانەشا ئەمەش بە سنگفراوانیە وەرگرن و ئەو واژۆیانە بە کارتێک لەلایەن یعنی وەکو کارتێک بەکار نەهێنرێ بۆ پەخستنی ئەم پرۆسەیە ئەوان با قوربانی بن لە پێناو ئەوەی ئێمە بین بە خاوەن دەستور و ئەم پەرلەمانە ئەوان بیخەنە بەردەم تاقیکردنەوە ئایا لەم ماوەی سێ مانگەدا ئێمە دەتوانین هەنگاوە عملیەکان بنین یان هەر لیژنە بە لیژنە ئەسپێرین لەبەر ئەوە ڕەم وایە ئەم بابەتە بابەتێکی سونائیە ڕاستە جۆرێک لە ئیجحافی تێدایە بەڵام پرسە دەستوریەکە گەورە و گرنگترە و ئەوان لە چوار ئەندامی بەڕێز سێ کورسیشان بۆ ئامادەکرا بوو بەڵام دیارە تەوافقەکە لە نێوان ئەوان و لە بەرامبەرەکانیشانەوە دروست نەبوو دەبوو هەمووشیان بەشدار بن ئێستا ئێمە لە خۆناغێکداین لە چوارچێوەی بەرنامەی کاردا بۆ ئەوەی دەنگ بدرێ بە ئەندامانی لیژنەی دەستوری من داواکارم لە هەموو ئەندامانی پەرلەمان کە ئێستاکە هەمومان لەسەر بنەمای عاتیفە قساکەین پێش ئەوەی ئەم پێکات نەبێت لەسەر ئەوە لە ناو فراکسیۆنەکانی خۆمان جەختمان بکردایەتەوە لەبەر ئەوە ناکرێت لەسەر ئەم بیانوانە ئەمڕۆ ئەو بەرنامەی کارە بە ئاراستەیەکی تردا برێەوە پێویستە دەنگدان لەسەر ئەندامانی لیژنە دەستوریەکە بکرێت کاری خۆیان بکەن و پەرلەمانی کوردستان بە تایبەتریش سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئەبێ زۆر لە نزیکەوە ئەو کاتەی لە بەردەستا ماوە بیخۆزێتەوە بۆ ئەوەی ئێمە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان دوای پیاچوونەوەی بیخێنە بەردەم خەڵکی کوردستان و لەسەر بنەمای دەستوری چارەسەری هەر بۆشایەکی یاسا بکرێ بۆ ئەوەی ئۆباڵی تاریخی جارێکی تر نەکەوێتە ئەستۆمان کە لە لای خەڵکی کوردستان تووشی حراجێکی گەورە بین باشە سپاس بەڕێز نقطەی نظامی بەڵێ کاک ئاری نقطەی نظامی تکایە حتما نقطەی نظامیە زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان هیوادارم جەناب ڕێگەنەی کە باسی عاتیفە و وەلا ڕێبردن و ئەم قسانە هەر کەس بۆی هەیە هەرکەس بۆی هەیە دلیلی خۆی بێنێتەوە بەڵام نەک قسەی مەبدەئی خەڵکی تر بە عاتیفە لێک باتەوە زۆر سپاس باشە سپاس بەڕێز کاک عومەر عنایەت بەڕێز دەستوری سەرۆکایەتی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان
من سەرەتا سەرنجتان بۆ یەک بابەت ڕاکێشم کە لە قانونەکە وشەی سازان هاتووە لە هیچ قانونێکی دنیا سازان نییە کەواتە ئەم 21 کەسە کە ئەبنە ئەندامی ئەم لیژنەیە کەسێکیان ناڕازی بێت لە هەرێکێ لە تێپەڕاندنی هەرێکێ لەو بەندانەی ناو دەستورەکە تێناپەڕێ ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم سەقفی زەمەنی دانرا بۆ ئەو وادەی دوای 90 ڕۆژەکە. خاڵی سێهەم وادەی ڕاپرسیەکە دیاری نەکرا. ئەمە وەکو سەرنجێکی گشتی لەسەر یاساکە. من بۆ خۆم پشتگیری لە قسەکانی حیاتخانەکەم ئەم 90 کەسەی کە ئێستا لە بەردەست ئێمە ناوەکانیان هەمویان خەڵکی لەوانەیە شایستە و بەڕێز بن، بەڵام بەداخەوە من زۆربەی زۆریان ناناسم. ئەمە یعنی زەحمەتە بۆ من دەنگ بدەم بە کەسێک کە نەیناسم، کە سیڤەکەی نەبینم، نەزانم ڕابردووی چییە، توانای چییە. لەبەرەوە پشتگیری تەواوی قسەکانی کاک ئاری هەرسین و حیاتخانیشەکەم. لە هەمان کاتا من پێشنیاری ئەوە ئەەکەم وەکو ئەو برادرانە باسییان کرد، ئەو حیزب چوارلایەنەی کە نوێنەریان نییە، ڕابردوویەکیان هەیە لە خەباتی ڕزگاری خوازی منەتەوەی کووردا و هەروەها ئێستا پێگەیەکی جەماوەریان هەیە و هەروەها ئێستا لە بەرەکانی جەنگا بە فعلی شەهید ئەدەن، بەرگری لەم هۆڵە ئەکەن کە ئێمە لێرە لیژنەکەی تیا دروستەکەین. ناکری ئەوانە بێبەش بکرێن و ئەگەر بکرێت من ئەمە پێشنیارێکە ئەیکەم یەک کەس کە دیاری کراوە بێکە من نازانم ئەوان خۆیان ڕازیە بنیان نا، بۆیان بکرێت بە دوو ئەندام بۆ ئەوەی تەوەجوهە عیلمانیەکە جیا بگرێتەوە لە تەوەجوهە ئاینیەکە، چونکە ئەوانی سەحالیان دوو تەیارن، سێ تەیاریان وەکو ئەوەی من لیزانم علمانین، یەکیان ئاینیە مەزهەبیە. لەبەرەوە ئەگەر بکرێ بە دوو ئەندامیش بۆیان من وەکو پێشنیارە نازانم خۆیان چەند قایرە بن یا قاید نابن، پشتگیری تەواوی قسەکان و راپۆرتەکەی ئەبوو کاروانەکەم، پشتگیری تەواوی قسەکانی حیاتخانم و کاک ئاری هەرسینەکەم و زۆر سپاس بۆ بەڕێزتە. سپاس بەڕێز خاتوو فەیروستەها. برای سرک پارلمانی فیروز طه پشگیریا قصت کاک آری و ابو کاروانی و حیات خانه کم و من وکو جیگری بر پرسی لجنه مافی مروف بالپشتی تواوی خوم بو او حزب سیاسانی در دبرم که لپرلمانی کردستان خاونی یک کرسین پیمان وای او هزانه هزی خباتکاری نشتیمانن و پیوسته للجنه دستوری بشیان هبیتن چونکە پێگەی ئەوان بە ژمارەی کورسی نین، بەلکو ئەوان دەبێ بەشدار بن، چونکە ئێمە کە باسی سازان دەکرێت دەبێ بەکردار سازان هەبێت نە بە کوتار و زۆر سوپاس. زۆر سپاس بەڕێز کاک ئومێد خۆشنەو. بەڕێز سەرۆکی پەرلەمان یاساکەمان دەرکرد بابەتەکە سازان بوو و ڕوحی یاساکە بریتێ لە سازان و لە ئەنجامیشدا کاتێک دەبینە خاوەنی دەستور دیسانەکە دەبێت سازانمانە بێت. لە ماوەی ساڵانی ڕابردوو سازان و تێگەیشتنی هاوبەش نەبووە لەبەر ئەوە تا ئێستاکە ئێمە خاوەنی دەستور نینە و لایەنێکیش بەتەنیا بەرپرسیار نییە، هەمومان بەرپرسیارین کە جێی سەرنج و تێبینیەکانمان لە دەستور نەبووتەوە بۆیە سازان نەبوو دەستورمان نییە. خێرا لێژنەیەک دروست دەبێت بۆ دروستبوونی دەستور، هێنانە ئارای دەستور و سازانی دەستور ئەو لێژنەیە بە سازان نەبێتن. بۆیە ئێمە ئەوە ڕادەگەێنین بۆ مێژوو هەڵوێستی ڕسمی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لەو سێ کۆبنەوەی کە کراوە ڕامانگەیاندووە ئێمە لەگەڵ ئەوە دابووینە بە سازان ئەو لێژنەیە دروست بکرێ و چ لایەنێکیش تێدا فەرامۆژ نەکرێتن. ئەوەی بووە ڕێکەوتن نەبووە لە نێوان فراکسیۆنەکان، پەنامان بۆ شێوازێک بردووە کاتێک نەگەیشتینە ڕێکەوتن، بۆیە بەو شێوازەدا بەشکرایە پێوەری کورسی پەرلەمانی لەبەرچاو گیراوە. پشگیری یاداشتەکە دەکەین ناکرێ هیچ لایەنێک لە وڵاتەدا لە نووسینەوەی دەستور و لە ئامادەکاری دەستور فەرامۆژ بکرێت لە پرۆسەیەکی نیشتیمانی داینە و ئەو یاداشتەی چوری یەک ئەندامی پەرلەمان واژویان کردووە دەبێ بە نەزەری ئەتیبار وەربگیرێتن. ئەوە بەنسبەت ئێمە مەبدەئە عاتیفە نییە لە یەکەم ڕۆژەوە تا ئەمڕۆکە یەک فاریزە و نقطە لە قسەکانمان نەکشاینەتە پاشەوە. مەبدەئە لە لای ئێمە ناکرێ هیچ لایەنێک فەرامۆژ بکرێت. تەوافقیش لەو وڵاتەدا بریتی نییە لە تەوافقی نێوان پێنج لایەن، تەوافقی هەموو پێکاتەکانی ئەو وڵاتەیە. بەنسبەت مافی پێکاتەکانیش ئێمە ئەوەی لە لای ئێمە مەبدەئە مافیان زامن بێ، ئەوان لە داخلی خۆیان بڕیا لەسەر چ دەدەن، حەقی ئێمە نییە کاندیدی ئەم یەکلا بکەین و هەرچەندە بە خۆشحاڵیەوە هەردوو لایەن لە مەسیحیەکان و خوشکبرانی مەسیحی و تورکمان لەو بابەتە یەکلایی بووینەوە. دووبارە داوا دەکەین لە پرۆسەیەکی نیشتیمانی داین لە هەنگاوە سەرەتاییەکانی ئەو پرۆسە نیشتیمانیەدا دەبێت سازان هەبێتن، داواکاری ئەوانش بە نەزەری ئەتیبار وەربگیرێتن ئەو کاتی دەتوانین هەنگاوەکانی ئایندە بە متمانێت زیاترەوە بەهاوێژین ئەجینە
پێم وایە لە دەستپێکێکی خراپ داینا متمانە کاڵتر دەبێتەوە ئەنجامێکی باشمان لەو پرۆسە نیشتیمانیە نابێت. زۆر سپاس. زۆر سپاس بەڕێز کاک گۆران ئازاد. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز ئەندامانی پەرلەمانی کوردستان، من لە ڕوانگەی باوەڕبوونم بە دیموکراسی و دەستا و دەستکردنی دەسەڵات باوەڕم بە تعدودیەتی فرەحیزبی حەقیقی و ڕاستەقینە هەیە نەک سووەڕی، و لەو ڕوانگەیەوە ئەو پەڕێڕێز و حورمەتم هەیە بۆ خەبات و قوربانیدان و هەڵوێست و ماندیبوونی هەر چوار حیزبەکە کە من نەمدەویست قسە بکەم، بەڵام من یەک پرسیارە لا دروست بووە. ئەگەر ئێمە هەمومان بەو شێوەیە قسە دەکەین، من تێناگەم چێ بڕیاریدان نوێنەرەکان بەو شێوە دەستنیشان بکرێ. یعنی ئەوە لای من بۆ بەمەتەڵ من ئەبینم یاداش چل کەس ئیمزای کردووە بەشێکی زۆری سەرۆکی فراکسیۆنەکان بە شێوەیەکی تر قسە دەکەن. ئەگەر وایە بۆ ئەم ناوانە دیاری کرا، ئەگەر وایە بۆ گەشتن بەم ئیتیفاقا کە ئەگەر ئەمە دژی پرۆسەی سازان پرۆسەی نیشتیمانی تێک دەداتن، ومێدەوارم لە دەستەی سەرۆکایەتی وەڵامەکەم دەست کرد. باشە سپاس. بەڕێز دکتۆر شێرکۆ حەمە ئەمین. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من لە ڕاستیە کاتی خۆشی کە مناقەشەی ئەم پرۆژەیە کرا ئەو پرسیارەم کردوە وەڵامەکەشیم دەست نەکەو، بۆ 21 کەس مەسەلا بۆ 19 نەبوو، بۆ 7 نەبوو، بۆ 23 نەبوو، و ئەو بنەمایە چی بوو کە لە بەرچاو ژیرا بوو لە دانانی ئەم 21 کەسە، بە دڵنیایی سەشەر وەڵامەکەی من دەست ناکەوێت. خاڵێکی ترەوەیە هەروەکو ئەو بەڕێزانە ژووتیان، من ڕێزی زۆرم هەیە بۆ خەباتی تاک بەتاچی خەڵکی هەرێمی کوردستان، بۆ قوربانیدانی حیزب بە حیزبی هەرێمی کوردستان، و بۆ هەموو ئەو دڵۆپە خوێنانەی کە لە پێناوی چ ئەم ڕۆژە، چ سەروەربوونی یاسا، چ دەنگی ئازاد، چ میدیای ئازاد، چ دەستەبەرکردنی سیستمێکی حکومڕانی مرۆڤ دۆست لە هەرێمی کوردستانە ڕژاون، سەری ڕێزیان بۆ دانەوێنم. تەقدیرم هەیە بۆ یەکەم پێشمەرگە هەر لە کۆماری کوردستانەوە تا ئاگاتە ئێرە و پێشتریش لە شۆڕشی شێخ عەبدوڵڵای نەهەریەوە و هەموو شۆڕشەکانی کورد بەبێ جیاوازی. بەڵام ئەمە ناکاتە ئەوەی لەژێر چەتری وشەی سازانە، هەروەکو هاوڕێم کاک سالار و کاک گۆران ئازادی ژووتیان، لەژێر چەتری وشەی سازانە جارێکی تر لە ماوەی 23 ساڵی حکومڕانی کوردیا کە نەیتوانی وەخاوەنی دەستور بێ، دیسان ئەم جارەش پەک بخرێتەوە و ئۆباڵەکەی بخرێتەوە ئەستۆی پەرلەمانی کوردستان. بۆیە منە پرسم لە ڕاستیدا هەموو ئەو بەڕێزانەی کە ئێستاکە بە جۆرێک لە جۆرەکان با بڵین ئەم قسانە دەکەن، پێشتر لە کۆبوونەوەی فراکسیۆنەکانە بوون و دەیانتوانی ئەو کاتە باشتر و جدیتر و لێبڕاوانەتر بەرگریان لە بەشداری هەموو لایەکردایە، لەگەڵ ئەوەی کە من لە 100% لە ڕوانگەی بڕوابوونم بە دیموکراسی، بە مافی بەشداریکردنی تاک بەتاچی خەڵکی هەرێمی کوردستان، لەگەڵ ئەوام هەموو خەڵکی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان لە نووسینەوە و داڕشتنەوە و ئامادەکردنی دەستورە جێپەنجیان هەبێ، نەک ئەو بەڕێزانەی کە دوێنەریشان هەیە لە ناو پەرلەمانە. بۆیە لە ڕاستیە هیوادارم هەمومان بەیەکەوە لە با بڵین هەم سازان هەم سازشێکی بە کۆمەڵ بکەین بۆ ئەوەی کە ئێستای هەرێمی کوردستان لەمە زیاتر لە پرسی بێدەستوری نەمێنێتەوە، ئەوەی کە هەر جارە و بە بیانوویەک هەوڵ بدرێت فۆرمێکی یاسایی بۆ دابتاشرێ بۆی لەو قۆناغا دەرباسکرێ. بۆیە من وێڕای پشتیوانیم لە بەشداریکردنی هەموو پێکهاتەکانی خەڵکی هەرێمی کوردستان، هەموو حیزبێک، هەموو ئەکادیمیستێک پشتگیری تەواوم ئەەکەم لە قسەکانی کاک سالار و کاک گۆران و کاک عومەر و هیواداریشم بڕوابوونمان بە بەشداریکردن بڕوابوونێکی کاتی تەواو بوو. دکتۆر دەست خۆش بێ. بەڕێز کاک عەلی حەمە ساڵح. بەناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمانتارانی بەڕێز، ئەوەی لای ئێمە نمونەی باڵایە و چاوی لێەکەین دیموکراسیەتە. لەم پرسا بە خۆشحاڵیەوە پەنا بۆ سیستمی سانتلیگۆ براوە کە لە ڕۆحی دیموکراسیەوە لەدایک بووە سیستەمی سانتلیگۆ، واتە ئێمەیە ئەبێت دیموکراسیەت وەک نمونەیەکی باڵا وەرگرین
کە هەمومان ڕۆژانە بەسەر زمانمان و پێداگیری لە یەکەین یان عەدالەت وەک نمونەیەکی باڵاوەرگرین من هەرگیز لە جوهد و ماندووبوونی بەشێک لەو حزبانە کەم ناکەمەوە کە خوێنی زۆریان بەخشیوە خەباتی گەورەیان کردووە بەشێکیان زیاتر لە نیو سەدە خەباتیان هەیە بەڵام ئەم پرسێکی دیموکراسیە بە تەواوەتی یعنی ئەگەر ئێستا ئەوان 5 کورسی و 6 کورسیشیانە بۆ ئێمە بە هەمان شێوە مامەڵەمان لەگەڵاکرد واتە ئەمە مامەڵە لەگەڵ حزبانیە وەک فۆرمی حزبەکە بەڵکو مامەڵە لەگەڵ بنەماکایە لەکوێ عەدالەتا هەبووە 6 و 1 یەکسان پێ بەیەک و لەکوێ دیموکراسیەتا هەبووە و سیستەمی سانتلی گۆشت لەسەر ئەم بنەمادانراوە بۆیە بەڕێی من شتێکی زۆر دقیقە پەنای بۆ بەرین و حاڵەتێکی تر من نامەوێت ئەم شتە بەلاڕیا ببرێت چکە بۆ ئەوەی کاریگەری نەرێنی نەبێت لەسەر ئەو لیژنەی کە دروسە بێت بکرێ بەوەی کە ئەمە بەرەی دین و بەرەی دژە دین لای ئێمە ئەمە بڕاوەتەوە بنەمایەکی سابتە کە پێویستە ئاینی پیرۆزی ئیسلام سەرچاوەیەکی سەرەکی یاسادان ئەم دەستورە بێت بۆ ئەوەی ئەمە نەگوازێتەوە بەرنامەی کارەوە نییە باشە سپاس بەڕێز کاک بێستون فایق بەڕێز سەرۆکی پەرلەمان کە عالی بزەوت قسەکانی منی کرد ئەگەر من پێشتر بوومایە ڕەنگە ئەو ئێسەوای بوویت تا زۆر سپاس باش سپاس بەڕێز کاک ئومێد حەمەعەلی بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان بە بڕوای من دەستور بنەماییترین پرسە کە لە مێژووی هاوچەرخی باشووری کوردستاندا هاتۆتە ئاراوە و هێزە سیاسیەکان و دام و دەستگا فەرمیە پەیوەندیدارەکان گەڵاڵەیان کردووە و لە ئێستادا لەو دۆخی ئێستادا بڕیار لە چارەنووسازترین پرسی پرۆسەی دەوڵەت سازیکردن دەدەین لە ڕێگەی ئەو لیژنە پەرلەمانیەوە سەرباری پشتیوانیمە بۆ ئەوەی هەموو پێکاتە سیاسی و کۆمەڵایەتی و ئاینی و ئیتنیکیەکان بەشدار بن بەڵام باوەڕم وایە گرنگی پرسەکە گەورەیە و وا دەکات دامەزراندن و سەرڕێخستنی پرۆسەی نووسینەوەی دەستور بە تەواوی ئەمڕۆ بکەوێتە ڕێ مادام یاساکە سازانی بە بنەما گرتووە ئەو لە ڕێگەی ئەو نوێنەرانەی کە لە لیژنەکەدا هەن و ئەو نوێنەرانەی کە هێزە سیاسیەکان دیاریان کردووە یاخود هەر خودی ئەو نوێنەرەی کە بۆ چوار هێزە سیاسیەکە دیاری کراوە دەتوانێت تەواوی ڕوئیای سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و فەرهەنگی ئەوان بباتە ناو لیژنەکەوە مادەم سازان بنەمایە هەموو هێزێکی سیاسی ئەگەر یەک نوێنەریشی بێ دەتوانێت بە تەواوی بەرگری لە ڕاو بیر و بۆچوونە سیاسی و کۆمەڵایەتیەکانی خۆی بکە جگەلەوە هەموو ئەو ئەندامانەی پشتیوانیان لەو یاداشتە کردووە دەتوانن لە لیژنێ دەستوریەکەدا و لە ڕێگەی نوێنەری فراکسیۆنەکانی خۆیانەوە لە ناو لیژنەکەدا بە شێوەیە کار بکەن کە پشتیوانی بێ لە خستنە ئارا و جێگیرکردنی ڕوئیای سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و ئایدۆلۆژی ئەو هێزە سیاسیانەی کە بەپێی ئەو سیستەمەی وەک میکانیزم سەرڕێخرا بۆ دیاریکردنی لیژنەکە دوانن هەڵگری ئەو پەیامانە بن لە ناو لیژنەکە کە ئەو چوار هێزە سیاسی هەیەی بۆیە من لە پشتیوانی لە پەیامەکەی کاکسالاری ژەکەم بۆ هەر چوار هێزە سیاسیەکە پرسی دەستور بنەڕەتیترین چارەنووسازترین پرسە لە ئەو ڕۆی مێژووی تازەی هەرێمی کوردستاندا بۆیە ناکرێ و پێویست نییە لەوە زیاتر دوا بخرێ زۆر گرنگە زۆر بەرپرسیارانەیە بە دڵنیایی ئەگەر هەمومان و ئەم ئیشەش بە هەمومان دەکرێت پرسێکی نیشتمانی گەورەیە هەمومان بە ڕۆحیەتێکی نیشتیمانیەوە بە دڵنیایی و دڵنیاشم لەوەی کە هەمومان ئەو ڕۆحیەتەمان هەیە و هەڵگری ئەو ڕۆحیەتین کە ئەم پرسە سەرڕێ بخەین بۆ ئەوەی ئیشاءالله لە ئایندەی نزیکە هەرێمی کوردستان یان کوردستان ببێتە خاوەنی دەستوری خۆی سپاس سپاس بەڕێز کاک خەڵەف ئەحمەد بەڕێز سەرۆکی پەرلەمان خەڵەف ئەحمەد هەڵبەتە هەندێک لە برادرەکان قسەکانیان کرد من نامێ قسەی برادرەکان دووبارە بکەمەوە بەڵام حاڵەتێک هەیە ئێمە لە سەرەتاوە کە چوینەتە گفتوگۆ بۆ ڕێکەوتن لەسەر لیژنەکە و بەپێی یاسا سازانمان کردە مەبدە بۆ گفتوگۆکان هەندێک لە لای من وەک ئەندامێکی پەرلەمان سەیرە بەلامەوە لە سەرەتاوە ئێمە ناومان تەقدیم کردو بۆ ڕێکەوتن و گەیشتنێتە ڕێکەوتن و ڕێکەوتنێکمان ئیمزا کردووە ئێستا بە جۆرێکی تر باس لە مافی چوار حیزبەکە یان پێکاتەکان بکەین هەڵبەت من وەکو مەبدە بۆ چەسپاندنی بنەماکانی دیموکراسی بە شێوازێکی زۆر باش لەسەر بابەتێکی گرنگ و گەورەی وەکو پرۆژەی دەستور و ئامادەکردنی پرۆژەی دەستور زۆر لەگەڵ ئەوەم چوار حیزبەکە و هەموو ئەو لایەنانەی تر کە خۆیان بە مەقدور ئەزان لەم پرۆسەیە بەشدار بوونایە بەڵام ئەمە کەی ئەمە ئەو کاتێک کە لەسەر
چەسپاندن یا دروستکردنی یاساکە قسەمان لەسەر بکردایەوە ئەو کات بە شێوازێک ئێمە بمانتوانای یاساکە دابڕێژین کە لە ناو مەبدەئی سازان جێگای ئەندامەکانی ئەویشمان بکردایەتەوە بەڵام کاتێک کە من بێم شەڕ لەسەر چەسپاندن یا شەڕ لەسەر ناردنی زیاتری ئەندامەکانی خۆم و حیزبەکەی خۆم بکەم و بمەوێ لە بی 3-4 هەبێ لە بری 4-5 هەبێ عەددێک بەرزترم هەبێ دواتر بێم دوای ئەوەی کە ڕێکەوتنم کرد شەڕی ئەوە بکەم ئەمە لە ڕاستیدا جگە لەوەی کە ئەبێتە هۆکارێک یان ئەبێتە موبەڕێک بۆ ئەوەی کە لە زیاتر لە 20 ساڵی ڕابردوو نەمانتوانی بێت ئەساسێک بۆ دانانی پرۆژەیەکی دەستور لە هەرێمی کوردستان کە ئەمە عیبەیەکی سیاسی گەورەیە لەسەر ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان بە هەموو پێکاتەکان و هەموو حیزبەکانی هەرێمی کوردستانەوە جگە لەوەی ئەمانەوە درێژە بەم عیبە سیاسیە گەورەیە بدەین هیچ شتێکی تری من لێ ناخوێنمەوە لەبەرەوە هیوادارم ئاراستەی کارەکانی پەرلەمان و ئاراستە ئیشوکارەکانی پەرلەمان بە ئاراستەیەک بڕوا کە بتوانین پرۆژەی دەستور بە باشی ئامادە بکەینەوە و بچێتەوە بۆ ڕاپرسی و دیسان ئەو عیبان نەکەوێتەوە ئەستۆی ئێمە لە بخولەی ئێستای پەرلەمانی کوردستان. زۆر سپاس. بەڕێز کاک ئەنوەر قادر. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە دەستور بۆ هەموو خەڵکی کوردستانە من لەگەڵەوەم کە هەموو هێزەکان و نوێنەری هەموو خەڵکی کوردستان لە دەستوردا بەشدار بێت لە نووسینەوەی دەستور بەڵام ئەوەی کە دەبینم ئەو چوار هێزەش وە لەگەڵەوەم بە شێوەیەک لە نووسینەوەی دەستور بەشدار بن کە عەدالەتیدا بێ بەڵام ئەو راپۆرتەی کە بینیم بەڕێز کاک ئەبوو کاروان خوێندیەوە بەشی هەرە زۆری ئەوە ئیمزایان کردبوون لە فراکسیۆنی زەرد بوون من پێم وایە کە پێشتر باسی اتفاق کراوە بەڵێ بەس بەشی زۆری ئەوان بوون مەبەستم لەوەیە ئەوان یەک لەسەر سێی ئەو کورسیانیان هەیە ئەگەر مەسەلە مزایە دەونی لە خەمیەوە دەتوانن بە تەوافق چارەسەری مەسێ بکەن پێشنیار بۆ کەسمەکە فراکسیۆنەکەی تۆ دەتوانێت بە هەمان شت بکە بەڕێز کاک عەبدوڕەحمان عەلی کاک ئومێد نقطەی نظامی بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر باسیەوە دەکرێت من گوتم ڕێکەوتن نەکرایە و بۆ منێژوش دەڵێم فراکسیۆنی پارتی ئەوەی کە هەبووە ئێستا هەمانە داوامان کردێت لەوە کەمتر بیتن لایەنەکانی دیکە جێگایان ببێتەوە بەڵام وا باز دەکرێتن کە زۆر بەڕێزان ئەندامانی پەرلەمان باسییان کرد هیچ ڕێکەوتنێک نێوان فراکسیۆنەکان نەکرایە ئەو قسانەی ئێستا کردمان لە یەکەمین کۆبنەوە کردمان و بە شاهێدی ئەو بەڕێزانەی کە لە کۆبنەوەکان لەوە کەمترمان داوا کردیا کەوەی ئێستا هەمانە حەزر بووینە کەمتر بێتن زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان. بەڵێ زۆر سپاس قسەکان زۆری کرا تەنها یەک شت دەڵێم تکایە ئەوەی کە من گوێم لە قسەکانە لەم هۆڵی پەرلەمانە ئەبینم بە دوو ئاراستە قسە دەکرێت ئاراستەیەکیان بەوەی کە بەرەیەک هەیە پشتیوانی ئەو چوار حیزبە بەڕێزە دەکا بەرەیەکیش والێک داوەتۆ جایەتیان دەکا کە ئەمە لە ڕاستیدا هیچ بنەمایەکی نییە سیستەمێک پێڕەو کراوە کە سیستەمی سانتلیگۆیە و میکانیزمەکە وا گیراوەتە بەر بۆ شێوازە بووە و من تێناگەم ناو تەسلیم کراوە هەموو شتێک تەواو بووە ئێستا بۆ ئەم مناقشە گەرمەگوڕە دروست بووە لێرە لەبەرەوە تکایە بە هەموو قسەکانمان بکەینە ئەوەی کە دەستورێکی باشمان هەبێت بۆ هەرێمی کوردستان و سازان کراوە لە مەسەلەکە بۆیە دەکرێت ناکرێت یعنی حیزبێکی تیانە بوو ئیتر هیچ ڕەو پێشنیار نەبێت ڕەو پێشنیاری خۆیان بنووسنەوە ئاراستەی ئەو 21 کەسان زۆر ئاساییە بێ سوپاسانەکەم. باشە سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە کۆتایی ئەو قسانەی کە ئێوە کردان تکا ئیتر با کۆتایی پێبێن پێم وابێ زۆربەی قسەکان کرا بێگەرد خان ئامینە خان ئەگەر قسەیەکی تر زیاتر پێویست ناکات بۆی کە هەندێک قسە بکەین کۆتایی پێبێن. بەڕێزان ئەندامانی پەرلەمان تەڵان ئەم بابەتە بابەتی کۆبوونەوەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان بۆ لە 3 کۆبوونەوەی یەک لە دوای یەک کە ئەم کۆبوونەوانە هەندێک جار 4 سەعاتی خایاندووە. بۆ زانیاری جەنابتان ئەم کۆبوونەوانە تەنانەت پێش واژۆکردنی یاساکە لەلایەن بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانەوە دەست پێکرا بۆ ئەوەی بە زووترین کات ئێمە بتوانین ئەو ئیستحقاقەی پەرلەمانی کوردستان کە پێویستە لەسەری ئەنجامی بدا بە ئەنجامی بگەێنین و ئەندامانی لیژنە دەستوریەکە بەو شێوەیە کە هەموو لایەک ڕێککەون لەسەری ئامادە بکرێن و تەنانەت ئێمە بەرنامەمان وابوو کە هەر لە هەفتەی یەکەم و دووەمی ئەو ماوەیە کە خۆمان بۆ خۆمانمان داناوە پەرلەمان بۆ خۆی داناوە کە پێویستەکات لە ماوەی 1 مانگە ئەو پرۆسەیە ئەنجام بە وامان دانابوو کە لە هەفتەی یەکەم و دووەمە ئەو پرۆسەیە ئەنجام بدرێت. ئەمەوێ بە بەڕێستانی ڕابگەێنم کە هەر لە کۆبوونەوەی یەکەم پرسی نوێنەری پێکهاتەکان نوێنەری کلدان ئاشور و سریان و ئەرمەن
لەگەڵ پرسی پێکهاتەی تورکمان یەکلا کرایەوە نوێنەرایەتیان چۆن بە لە لیژنەکە پرسی ئەوان یەکلا کرایەوە ئەوەی کە لە سێ کۆبوونەوە یەک لە دوای یەکەکە بەردەوام قسەی لەسەر کرا بریتی بوو لە نوێنەرایەتیکردنی ئەم 4 حیزبە بەڕێزە لە لیژنە دەستوریەکە زۆر هێنراو برا ئەم باسە وەکو باسم کرد بە درێژایی چەند سەعاتێک لەو سێ کۆبوونەوە باسوخواسی لێکرا بەڵام ڕێکەوتنی لەسەر نەکرا بەو شێوەیە کە هەمووان پێی ڕازی بن هەڵبەت ئەوەی کە هەندێک لە ئەندامانی پەرلەمان باسییان کرد ڕاستە تەنانەت تا ئاستی ئەوەی کە هەندێک لە کۆبوونەوەکانە باسدەوە کرا کە سێ لەو بەڕێزانە نوێنەرایەتیان هەبێت لە لیژنەکەیە بەڵام دیسانەوە ئەمەش ڕێکەوتنی لەسەر نەکرا بۆیە هەرچی زیاتر گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکرێ پێم وابێت ڕەنگە سوودێکی ئەوتۆی نەبێت چونکە گفتوگۆی زۆری لەسەر کراوە ئێستا ئێمە پابندین بە ماوەیەک کە پەرلەمان بۆ خۆی دیاری کردووە کە ویژەوەیە کە لە ماوەی مانگێکە لیژنە دەستوریەکە دروست بکرێ بۆ زانیاری بەڕێستان لە 23 چواری ئەم ساڵ پرۆژە یاسایی ئامادەکردنی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بۆ ڕاپرسی چۆتە بواری جێبەجێکردنەوە چونکە بەپێی یاساکە بەپێی بڕگەی مادەی کۆتایی یاساکە لە دوای دەرچوونیەوە یاساکە ڕاتە بواری جێبەجێکردنەوە لە 23 چواری 2015 لەلایەن بەڕێز سەرۆکی هەرێمەوە یاساکە ئیمزا کراوە و لەو کاتەوە ئەم یاسایەت چۆتە بواری جێبەجێکردنەوە ئێستا ئێمە 2 ڕۆژمان لە بەردەما ماوە بۆ یەکلاکردنەوەی ئەم پرسە من دڵنیاییتانە دەمێ ئەگەر بمانزانایە بە گفتوگۆ ئەتوانین ئەنجامێکی باش بەدەست بێنین لەوەی کە بگەینە ڕێککەوتن لە نێوان ئەو چوارلایەنە بەڕێزە و فراکسیۆنەکانی تری پەرلەمان ئەوە بە دڵنیاییەوە درێژەمانەدا بە گفتوگەکان بەڵام گەیشتە بنبەست ئێستاش پێم وابێ گفتوگۆی زیاترمان پێویست نییە ئەوەی کە پێویستە ئەوەیە کە ئێستا ئێمە استحقاقی خۆمان بەو شێوەیە کە لە یاساکە هاتووە جێبەجێ بکەین و ئەو ئەندامانشی کەواژۆیان کردو ئەتوانن لە فراکسیۆنەکانی پەرلەمان دوایی دیدی تر بێن نەکایەوە بۆ ئەوەی هەندێک لە ئەندامانی لیژنە دەستوریەکە کە ئەمڕۆ دەنگیان پێدرێ وازنامە پێشکەش بکەن و لە بری ئەوان ئەو کات ئەندامانی ئەم چوار لایەنە بێنە ناو لیژنە دەستوریەکەەوە و ئەو نوێنەرەی ئەوانیش کە بۆیان دیاری کراوە پێی ڕێچکەی سانتلیگۆ یان سیستمی سانتلیگۆ کە سیستمێکی دیموکراسیە لە وڵاتانی تریش پشتی پێبەستێ بۆ یەکلاکردنەوەی ئەم جۆرە ململانیانە ئەو کات ئەو کورسیش هەر بۆ ئەوان پارێزراوە بێ و هەر کورسێکی تریش کە لەلایەن فراکسیۆنەکانی ترەوە استیقالی لەکەن بۆ ئەوەی بدرێ بە نوێنەری پێکاتەکانی تر ئەمە ڕێگە ناگرێ بەڵە هەر چارەسەرێکی تریش ڕێبکەون ئەوە بەدڵنیاییەوە ئێمە لە ناوهۆڵی پەرلەمانی هەیە ناوهۆڵی پەرلەمان و ئەیگی نەبێت بەڵام هەموو ئەمانە ڕێگە لەوەش ناگرێ کە لیژنە دەستوریەکە پشت بەڕای ئەوانی ژۆر بگرێ ئەگەر تەنانەت ئەندامی ئەوان کە ئەندامیشان نییە لە لیژنە دەستوریەکە ئەتوانرێ لەلایەن لیژنە دەستوریەکەەوە ڕایان وەربگیرە سەبارەت بە هەموو پرسەکان نەکەر ئەوان بەڵکو ئێمە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیمان هەیە کە زۆر زیندون و هەر لە ئێستاوە دەستیان کردو بە وتوێشکردن لەسەر پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان زانکۆکانمان هەیە کە ئەمڕۆ ئێمە ئێستا لەم کاتەیە کە دانیشتوین لە پەرلەمانی کوردستان بۆ ئەم پرسە ئێستا کۆنفرانسێکی زانستی لە زانکۆی سەلاحەدین هەیە بۆ ئەم پرسە کە خەڵکانی ئەکادمی بەشداری تیا کردووە مامۆستایانی زانکۆ دادوەرە بەڕێزەکان بەشداریان تیا کردووە ئەبێ ئالیە تێک بگرینە بەر کە ئێمە لە دەستەی سەرۆکایەتی بەدڵنیاییەوە مصڕین لەسەرەوەی زۆرترین خەڵک نوێنەرایەتی زۆرترین خەڵک لە هەرێمی کوردستان بەشداری لەم وتوێژە دەستوریا بکە بۆیە تەنانەت ئەگەر ئەمڕۆ ئەو لیژنەیە لە پەرلەمانی کوردستان پەسەند بکرێ ئەمە دەرگا داناخە لە بەردەم هەر تەوافقێکی تر کە ئەگەر ئەنجام بدرێ بەڵام ئێستا لەبەرەوەی استحقاقێکمان هەیە پێویستە کات نەماوە یەک مانگە ئەو لیژنەیە یەکلا بکرێتەوە ئەمڕۆ ڕەنگە دوا کۆبوونەوە بێ ئێمە بتوانین ئەو پرسە یەکلا بکەینەوە چونکە هەر بەیانیمان بەدەستەوە بێ و ئیتر پشووی کۆتایی هەفتەش دەست پێەکە بۆیە دەنگدان لەسەر پرۆسەکە ئەنجام دەین و لیژنەکە ناوەکانە خوێنرێتەوە دەنگدانی لەسەر کرێ هەر ڕێکەوتنێکی تر دوایی کرا ئەتوانرێ قسەی لەسەر بکرێ پێم وابێت کۆتایی پیاد یعنی قسە کرا و قسەکانی ژێسە هەر قسەی بکرێ دووارە بێ باشە نقطەی نظامی خاتو ئامینە
برای سروک پارلمانی با هندی کد پروتکل دا بخالتین هایتانی بیسین جناب تامجد دا هندی کو یاسا 23 چاریات یا امضا کردن او کم تراجع هندن دا دیدی 34 بود 34 2015 هات یا امضا کردن نه 23 4 یاساکە امضا کراوە 23 4 یاساکە امضا کراوە خاتو بێگەرت لامان هەیە دوای ئەتوانی سری بەڕێز سەرۆکی پەرلەمان من تەنها ڕوونکردنەوەیکی بچووک دەدەم هەم بۆ هەڤاڵەکانم لەناو پەرلەمان و هەم بۆ خەڵکی کوردستانیش باس لەوەی دەکرێت کە ئێمە ڕێک نەکەوتوین جەنابی سەرۆکی پەرلەمان ئێمە ڕێک کەوتوین لەسەر یاسای سانتلیگۆ سیستمی سانتلیگۆ بەڵێ لەسەر سیستمی سانتلیگۆ و هەمومان بەپێی ئەو سیستەمە هەموو سەرۆک فراکسیۆنەکان ئەوانەی کە ئێستا ناوەکانمان پێشکەشی جەنابتان کردووە ڕێک کەوتوین لەسەر ئەم سیستەمە لەبەرەوە باسی ئەوە نەکرێت کە بەشێکمان ڕێک نەکەوتوین و بەشێکمان ینی لە یەکلاییکردنەوەی ناوەکاندا ڕەزامەند نەبووینە ئەمە یەک دوو من پێم وایە ئەمڕۆ ئەم دانیشتنەی ئەمڕۆ دەبوایە لە ڕاستیدا من پێم باشە ینی دەمەوێت ڕخنێک ئاراستەی جەنابتان کەم وەکو وەوتم ئێمە ڕێککەوتوین کەواتە دەبوایە ناوەکان بخرابایە دەنگدانەوە بەڵام ئێوە دەرگای مناقەشەتان کردەوە ئەوە حاڵەتێکی ئاساییە هەموو هەڤاڵان لە پەرلەمانی کوردستان ڕای خۆیان گوت بەڵام ئێستا حاڵەتێک هاتۆتە پێشەوە ئایا ئێمە مەبدەئیەن دەمانەوێت ئەم لیژنەیە تەشکیل بێ بۆ ئەوەی هەرێمی کوردستان ببێتە خاوەنی دەستوریان دەمانەوێت مماتەڵە بەکات بکەین دووبارە بەڕاست باش سپاس سەبارەت بە ڕخنەکەت باشە کاگاری سەبارەت بە ڕخنەکەت هەموو بابەتێک کە یەتە ناو هۆڵی پەرلەمان ئەندامانی پەرلەمان مافی ئەویان هەیە گفتوگۆی لەسەر بکەن گفتوگۆ کرا بەڵام وەکو باسم کردمە لە بەردەم استحقاقێکین کە ناتوانین ئەو استحقاقە پێشێل بکەین کاگ ئاری هەرسین زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو عرف و بڵێن ئوسوڵێکی پەرلەمانی من ڕوخسە دەخوازم لە بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆڵەکە بەجێ دێڵم لە بەرەوەی ئەم هەڵبژاردنە بە هەڵبژاردنێکی نادیموکراسی و زوڵمکردنە بینم لەو چوار حیزبە و زۆر سپاس جنابەت ئازادیت لە هەر هەڵوێستێک کە بیگریتە بەر خات و ڤیان عەباس برای سروکی پارلمانی از بحث شوازی و لیسته که امکانی که البردستی ما جن ویسینگها برای سکرتر پارلمانی هاتیه نجماره سره نجی میجو سره و نه تزیق کریه و دیسانجی امضا سرنیه گالکس واس ئەوە تەنها بۆ ئاگاداری ئێوە بۆی کە ئەندامانی پەرلەمان ئاگادار بن لەو بابەتە بەڕێزان ئێستا جارێکی تر ناوەکانە خوێنرێتەوە لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان کاک ئەبوو کاروان نقطەی نظامی هەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان من پرسیارێکم هەیە وەڵامم هەوێت ئایا سیستەمی سانتلیگۆ یاسایەکە لە عێراق کاری پێکراوە ئایا ئەم سیستەمە لە کوردستانە هەیە و کاری پێکراوە یاسایەکەیە ناوی سیستەمی سانتلیگۆ بێ لە کوردستان ئەمە یەک دوو ئێمە چلوویەک بەرەڕێز لە هەموو فراکسیۆنەکەن واژویان کردووە هەژدەی فراکسیۆنی پارتیە سوپاسیانەکەین سوپاسی هەموو ئەوانی تریشەکەین یەک بە یەک کە تەنانەت پشتگیریانیش نەکردوین بەڵام 23 بە هەژدە نەک نیوەی زیاتر پارتیە باشە سپاس بەڵێ خاتو ئامینە برای سروک پارلمانی مباز جه سیستم سانتلیگو او نینه کو ریکفتن سر سیستم سانتلیگو نهادی کنن او کو نقطه خلاف آمد گل فراکسیون دیتر اوابو هر چهار حزبین ای کرسی بدر بنج سیستم سانتلیگو او 15 کرسی که کدمین سر هر 5 حزبین کو نو پارلمان ده بهنه دابش کردن کو اوه هم عدالت بو هم جی بجار کردن لیان اندین سیاسی بود لجنه دستوری دا وەکو باسمان کرد ئەم باس و خواستە سێ کۆبوونەوەی 3-4 سەعاتی بەردەوامی لەگەڵ خۆیان هێناوە بۆیە ئێستا ئەوەی کە ڕێککەوتنی لەسەر کراوە ئەوەیە کە ئەو ناوانە بەو شێوەیە کە دراوە بە دەستەی سەرۆکایەتی بخرێتە دەنگدانەوە سیستمی سانتلیگۆ لە هەرێمی کوردستانی ئیشی پێکرێ ئەمە ئالیەتە لە کاتی نەگەیشتن بە ڕێککەوتن لە هەر باوتێک یان لە کاتی حسابکردنی کورسی بۆ نمونە لە یاسای بۆ هەڵبژاردنەکانی عێراق کە ئەنجام درا سیستمی سانتلیگۆ پەیڕەو کرا کە لە هەرێمی کوردستانی ژە هەڵبژاردنان ئەنجام درا داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەین کە ناوەکان بخوێنێتەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم ناوانە لەلایەن فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانەوە کاندیدکراون بۆ لیژنەی دەستوری یەکەم نەمر کەچۆ حوسام دووهەم فرسەت سۆفی عەلی سێهەم ڤالا فەرید ئیبراهیم چوارەم سیروان عەدنان میرزا پێنجەم عوسمان عەلی وەیسی شەشەم عەبدولفەتاح عەبدوڵڕەزاق مەحموود حەوتەم عەبدولحەکیم خەسرە و هەشتەم شۆڕژ مستەفا ڕەسوڵ نۆهەم بەهار مەحموود فەتاح دەهەم کوێستان محەممەد عەبدوڵڵا یانزە عەدنان عوسمان محەممەد
12 گۆران ئازاد محەممەد 13 خامۆش عمر عەبدوڵڵا 14 چێنەر عەلی ئەحمەد 15 ئەرکان قادر وەلی 16 خەلیل ئیبراهیم محەممەد 17 ئەبوبەکر عمر عەبدوڵڵا 18 دانا دارا حوسێن 19 منا یوحەنا یاقوب و پێکاتەی تورکمان ناویان ڕێکەوتن لەسەر ناوی کامەران نەشئەت بەکر. ئەی خەینە دەنگەوە کێ لەگەڵێتی؟ کێ لەگەڵێتی بۆ شۆی کە خوێنرایەوە؟ کێ لەگەڵێتی بۆ شۆی کە خوێنرایەوە؟ دەنگدانە دەنگدانە هەفتا و یەک کەس لەگەڵێتی کێ دەژێتی؟ یەک کەس دەژێتی کەواتە پەسەند کرا. ئێستا ئەچینە سەر بڕگەی دووەم لە بەرنامەی کار کە بریتیە لە گفتوگۆکردنی پرۆژە یاسای هەموارکردنی یاسای باری کەسی ژمارە 188 ساڵی 1959 بە پێی مادەکانی 72 74 و 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو بۆیە داوا لە لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمانی کوردستانەکەین لیژنەی یاسایی، لیژنەی ئەوقاف، لیژنەی خێزان و کاروباری کۆمەڵایەتی و خێزان و منداڵ بێنە سەر منەسە بۆ گفتوگۆکردنی ئەو پرۆژە یاسایە. ئەوە خێرە لیژنەکان نایانە سەر منەسە؟ عەلەیکم السەلام. کاک عەباس فەرموو نوقتەی نظامی. بەڕێز سەرۆکی پارلەمان ڕەنگە نوقتەیەکی نظامی نەبێ بەس پەیوەستیە بێ بە دەستوری هەرێم. جەنابت فەرموود کە ئێستا زانکۆی سەلاحەدین دیدارێکی زانستانەی هەیە کە ئەمەش پسپۆڕی تایبەتە بە بواری یاساوە. پێشنیار دەکەم کە جەلسەکەمان هەرگرین هەمومان بچین سوود لەو زانستە پسپۆڕیانە وەرگرین بۆ دەستوری هەرێمی کوردستان. ئەوە پێویستە کات ئەندامانی لیژنەکە بڕۆن بۆ ئەوە. فەرمونون بەڕێزان لە سەرۆکایەتی سێ لیژنە پەیوەندیدارەکە راپۆرتی خۆتان بخوێننەوە و دوایی دەقی پرۆژە یاسا ئەسڵیەکەش بخوێننەوە بۆ ئەوەی گفتوگۆی لەسەر بکەین. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەک متتەبع یەکەم جار پرۆژەکە خوێنینەوە دواتر راپۆرتەکە
پرۆژە هەمواری یاسای باری کەسی ژمارە 1970 ساڵی 1959 مادەی یەکەم کارکردن بە بڕگەی 4 لە مادەی 57 لە یاساکە ڕادەگیرێت و لە هەرێمدا ئەم دەقا دەچێتە شوێنی ئەلف هەر یەک لە دایک و باوک مافی بینینی منداڵەکانیان هەیە کە لە ژیاندا بوون لە کاتی نەمانی ئەوانیشدا یان یەکێک لەوان یان لە پاش نەمانی پەیوەندی هاوسەری لە نێوانیاندا ئەو مافە باپیر و نەنک و مام و پور و خاڵ دەبێت بە تەنها دایەنی منداڵ باوک یان دایک مافی سەرپەرشتیکردن و بڕیاردانی بوارەکانی ژیانی پەروەردە و فێرکردن و کۆمەڵایەتی منداڵەکەی هەیە تا تەمەنی 18 ساڵ جیم دایەنکراو دەتوانێت بەپێی بڕیاری دادگا هەر کاتێک ویستی هەر یەکە لە دایک و باوکی ببینێ و لەگەڵیدا بڕوات و لە لاشی بمێنێتەوە بەپێی یاسا دال دیتن لە پاش ماوەی شیرەخۆرەیی مانگێ جارێک دەبێت و لە 24 کاتژمێر کەمتر نابێت و لە ماڵی دایانکراودا نابێت و بەپێی داخوازی ئەویش دەبێت پاش کۆتایی هاتنی دیتنەکە لە سەرەتی دایانکراوەکە بداتەوە دەستی دایانەکەی بە پێچەوانەشەوە تا مانگێک مافی دیتنی نامێنێت ها لەگەڵ ڕەچاوکردنی بڕگەکانی پێشوودا بینینی دایانکرا و بوونی لەگەڵ دایک و باوکیدا یان بنەچەکانیان یان لە کاتی لە دەستدانی دایانەکەدا و بەپێی حکمی دەرچوو لە دادگای باری کەسی و لە کاتی بوونی ناکۆکی لە نێوانیاندا ئەوە دایانکراو لە یەکێک لە نزیکترین ماڵەکانی چاودێری کۆمەڵایەتی دادەنرێت واو قەدەغەکردنی سەفەرکردن لە دایانکراو بۆ دەرەوەی وڵات تەنها بە ڕەزامەندی دایک و باوکی نەبێت لە کاتی نەمانی هەردووکیاندا بە ڕەزامەندی بنەچەکانیان دەبێت زال لە حاڵەتی نەهێشتنی دایەن بۆ جێبەجێکردنی حکمی دیتن و لەگەڵدابوون بەبێ پاساوێکی ڕەوا لەلایەن دادوەری تایبەتمەندەوە ئاگادار دەکرێتەوە ئەگەر دووبارەشی کردەوە ئەوە دادوەر بۆی هەیە دایانکردنەکە بە شێوەی کاتی بگوێزێتەوە بۆ ئەو کەسەی لە دوای ئەو خاوەن مافە بۆ ماوەیەک کە دەیخەمڵێنێت بە مەرجێک لە 6 مانگ زیاتر نەبێت ئەندامی داواکاری گشتی لە دادگای باری کەسیدا چاودێری بە چاکی جێبەجێکردنی بڕگەکانی سەرەوە دەکات و لە کاتی بوونی سەرپێچیشدا ئیجراعاتی دروست وەردەگرێت مادەی دووەم وەزیری داد بۆی هەیە ڕێنمایی دەربکات بۆ ئاسان جێبەجێکردنی حکومەکانی مادەی یەکەمی ئەم یاسایە مادەی سێیەم ڕاگررتنی کار بە بڕیاری ژمارە 18 ساڵی 2001 مادەی چوارەم کار بە هیچ دەق و بڕیارێکی دژی بە حکومەکانی ئەم یاسایە ناکرێت مادەی پێنجەم دەبێ ئەنجومەنی وەزیران و لایەنانی پەیوەندیدار حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن مادەی شەشەم ئەم یاسایە لە ڕۆژی دەرچوونیەوە جێبەجێ دەکرێت و لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستاندا بڵاو دەکرێتەوە هۆیەکانی دەرچوون لەبەر ئەوەی یاسای باری کەسی ژمارە 1970 ساڵی 1959 بە شێوەی ڕوون حکومەکانی ڕێک نەخستووە و ئامانجەکانی دەرچوونی یاساکەی نەپێکابوو لە پێناویدا دەرکرابوو هەروەها بڕگەی چوارەم لە یاساکە کاڕێی کراو ڕۆڵی باوکی لە پەروەردەکردنی منداڵەکانی کەم دەکاتەوە گەرچی لای کۆمەڵگەی کوردەواری وا باوە کە منداڵ بە ئەندازەی کە پێویستی بە دەرونی پاک و شاوی سارد هەیە پێویستی بە باوکیشی هەیە و چاوگ و بەدگومان بەرامبەر بە باوک بە پێچەوانەی ڕێساکانی گردون و بنەماکانی ژیان و حکومەکانی شەریعەتی ئیسلامە کە سەرچاوەی یەکەم و تاکە سەرچاوەیە بۆ یاسای باری کەسی هەروەها جارنامە و پەیماننامەی نێودەوڵەتی پەیوەندیدار بە مافی مرۆڤ و مافی منداڵەوە لە پێناوی چارەسەرکردنی کەم و کوڕی ئەم بڕگەیە ئەم یاسایە دەرکرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان راپۆرتی هاوبەش سەبارەت بە پرۆژە یاسای هەموارکردنی یاسای باری کەسی ژمارە 1970 ساڵی 1959 لیژنەی کاروباری یاسایی و ئەوقاف و کاروباری ئاینی و کاروباری کۆمەڵایەتی و منداڵ و خێزان ڕۆژی یەکشەممە 27 گوڵانی 2715 کوردی بەرامبەر بە 7 5 2015 زاینی کۆبوونەوەیان ئەنجامدا بۆ تاوتوێکردنی پرۆژە یاسای هەموارکردنی یاسای باری کەسی ژمارە 1970 ساڵی 1959 کە لەلایەن ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە
دوای خوێندنەوەی یەکەمی لە دانیشتنی ژمارە 9 ئاسایی لە ڕۆژی سێشەممە بەرواری 21/2015 ڕەوانەی لیژنەکان کراوە. دوای گفتوگۆکردن و تاوتوێکردن لیژنەکان گەیشتە ئەنجامانەی خوارەوە. ناونیشانی یاساکە بەم شێوەیە دەخوێندرێتەوە. هەمواری دووەمی جێبەجێکردنی یاسای باری کەسی ژمارە 188 ساڵی 1959 هەموارکراو لە هەرێمی کوردستان داش عێراق. مادەی یەکەم بڕگەی 4 لە مادەی 57 لە یاسای ژمارە 188 ساڵی 1959 لە هەرێمی کوردستان لە کار دەخرێت و ئەمەی خوارەوە جێگەی دەگرێتەوە. ئەلیف هەریەک لە دایک و باوک مافی بینینی مناڵەکانیان هەیە لە پاش دابڕان و نەمانی پەیوەندی هاوسەری لە نێوانیاندا. لە کاتی نەمانی ئەوانیش یان یەکێک لەوان ئەو مافە باپیر و نەنکیش دەگرێتەوە. با تەنها دایەنی منداڵ باوکیان دایک لە دوای نەمانی ئەوانیش بە پێی یاسا بەرکارەکان ئەو کەسەی مافی دایەنی هەیە سەرپەرشتی پەروەردە و فێرکردن و بواری کۆمەڵایەتی منداڵ دەکات تا تەمەنی 18 ساڵ. جیم کات و شوێنی دیتن لە ماوەی شیرەخۆریدا بە پێی بڕیاری دادگا دەبێ و بە پێی بەرژەوەندی دایەنکراو. دال پاش شیرەخۆری ماوەی دیتنی هەفتانە 12 کاتژمێر زیاتر نەبێت و لە شوێنێک کە کەسی داواکاری بینین غێر حاضن دیاری دەکا. پاش کۆتایی هاتنی بینینەکە دەبێت دایەنکراو بداتەوە دەستی دایەن بە پێچەوانەوە تا مانگێک مافی بینینی نابێت. ها ئەگەر دایەن ڕێگەی لە بینینی دایەنکراوگر بەبێ پاساوی ڕەوا لەلایەن جێبەجێکاری داد منەفیذ العەدل ئاگادار دەکرێتەوە. ئەگەر دووبارەی کردەوە بە پێی بڕیاری دادگای تایبەتمەند بۆ ماوەی مانگێک دایەنی دەگوازرێتەوە بۆ ئەو کەسەی کە بە پێی یاسای بەرکار ڕێک خراوە. ها سەفەرکردنی دایەنکراو بۆ دەرەوەی وڵات تەنها بە ڕەزامەندی دایک و باوکی دەبێ. لە کاتی نەمانیاندا کەسی دایەن بە پێی یاسا مافی ئەو بڕیارەی دەبێ هەر لایەکیان سەفەریان پێکرد دەبێ بەڵێن نامەیەک بدا کە پابند بێت بە گەڕانەوەی بۆ وڵات تا ئەندامی داواکاری گشتی لە دادگای باری کەسی چاودێری چاکی جێبەجێکردنی بڕگەکانی سەرەوە دەکات و لە کاتی بوونی سەرپێچیشدا ڕێکاری یاسایی دروست وەردەگرێت. مادەی 2 وەزارەتە پەیوەندیدارەکان ڕێنمایی پێویست دەردەکەن بۆ ئاسان جێبەجێکردنی ئەم یاسایە. مادەی 3 ڕاگررتنی کارکردن بە بڕیاری ژمارە 8 ساڵی 2001. مادەی 4 کار بە هیچ یاسا و بڕیارێکی دش بە حکومەکانی ئەم یاسایە ناکرێت. مادەی 5 پێویستە لە سەرنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. مادەی 6 ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. هۆیەکانی دانانی ئەم یاسایە بە مەبەستی پێدانی دەرفەتی یەکسان بە باوک و دایک بۆ پەروەردەی منداڵەکانیان و جێبەجێکردنی بنەماکانی شەریعەت و جارنامە و پەیماننامە نێودەوڵەتیەکان تایبەت بە مافەکانی مرۆڤ و مافی منداڵان و چارەسەرکردن و کەمکردنەوەی دەرهاوێشتەی نەرێنی یەکانی جیابوونەوە لەسەر منداڵان ئەم یاسایە دەرچوێندرا. بەڕێز سەرۆکی پەرلەمان لیژنە هاوبەشەکان داوا دەکەن کە بەڕێستان ئەوە بخەنە دەنگدان کە راپۆرتەکە ببێ بە ئەسڵ و دەنگدان لەسەر ئەو مادانە بێ کە لە راپۆرتەکەدا دەقنووس کراوە.
تکایە سەرۆکی فراکسیۆنەکان ئەندامانی فراکسیۆنەکانە ئاگادارکەن بێنەوە هۆڵی پەرلەمان چونکە ئێستا نیساب بۆ دەنگدان نییە. وەڵا ئەوەی سەرۆکی لێرە نەبێ ئەوە ئیتر کافر هەی کافر. تەنها پێشەوە بەڵێ ئەوە خلافی لەسەر خلافی لەسەر بۆی دوایی کێشە دروست نەبێ بۆ پرۆژە یاساکە. تەنها ئەمەوێت لێرە ڕوونکردنەوەیەک بە بەڕێستان بەمە بابەتی بەڕێز دکتۆر سیراج باسی کرد پەیوەندی بەم پرۆژە یاسایەوە هەیە کە ئێستا لە بەردەستی ئێوەیە بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە کاتی خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پرۆژە یاسایە بەهەڵا لە لایەن بەشی کاروباری لیژنەکانی پەرلەمانەوە پرۆژە یاسایەکی تر بۆ هەمواری یاسای باری کەسێتی هاوپێچ کراوە لەگەڵ ئەم پرۆژە یاسایە و نێرااو بۆ لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان و نێرااوە بۆ ئەندامانی پەرلەمان. ئەو پرۆژە یاسایی کە هاوپێچ کراوە بەهەڵا هاوپێچ کراوە هیچ ئەرزشێکی یاسایی نییە ئێستا لە پەرلەمانی کوردستان چونکە هێشتا خوێندنەوەی یەکەمی بۆ نەکراوە ئەوەی کە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە تەنها ئەم پرۆژە یاسایە. ئێمە لە ڕێگەی بەڕێز سکرتێری پەرلەمانەوە ئاگاداری کاروباری لیژنەکانمان کردووە لەو هەڵەیە کە بەسەریانە تێپەڕیوە و کێشاویانەتەوە. پێم باشە گفتوگۆ بکەین لەسەر مادەی یەکەم و دوایی ئەتوانین ئەوەیش کە دەقی راپۆرتەکە ئەکرێتە بنەما بیخێنە دەنگەوە کاتێک کە نساب بێت. هەر لە ناوەوە دەست پێ بکەن لە راپۆرتەکە و لە دەقی پرۆژە یاساکەش بیخوێنەوە بۆی دەنگدانی لەسەر بکەین. قسەتان هەیە ئێوە باشە با بخێن ڕێنجا بەڵێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناونیشانی پرۆژەکە بەم شێوەیە دەخوێندرێتەوە هەمواری دووەمی جێبەجێکردنی یاسای باری کەسی ژمارە 1970 ساڵی 1959 هەموار کراو لە هەرێمی کوردستانداش عێراق. لە دەقی پرۆژە یاساکەش هەروایە بیخێنەرەوە تکایە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە پرۆژە یاساکەدا عنوانەکە بەو شێوەیە هاتووە پرۆژە هەمواری یاسای باری کەسی ژمارە 1970 ساڵی 1959 بەڵام ئەمە لەبەرەوەی لە یاسایەکی فیدراڵیە ئێمە تعدیلی تەطبیقەکەین بۆیە بەو شێوەیەمان لێ کردووە. بەپێی دەستوری عێراق پێویستەکات یاساکان یاسای اتحادیەکان کە لە هەرێمی کوردستان هەموارەکرێن هەمواری جێبەجێکردن بکرێن. کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە؟ لەسەر ناونیشان تکایە ببورن لەسەر ناونیشان. کاک مەحموو مونیرەخانیش دەستیان بەرز کرد بووەوە. بەڵێ باش کاک عەباس فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی یاسا هەرێمی کوردستان تەنها 3 پارێزگا دەگرێتەوە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانیش دەگەڕێنەوە بەوای تووشی ئیشکالیەت نەبین هەرێم هەڵگیرێتن کوردستان عێراق بێتن و زۆر مەمنون. سپاس بۆ جەنابەت. بەڵام بەڕێز کاک عەباس ئەمە لە عێراق جێبەجێ بووە یعنی لەو سێ لە محافەزەکانی تری بۆ نمونە لە پارێزگای کەرکووک ئێستا ئەوە جێبەجێ بووە. ئەوە لە هەموار کراوە لە عێراق ئەگەر بە هەڵەیان نەچوو بێتم بەڕێزان لە لیژنەی کۆمەڵایەتی ئەگەر هەڵە نەبین بەڕێز نەخێر لە عێراق نەکراوە ئەم تعدیلە. بەڵێ باشە نصاب اشتخين نصاب هەیە باشە. لیژنە پەیوەندیدارەکان سەبارەت بەم راپۆرتە داواکەن کە راپۆرتی هاوبەشی کە حازریان کردووە بکرێتە بنەما بۆ گفتوگۆکردنەما خێنە دەنگەوە کێ لەگەڵێتی؟
پەنجاو چوار کەس لەگەڵێتی کێ دژێتی کەس نییە دژی بێ کەواتە پەسەندکرا لەسەر ناونیشان کاک عەباس پێشنیارێکی هەبوو کە هەرێم لا ببرێ و ناونیشانی پرۆژە یاساکە وای لێبێت کە هەمواری جێبەجێکردنی هەمواری دووەمی جێبەجێکردنی یاسای باری کەسی ژمارە 1970 ساڵی 1959 هەموارکراو لە کوردستان عێراق لیژنە پەیوەندیدارەکان ڕاتان چیە لەسەر ئەم بابەتە؟ فەرموو بەڕێز دکتۆرە بەهار بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر ئەم یاسایەکە پەیوەندی بە جێبەجێکردنەوە هەیە لە مەحاکم ئێمە هەمومان لەگەڵ ئەوەین کە ئەو یاسانەی لێرەوە دەرەکرێ ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمیش بگرێتەوانێ و ئەوە لە ڕووی دەستوریشەوە ناوچەی جێناکۆکن بەڵام من لە ڕووی عملیەوە ڕوونکردنەوەکەمە دەم لە ڕووی عملیەوە ئێمە ئەگەر هەرێمیشمان لا بر مەحاکمەکانی ناوچەکانی دەرەوە ئیدارەی هەرێم ئایا جێبەجێ یاسایەکەن کە لە هەرێمی کوردستان کە لە پەرلەمانی کوردستانەوە تعدیلی لەسەرکراوە من پێم وایە لە ڕووی عملیەوە جێبەجێ ناکەن بەڕێز سپاس بەڕێز دکتۆرە بەهار بەڕێز دکتۆر سیراج ئەحمەد بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی دکتۆرە بەهار ئەڵێ ڕاستە وایە بەڵام ئەمە یاسا بۆ ئەو ڕۆدانانین بۆ داهاتوو دانین لەوانەیە لە داهاتوو ئەو ناوچانە بکەن و ژڕەچێفی خۆمان تیتێدا ئەگەر ئەوەی کە کاگعباس پێشنیاری کرد وەکو ئەو باسەکاتن پێشتریش بوویتە عرفێک لە پەرلەمانی کوردستان ئەو ناوی هەرێم لە زۆربەی پرۆژەکان لا چووە بۆ ئەوەی ئیشەکەن وەکو خۆی بڕات و سپاس خۆی ناوتان نەنووسی بوو کاک بێستون و کاک حاجی کاروان پێم وابێت فەرموو باشە کاک بێستون فەرموو زۆر سپاس ببوورە مادام قسەی بەدوای هاتم پێشنیارەکەم لیژنەی یاسایی کە سەرپەرشتی کۆبوونەوەی داڕشتنی راپۆرتەکانەکەن ڕۆژانە یان هەفتانە لەگەڵ لیژنە معنیەکان وردە یعنی خۆتان ڕابێنن لەگەڵەوەی هەرێمی کوردستان لابن ئیتر بۆی هەم خەڵکی کوردستانیش وردە ڕابێنین لەسەروی هەرێمەکەی لێ بکەن زۆر باشە سپاس کاک حاجی تاوا باشە یخینە دەنگەوە ئێستا ئەمە کاک سەرار تۆ دەزانم هەر باسی واکە بەڵێ فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مەحاکم لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بەشێک لە دادوەر و ئیدیعای عام سەر بە هەرێمی کوردستان نمونەش بۆ ئەوە مەخمور و خانەقین بۆیە یاساکانی هەرێمی کوردستان ئەتوانێت لەسەر ئاسی مەحاکمیش لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم کاری پێ بکرێ باشە سپاس ئەی خێنە دەنگەوە تکابی خەنەوە بۆی خێنە دەنگەوە ئەو فەرموو کاک دکتۆر فرسەت نقطەی بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە یاسای باری کەسێتیمان هەیە کە یەکەم هەموارکردنی کراوە بەشێکی ئیشکاری لەسەرە لێرە بەس بە تایبەتی سەبارەت بە ژنی دووەم لێرە لەگەڵ ئەو ناوچانەی کوردستانی ئایا ئێمە دەتوانین ئەو بڕگەیەی کە دەڵێن کوردستان عێراق ئەگەر ئەخێ دەنگدان مەشمولە لە کۆی یاساکە یاسای باری کەسێتیان تاەنها بەو بڕگەیە ئەگەر وابی چۆن دەیت تو یاسا تەجزی ئەەکەی خۆمەناین یاسایەکی نودان ئێمە بڕگەیەک لە یاسای باری کەسێتی هەموارەکەین و ئەو بڕگەیەش یعنی
تۆ چۆن دەکرێ بێ ئەو بڕگەیە بڵێ وڵا ئەوە کوردستان عێراق بەس یاسای باری کەسێتی ئەوەی تر پەیوەندی بە زەواجە و تەلاقە و ژنی دووەمە و مەسائیلی دیکەی نەفەقەیە بێ بڵێ وڵا ئەوە تەنها لە هەرێمی کوردستانە ئەمە کێشەمان بۆ دروست دەکات ئەگەر بڕیارە بیکەن فەرمون لۆ هەمووی بکەن لۆی ئەو مشکلەیەش نەبینی خەڵک بچی ژنی دووەم لە مەخبور ئەوانە مارە بکە ئەگەر نا یعنی چۆن دەکرێت شوێنێک وابی و لە ئەوەی تر ئێستا ئەمە دوو ڕاهەیە لەسەر ئەم بابەتە ئەوەی کرد لە راپۆرتەکەی هاتووی خێنە دەنگەوە دەنگی نێنە ئەوی ترە خێنە دەنگەوە پێم وابێت ئەو وەچوونە یاسایانێکی کە باس کرا سەبارەت بەم پرۆژە یاسایە بۆچوونی دروستن سەبارەت بە اختصاصی مەکانی مەحاکم لە کۆی یاسای باری کەسێتی و جزء لە یاسای باری کەسێتی کە ئەمە هەموارەیە پێویستەکاتەوە لە بەرچاو بگرین بۆیە تکایە بیخوێننەوە بەڕێز دکتۆرە ڤالا هەمواری دووەمی جێبەجێکردنی یاسای باری کەسی ژمارە 1970 ساڵی 1959 هەموار کراو لە هەرێمی کوردستان داش عێراق کێ لەگەڵێتی؟ سی و پێنج کەس لەگەڵێتی کێ دەژێتی؟ سێ کەس دەژێتی کەواتە پەسەند کرا مادەی یەکەم نقطەی نظامی کاک عومەر بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە یاسایەکانە پرسم ئێمە بۆمان هەیە یاسایە ساڵی 59 دەرچووە هەمواری بکەین یاسای ئێمە نەبوو هەرێمی کوردستانیش نەبوو لەو کات لیژنەی یاسایی وەڵام بدەنەوە بەڵێ فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ مافی هەموارکردنی یاسا هەیە بەڵێ باشە مادەی یەکەم هەمواری جێبەجێکردنە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی دەستور مادەی یەکەم مادەی یەکەم بڕگەی 4 لە مادەی 57 لە یاسای ژمارە 1970 ساڵی 1959 لە هەرێمی کوردستان لە کار دەخرێت و ئەمەی خوارەوە جێگەی دەگرێتەوە ئەلیف هەریەک لە دایک و باوک مافی بینینی منداڵەکانیان هەیە لە پاش دابڕان و نەمانی پەیوەندی هاوسەری لە نێوانیاندا لە کاتی نەمانی ئەوانیشیان یەکێک لەوان ئەو مافا باپیر و نەنکیش دەگرێتەوە با تەنها دایەنی منداڵ باوکیان دایک لە دوای نەمانی ئەوانیش بە پێی یاسا بەرکارەکان ئەو کەسەی مافی دایەنی هەیە سەرپەرشتی پەروەردە و فێرکردن و بواری کۆمەڵایەتی منداڵ دەکات تا تەمەنی 18 ساڵ جیم کات و شوێنی دیتن لە ماوەی شیرەخۆریدا بە پێی بڕیاری دادگا دەبێ و بە پێی بەرژەوەندی دایەنکراو دال پاش شیرەخۆری ماوەی دیتنی هەفتانە 12 کات ژمێر زیاتر نابێت و لە شوێنێک کە کەسی داواکاری بینین غێر حاضن دیاری دەکات پاش کۆتایی هاتنی بینینەکە دەبێ دایەنکراو بداتەوە دەستی دایەن بە پێچەوانەوە تا مانگێک مافی بینینی نابێت ها ئەگەر دایەن ڕێگەی لە بینینی دایەنکراوگرت بەبێ پاساوی ڕەوا لەلایەن جێبەجێکاری داد ئاگادار دەکرێتەوە ئەگەر دووبارەی کردەوە بە پێی بڕیاری دادگای تایبەتمەند بۆ ماوەی مانگێک دایەنی دەگوازرێتەوە بۆ ئەو کەسەی کە بە پێی یاسا بەرکارڕێک خراوە ها سەفەرکردنی دایەنکراو بۆ دەرەوەی وڵات تەنها بە ڕەزامەندی دایک و باوکی دەبێ لە کاتی نەمانیاندا کەسی دایەن بە پێی یاسا مافی ئەو بڕیارەی دەبێت هەر لایەکیان سەفەریان پێکرد دەبێت بەڵێن نامەیەک بدا کە پابند بێت بە گەڕانەوەی بۆ وڵات تا ئەندامی داواکاری گشتی لە دادگای باری کەسیدا چاودێری بە چاکی جێبەجێکردنی بڕگەکانی سەرەوە دەکات و لە کاتی بوونی سەرپێچیشدا ڕێکاری یاسایی دروست وەردەگرێت کە لە دەقی پرۆژە ئەسلێکەش بیخوێننەوە بۆ ئاساس باش بەناوەکان بنووسرێ
جواب زانم ئەوەی لەناو هۆڵماوە قساکە بەڕێز دکتۆرە بەهار نقطەی نظامی بەڕێ سەرۆکی پەرلەمان پێم باشە ئەو بڕگەی چوار لە مادەی 57 کە لە ئەسڵی یاسای ئەحوالی شخصیە هاتووە بخوێنینەوە بۆی زیاتر بەرچاوی ئەندامانی بەڕێز ڕوون بێت هەر زۆر باشە بەس بەناوەکان بنووسێ بەڵێ تەواو بوون شتێکی باشە بیخوێننەوە دقی ئەسڵی یاساکە بەڕێز سەرۆکی پەرلەمانە ئەندام پەرلەمانە بەڕێزانە گفتوگوی مادەی یەکەمەکەن پێشتر سام عومەر و حاجی کاروان ناوی خۆیان نووسیوە تەلار لەطیف فەرهاد سەنگاوی ئاواز جەنگی حەیات مەجید مەدینە ئەیوب فرسەت سۆفی بیان عەباس غەزالی شوان شێخ ئەحمەد نەجیبە لەطیف پەروا عەلی جوان ئیسماعیل حەسەن ساڵح شێرک و حەمە ئەمین غەریب مستەفا خاتو منیرە کاک مەحموو مریەم سەمەد ئێوە لیژنە قساکەن دوای هین لە ئەخیرۆ بیان نووسە لیژنە کەژاڵ خان نقطەی نظامی ئامینە زکری منیرە عوثمان چاوەڕێکە محمود حاجی عمر عمر عنایەت منیرە خانووسی کوریە ئیسماعیل منیرە عوسمان بەڵێ خاتو کەژاڵ فەرموو نقطەی نظامی بەڕێز سەرۆکی پەرلەمان من دوێنێ بەیەک تەلەفۆن لەگەڵ کاک حاجی کاروان هەردووکمان ناوی خۆمان لای بەڕێز سکرتێری پەرلەمان نووسی بەڵام مافی کاک حاجی کاروانی دا و مافەکەشی نەدا من سپاسی دەکەم ئەوە لە بیری چووە بەڕێز سکرتێری پەرلەمان بەڕێز دکتۆر سەراج تکایە دقی مادەکە بخوێنەوە جەناب تێخوێنیتەوە بەڵێ فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بڕگەی چار لە مادەی 57 لە یاسای ژمارە 188 ساڵی 59 بۆ شێوە هاتیە کە ئێستا داوای لابردنی کراوە للأب النظر في شؤون الحضون وتربيته وتعليمه حتى يتم العاشرة من العمر وللمحكمة أن تأذن بتمديد حضانة الصغير حتى إكماله 15 إذا ثبت لها بعد الرجوع إلى اللجان المختصة الطبية منها والشعبية أن مصلحة الصغير تقتضي بذلك على أن لا يبيت إلا عند حاضنته. سپاس. زۆر سپاس. ئێستا ئەندامانی پەرلەمان قساکەن بەڵام ئاگادار بن کە پابەندین بە کاتی قسەکردن کە بریتە لە 3 خولەک. خاتو سوام عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمانی تیبینیا من سەر برگادارە شمادائێکێ سەبارەت برگادال پێشنیار دکەم یان ئیزافەکل سەر بهێتەگرن یان ئەف پێشنیارە ئەس پێشکەش دکەم ببیتە برگایەکا دی کو هەر یا هەڤڕایە دگەل ڕامانە ئەvê برگا هەنێ بۆ نمونە دوێرێدا هاتیە کو هەفتانە نابیتن 12 کاتژمێرە زیاتر نەبیتن ماوەی بینینی منداڵ ئەس پێشنیار دکەم ئەگەر ئیزافە بیتن یان ژی جدا برگەک بهێتەدان وی شێوازی بهێتەگرن بەڕەزامەندی دایەن ماوەی دیتنی هەفتانە لەلایەن داواکاری بینین دەکرێت درێژ بکرێت بۆ 24 کاتژمێر بە ئاگاداری بە ڕێوەبەرایەتی جێبەجێکردن کە سەر بە وەزارەتی دادە. سپاس. باشە سپاس خاتو کەژاڵ هادی. بەڕێز سەرۆکی پەرلەمان کەژاڵ هادی. من سەرنجێکم هەیە و دەتوانم بڵێم گلەیەکیشم لە سەرۆکایەتی پەرلەمان هەیە ئەگەر لێمی قبول بکەن و دواتریش لەسەر بەرگەیدال پێشنیارێکم هەیە. پرسە کۆمەڵایەتیەکان لەم دۆخی هەرێمی کوردستاندا بەڕاستی کەوا پرسی کۆمەڵایەتی چارە نووسسازن زیاتر فرامۆش کراون زیاتر گرنگ بە پرسە سیاسی و داراییەکان دەدرن ئەمان هەم سیاسی چارە نووسسازن ئەمانش کۆمەڵایەتی چارە نووسسازن.
دوو جارە ئێمە لە پرسی کۆمەڵایەتی جارێکیان پەیوەندی بەبا پرسی ژنانەوە هەبوو ئەم جارش پەیوەندی بەم پرسە کۆمەڵایەتیە هەیە کەوا داواکاریەکی زۆری تاکەکانی کۆمەلگای لەسەرا لەگەر دوو بابەتی گرنگی سیاسی ڕەبت دەکرێتن تەنانەت کەناڵەکانی ڕاگەیاندنیش بەپێی پێویست ئاماژە بەم بەرگەی دانیشتنی کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان ناکات. بەرگەی دال پێشنیارەکەمان ئەوەیە ئێمە وەکو لەژنەی کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ ئەوە دابوون کە 24 سەعات بێت هەفتانە دیتنەکە زیاد بکەین چکەوە ئەوە مافی هەموو منداڵێکە کە لە لای دایک و باوک بێ سۆزی خۆی ببێنین لای دایک و باوکی بەڵام لێرە کراوەتە 12 سەعات و زیاتر نەبێت یعنی دەرگای لێ قەپات کرایە ئێمە پێشنیارێکێکمان هەیە وەکو ئەندامانی لەژنەی کاروباری کۆمەڵایەتی و دڵنیاشم کە زۆربەی ئەندامانی ئەم لەژنەی و زۆربەی پەرلەمانتارانیش تەئیدی ئەمە دەکەن ئەم دیتنی منداڵە بڕگەی دال پاش شیرە خۆرەی ماوەی دیتنی هەفتانە ببێتە 15 ڕۆژ جارێک واتە 2 هەفتە جارێک بکرێت بە 24 کاتژمێر. تاو بەڵێ سپاس سەبارەت بە ڕەخنەکەت تازە ڕاپۆرتی لیژنەکەتان حازر بووە ئەوەندە گرنگی بار پێداوە کە هەر کە حازر بووە خسمانەتە بەرنامەی کارەوە. بەڕێز کاک حاجی کاروان. سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان بڕگەی ئەلیف باسی ئەوە ئەکات لە کاتی نەمانی باوک و دایک ئەوجا نەنک و باپیرە ئەتوانن بیبینن لە هەمان کاتە کوردەواری خۆمان قسەیەکی لێ جەرگی جەرگمە ینی ئەو دایک و ئەو باپیرە ئەو نەنکە ئەگەر لە ژیانە بمێنن ینی ئەوان ناتوانن ببینن بۆیە منەڵێم ئەگەر لەژنە یاسایی ئەو بڕگەیە زیادکان ینی ئەوانیش مافی بینینیان هەبێ نەکە لە باوک و دایک بمرن ئەوجا ئەوان بیبینن. لە بڕگەی جیم وەلو من نازانم ئەگە پرۆژە یاساکە لە یاسای عێراقیە ئەگەر هەموار کرابێتەوە ئەڵێ لەو شوێنە ئەبیدرێت کە پێوترێ ئیتیحاد المەرأة العێراقیە لە یاسای قەدیم ئەوە بۆتە تەرجمەکراوی لە هەردوو ڕێکخراوی ئافرەتان و ژنان ئەبیندرێن کە زۆر جاگیلەی زۆر ئەکرا لە لایەن پیاوانەوە قسەیان پێوترە لە بازی شوێنەوە ئەوە بۆ ئەوەی ئەو شوێنە دیاری نەکرێن ینی هەر ڕێکخراوێک بێ نەبێت بەڕێی من ئەگەر شوێنێکی دیاری کراو هەبێ بەڕێی من وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بێ ئەگەر لێرە دیاری بکرێ ئەگەر دیاریش نەکرێ ئەوە شوێنەکە دیارە باوک لای خۆیت و دایک لای خۆیەتی بەڵام ئەگەر لە حاڵەتێکا شوێنەکە نەبوو چۆ ببێ باشە جا لێرە شوێنەکە دیاری نەکراوە کات و شوێنی دیتن کەیە کاتەکە دیاری کرا بەڵام شوێنەکە دیاری نەکرا بۆیە بەڕێی من ئەبێ مؤسسەیەک بێ سەر بە حکومەت بێ نەک بە ڕێکخراوێک بێ هەر لایەنێک بێ. خاڵی تر ئەوم پێشگیری خوشکە سوهام کەم کە 12 لای کەم 24 سەعات بێت لەگەڵ باوک بمێنێتەوە یان لەگەڵ دایک بێنێتەوە هەفتانەش بێ ئەوە زۆر باشە بێ سوپاسدانەکەم. خاتو تەرار لەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەلال لەتیف من سەرنج تێبینیم هەیە لەسەر خاڵی جیم کە پێویستە بە پێی بەرژەوەندی مناڵەکە و ئەو کەسە بێکە مناڵەکەی لەلایە چونکە زۆر جار هەیە کە مەرحەلەی شیرەخۆری ماوەکەی دیاریکراوە بەڵام بەپێی تەمەنەکە پێویستە ئەوە لە بەرچاو بگیرێ و شوێنەکەش لە بەرچاو بگیرێ چونکە ئەو تەمەنە زۆر جارە بێتە هۆکارێ بۆی کە بەپێی جیاوازی شوێنەکانیان لەوانەیە و شوێنە لە بینی هەولێر و سلێمانیا بێ لەوانەیە لە بینی سلێمان و قەڵاتزیە بێ ئەو کێشانەمان هەیە بۆی زەرەر لە مناڵەکە نەدرێ زۆر گرنگە مناڵەکەش و ئەو کەسەی کە مناڵەکەشی لە بەرچاو بگیرێ. لەسەر خاڵی دالیش من وەکو پێشە لە لیژنە ئەوەمان تەڕح کرد کە پێویستە 2 هەفتە جارێک بێت 24 ساعتەکە منش هاوڕام لەگەڵ بەڕێز خاتو کەژاڵ کە 2 هەفتە جارەکە بێت 24 ساعت لە لای بێت لەبەرەوەی بۆچی لەبەرەوەی زۆر جار هەیە ئەگەر هەفتانە بێ ئەو 24 ساعتە یاخود ئەو 12 کاتژمێرە بەپی عورفێک وای لاتۆ دادگا هەمیشە جمعاندا ئەنێ بۆ چاوپێکەوتنانە کە جمعانیشی دانا ڕاستە ڕۆژەکانی کە لە لای دایکەکەیان لە لای باوکەکەیان لاو کەسێک کە مناڵەکەی لەلایە بەڵام ئەمە وای لێ زۆر جار هەیە کاتە خۆشەکە و کاتی کە بەخۆشی ئێباتە سەر مناڵەکە لە لای باوکەکەی یان لای دایکەکە ئەمە وای لێکە زۆر جار سەرنجی مناڵەکە زیاتر ڕائکێشێ بەلای ئەو کەسێک کە مناڵەکەی لە ماوەی 24 ساعتەکە لە ماوەی 12 ئەو کاتژمێرەکە کە ئەویش جمعانە زۆربەی کاتیش لە هەرێمی کوردستانیان بە شێوەیەکی عورفێک وای لاتووە جمعانە زیاتر خەڵک ئەچێتە دەرەوە زیاتر سەفەرەکە زیاتر ئەوەی کات بەسەرەبا لەگەڵ خێزانەکەیە بۆیە ئەمە وا لەیەکا کە دایکەکە بۆی کە پێ ئێو ئامارەی لە لامە بۆ نمونە لەم ساڵە لە مای ئەم 5 مانەیە
315 خێزان کە جیا بوونەتەوە مناڵەکانیانە بین لە یەک ڕێکخراوی ڕێکخراوێکی ژنانی کوردستانە لە سلێمانی کە 226 لای مناڵەکە لای دایکەکەی ینی دایکەکە مناڵەکە هێنی بۆی کە باوکەکە بینێ 89 لای باوکەکەی کەواتە ئەوەی کە لێرە زەرەنوان دەبێت لە بینینی مناڵەکانی لە جومعەیە بۆی کە مناڵەکەی بەرێتە دەرەوە یاخود ئەو کاتەی لەگەڵا بێتە سەر ئەوە دایکەکەیە کە زۆر جار تەسیرێکی سلبی بەجێهێڵێ لەوەی کە ئەو مناڵە بەو شێوازە بینینەی لای باوکەکەی تأثير بيت سر لوي كتأثير كسر حضانكي وتشندين المنمان لايا كمنال كأو بستشارس أو فتري كلاي باوك كي باوك جمعان بوها مو جمعة بينيويتي دواتر واي لهاتو منالك وازي دايكي هنا وشوتو لاي باوك كأمل لروي معني شو تأثيرك السلبي بجي الله بوسر دايكا كبويا جرينجا دو حفتة جارك به وبستشار ساعات لو كاتشا ما في كسيشان بيشيلنا به لخاڵی ها ئیشە پێشنیاری ئەوکەم وەکو چۆن ئەو کەسەی کە ڕێگری ئەکا لە بینینەکە عقوبەی هەیە لە کاتێکیشە ئەگەر بەهۆی نەبوونی پەروەردەیەکی دروستەوە لە ناو خێزانەکانە لە هەرێمی کوردستان زۆر جار هەیە ئەو مناڵە بەخراپ بەکارێنێ و لەبەرەوەی زۆری جابوونەکانیش لەسەر ئەساسی تەفاهم نییە و هەمووی لە ڕێگای دادگاکانەوەی زۆر جار کێشە دروستە بێ لە نێوان خێزانەکانە ئەمای لێکە ئەو مناڵە دائیمەن بەخراپ بەکاربێنێ لە بینی ئەو دایک و باوکەیە بۆیە گرینگە ئەگەر هاتوو ئەو دایکە یاخود ئەو باوکە کە مناڵەکە ئەبینێ بەخراپ مناڵەکەی فێر کرد بە شێوازێ دژی ئەو کەسێک کە مناڵەکەی لەلایە و نمونەیشمان لایە هەیە باوکەکە خۆی بە لە ڕێگای حادیسەی سیارەوە مردووە کە سوکارەکەی یعنی نانکەکەیان باپیرەکە یان ماموو خاڵک بڵێن پورەکانی کە بینیویانەتەوە هانیان ناوتوانە ئەوە دایکە کوشتێتی ئەم بوختانانە ئەبێتە هۆکارێک تەسیری سلبی بەجێهێڵێ و منیش لەگەڵ حاجی کاروان یەک خاڵیکە پێویستە زۆر جار هەیە دایک و باوک بە تایبەتی ژنان کە مناڵەکانیانە بینن بەهۆی ئەو کێشە کۆمەڵاتیانی کە هەیە ناتوانن لە ماڵی خۆیانە مناڵەکان بین واتە لە ماڵی باوکیانە بۆیە زۆر گرینگە لە یاساکە ئاماژە بە شوێنێ پێ بۆ بینینی ئەو مناڵانە و لەگەڵ باش سپاس خاتو حیات مەجید بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەنسبەت بڕگەی ئەلفەوە پشتگیری لە قسەکانی مامۆستا کاروان دەکەم حاجی کاروان و لە بڕگەی جیمیشا پشتگیری لە خاتو تەلار ئەەکەم بەڕێزان بەڵام بەنسبەت بڕگەی دالەوە کە 12 سعات دیاری کراوە بەڕای من ئەو وەختە بگەڕێنرێتەوە بۆ دایک و باوک ئیتیفاق بکەن لەسەر ئەو کاتە دایک و باوکەکە ئیتیفاق بکەن لەسەری و ماوەکە زیاتر بێ یا کەمتر بێ ینی ئەو ئازادیە بگەڕێتەوە بۆ دایک و باوک لەوانەیە مەسەلەن دایکەکە یان باوکەکە حەز بکە ئەو وەختە کەمتر بێت یاخود زیاتر بێت بەڵام بەپێی یاساکە ڕێگەی پێ نەدراوە لەسەری ئەکەوێ ئەگەر بەکراوی بمنێتەوە وەختەکە بگەڕێتەوە بۆ دایک و باوک ئەوە شتێکی زۆر باشترە بێ هەم بۆ دایکەکە و هەم بۆ باوکەکەش کە ئیتیفاق لەسەر ئەو وەختە بکەن خۆیان زۆر سپاس زۆر سپاس خاتو پەروا عەلی بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان پەروا عەلی من سەرەتا پێشەوەی کە تێبینیەکانم بن بەڵێ منیش لەگەڵ ئەو تێبینیام کە بەداخەوە پرسە کۆمەڵایەتیەکان ئەوەندە بە هەندوەر ناگیرێت بۆ قسەکردن لەسەری تەنانەت لەلایەن زۆرێک لە ئەندامانی بەڕێزی پەرلەمانەوە کە ئەبینین زۆربەی هۆڵەکە بەجێماوە لە بەرەوەی کە قسە لەسەر بابەتێکە کرێ ڕەنگە ئەوەندە گرنگ نەبێ بەلایەنەوە بەڵام لە پرسە سیاسی و داراییەکانە هەمیشە لەگەڵ ڕێزما ئیتر بە هەر مەبەستێک بێت تەواجودەکە زۆرترە بەڵام بۆ ئەمانە بەداخەو کە هەمومانەگرێتەوە ئەوەی کێک لە تێبینیەکانە کە ئەبینین هۆڵەکە چۆڵە سەبارەت بە تێبینی ترم لەسەر مادەی یەکەم بەگشتی بەداخەوە ئێمە پرۆسەی هاوسەرگیری لەلایەن لە کۆمەلگای ئێمە و زۆرێک لە کۆمەلگاکانی تریش زۆربەی خۆنەویستانەیە بەبێ بوونی بنەمای خۆشەویستی و ڕێز لەبەرەوە هەمیشە لە کاتی جیابوونەوەیە ڕق یەکێکە لە هۆکارەکان ئەو تۆزە خۆشەویستی کە دروستیش بووە ئەوەش دووبارە جارێکی کە ئەگۆڕێتەوە بۆ ڕق و یەکێک لە هۆکارەکانی کە چەکی دەستی ئەو ڕقەیە بریتە لە مناڵەکانی ئەمە هەمیشە لە هەموو پرۆسەکەین لە ڕێگەی مناڵەکانەوە ئەوەی بە هەند وەرەگیرێت ئەوەیە کە ئایا ئەو مناڵە بیبینێ یا نەیبینێ بەس خۆی گرنگیەکە ئەوایە بە چ مەبەستی ئەیبینێ و بۆچی ئەیبینێ ئێمە کار لەسەر زۆرێک لە شتەکانەکەین بەوەی کە زۆر گرنگە گرنگی بە هاوبەشیکردنی پەروەردەی مناڵ بدرێ لە نێوان ژن و پیاوە کارکردنی ئێمە بۆ ئەو مەبەستە زۆر گرنگترە لەوەی کە کامیان ئەیبینن و لە کۆمەلگای ئێمەیە بە پلەی یەکەم بە پێی ئەو ئامارانەش کە هەبوو ئیشارەتی پێدرا زیاتر دایکەکە مناڵەکان وەرەگرێت لەبەرەوە
ئەرکی پەروەردەکردن ئەخرێتە سەر دایک و باوک لەو ئەرکە بەڕاستی یعنی دائەبڕدرێت لەبەرەوە زۆر ئاساییە بۆی کە ڕەنگە هۆکارێک بێ بۆ ئەوەی کە خۆ ئەو ئەرکی پەروەردەکردین لە ئەستۆنیە لەبەرەوە ئاساییە ئەگەر لە هەفتەیەکە 2 سعات ببینێ یا 24 سعات بۆی هیوادارم کار بەسەر ئەوە بکرێت کە هۆشیاریەکە هەبێ بۆی ئەوە دروست نەبێ و مناڵ نەبێت یعنی نەبێتە چەک سەبارەت بە خاڵی بڕگەی دال من لەو باوەڕام کە بۆ نمونە لە 24 کاتژمێر ئەو 12 ساعتە بکرێت بە 24 کاتژمێر کەمتر یعنی زیاتر نەبێت لەگەڵ یا ئارەزوومەندانە بێت و 2 هەفتە جارێک بێ یا هەفتەی جارێکیش بێت ئاساییە کە من خۆم لەگەڵ 2 هەفتە جارێکم بە حکمی ئەوەی کە ڕەنگە زۆر جار گۆڕینی شێوازی پەروەردە لە نێوان خێزانی دایکەکە لەگەڵ خێزانی باوکەکە و بە تایبەت ئەگەر بەداخەوە لە توێژێ بن کە پاشخانە ڕۆشنبیریەکان بە شێوازێک نەبێت کە باوکەکە بکا بە دوژمن یا دایکەکە بکا بە دوژمن و هەمیشە ئەو مناڵە لە ڕقا پەروەردە بێ لەبەرەوە ئەکرێت ئەوە بۆ 24 سعات دانرێ بەڵام ئەکرێت مەرجی تەمەنی تیا تەحدید کرێ لەبەرەوەی مناڵی شیرە خۆرە تۆ ناتوانانی 24 سعات لە لای باوکی داینیت ئەوانەی کە هین بێت ئەوە گرنگی پێ بدرێت بەڵێ مەبەسمەوەیە کە ئەو 24 بەو شێوەیە بێت قسەی لەسەر بکرێت و هیوادارم شوێنێ دیاری بکرێت بەڵێ بۆ ئەو کاتی بینینیان لە هەمان کاتیشە ئەو 24 ساعتە هەوڵی ئەوە بدرێت کە هەم باوکەکە هەم دایکەکە بە تەواوەتی کاتەکە کراوە بێ بۆمانەوەیان زۆر سوپاس باشە سوپاس بەڕێز دکتۆر جوان ئیسماعیل بەڕێز سەرۆکی پەرلەمان دکتۆرە جوان ئیسماعیل نش نفسی ڕێی پەروا خانم هەیە بەڕاستی ئەندامانی پەرلەمان مقصرن لەو جەلسەیە کە وەتاڵ بوقاعەکە دانیشتینە وابزانم کۆمەڵایەتی لایەنی کۆمەڵایەتی زۆر گرنگە لە کۆمەلگار هەمەی کوردستان کو ئەهمیەتی دەدەینە لایەنی سیاسی لایەنی دارایی لایەنی ئابووری لایەنی کۆمەڵایەتیش زۆر گرنگە ئەکبەر میساریش بدەم ئەگەر لە واقعی کوردستانی بڕۆنیە محکەمەی دەبینی چەند کێشە هەیە لەسەر لەما بێن باوک و دایک زەحیەکەش منداڵە ئەوە زۆر گرنگە لایەنی کۆمەڵایەتی باز بکرێ و گرنگی پێ بدەین بەنسبەت فەقەرەی ئەلیف نازانم حاجکاروان و مامۆستا بەڕێزیان تەلارخان من لەگەڵیانم نازان بەڵام لە لیژنەی یاسای دەپرسم مەزموونی ئەو فەقەرەیە وا پێشان دەدا کە داپیر و باپیر نەتوانن مناڵەکان ببینن فەقەرەی دال لەگەل ئەوە ماکو ئەمە مافی ئافرەتی دەپارێزین کە دەڵێن 6 ڕۆژ هەفتە 6 ڕۆژ و 12 سعات لەکن دایکەکەی بی بەڵام لەکنمان زۆرە ئەگە 12 سعات لەکن بابەکەی بی من پیشنیار دەکەم ئەو 12 ساعتە ببیتە 24 سعات کو حسابی لۆ ئافرەتی دەکەن ئەوە حسابیش لۆ باوکەکەی بکەین ڕەیەکیش هەیە دەڵێ گۆڕینی شوێنی منداڵ ڕەنگە حاڵەتی نەفسی تأثير لسر حالتي نفسي من ضالة كيف أمن بعكسه ودرون ما أو موضوعي كبيستوتسار سعد لكن بابي بي معنى حالتي دروني أو من ضالي توازنك دروز دكا هم بابي دبيني هم داتشي دبيني لبروي بيشنيار دكم أو بكريتا بيستوتسار ساعات وابزاني زور جنية لحفتة يجا بيستوتسار ساعات لكن باوكا كيبي زور سباس زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە جوان خاتوو مەدینە ئەیوب ئێستا خاتوو مەدینە سپاس ئەسمەدینە ئەیوب من دەبێت بزانم ئەسڵێ vê yasa ژمارە 1988 ساڵە 1958 بوچی دێتە هەموارکردن چونکو ئەسڵێ vê yasayê gelek baştir û wazihtir behsê lêhatîkirinê ev proje yasa behs lêhatîkirinê gelek kêmosiyetê dayin eker dayka vîza eker babê vî zarokî mer û dayka vî zarokî ev biçîke man deve û dayka zarokî şîb kesekê dîkir
كده چه شروط هناك اف ظلام ویج جنکه ویزارو که خودان کد وی شرط و شروط گل وی چنده هبت دوید اف کسا خودان شیان هبت و چافدیریا زارو که بگتوش لای مادی و جی حالی وی باش بد دو دوید بودادگاه باوری چه بد هیچ زیانه که لای وی کسی و ناگه هتا ویزارو کی دیسان دوید دایکا ویزارو کی مرچ هبن دیسان بو خودان کرنا ویزارو کی دم شی وی کسی دید کتن و اگر ظلام افجن کاشی پیت کتن اف ظلامت عهده که برانبری محکمه چه کتن کود چافدیری آوی زاروکی کتب شیوه کی درست اگر برانبری چندی خلاف کرد برانبری یاسای سزای خواه بدد کوشمه که پارا به تحدید کرن دیسان سبارت برگادا دال بحثی مانگی جاره کت کتن اوه دوید هفته جارك البيجم بلا مانجي دو جاربت اللي اوجد جلجت من دي توافق دايكو بابا سبارت ب افرجا بيتا زيدا كيرن دمو دايكو باب جيك بدبن افزاركا دي مشكله ما بين دايكو بابي دب افزاركا كي دي بدف دايكي و ان كي دي بدف بابي و البيج لاي محكمه و هندا كسبين دست نشان كيرن كو في زاروكي دمو بندف دايكي و یانجیز دوام بدف زاروکی و دیپتر شول یاسای تجربه جگرن سپاس زور سپاس برز کاک فرهاد سنگاوی بەڕێز سەرۆک ئەندامانی پەرلەمان قسەکەم پێشتر برادران بەشێکیان کرد بەڵام من ئەمەوێ ڕوونکردنەوەیکی بچووک بدەم لە کۆمەڵگە داخراوەکان خەڵک خێزان دروست ناکە بۆ خێزان خەڵک خێزان دروست دەکا بۆ جنس لە کۆمەڵگە داخراوەکان دوای مناڵە بێ دوای کێشە دروستە بێ مناڵەکە زەرەکە دایک و باوکەکەش زەمی یەکترەکەن مناڵەکە بەکاردێنن وەکو درعێک شتێکی تر هەیە ئەمەوێ بیڵێم کە ئەو پرۆژەی سۆشیالەی کە کراوە هیوادارم ببێ بە پرۆژەی هەموو فراکسیۆنەکان بۆی سەر بگرێ چونکە لە هەرچی کەیس و لە هەرچی پرۆژە هەیە بەشێک لە پرۆژەی سۆشیالە بینیتەوە کە زەروریەوە حەلەکە لە ناو پرۆژەی سۆشیالایە سوپاس زۆر سپاس بەرە زانەندامانی پەرلەمان پشوویەک وەرەگرین بۆ ماوەی یەک کاتژمێر کاتژمێر 2:30 گەڕێنەوە بۆ هۆڵ بۆ دەستپێکردنەوە بە دانیشتن بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دانیشتنەکەمان بەناوی گەلی کوردستانەوە دەست پێکەینەوە خولەی چوارەمی هەڵبژاردن ساڵی دووەم دانیشتنی ژمارە 11 ڕۆژی دانیشتن 25 2015 کۆبوونەوەی دووەم بەردەوامین لە گفتوگۆکردن لەسەر بڕگەی دووەم لە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمان کە بریتە لە گفتوگۆکردنی پرۆژە یاسای هەموارکردنی یاسای باری کەسی ژمارە 188 ساڵی 1959 بە پێی مادەکانی 72 74 و 75 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراوە. بەڕێز دکتۆر فرسەت سۆفی بەردەوام بین لە گفتوگۆ بە پێو ناوانەی کە لە بەردەستمانایە دکتۆر فرسەت لێرە نییە خاتوڤیان عەباس ئێستا برای سروکی پارلمانی نسبت خالا دال و دست نشان کردن دوازده دمجمهرا
كو تبيتا دونك جروجي اگر وك ياسا هم ياسا دي اب عاطفه سرداريه كان بو ياسا كي كو بابتك جرداي زاروكا وبرجواندي زاروكا تبينم اجم عاطفه بير بكن لسان بياسا رك بخين اسبيشنيارت كم كو الماوي شيرخوري حفتيانا 6 دم جميره بيتم والبشتي شيرخوري ببيتا 24 دم جمير حفتيانا وبي ديار كرنا جهي جبركو بيتن ويدم مثلا دي بجين اگر زاروك لا يدايكي بيتن بابيت بتا بجريان كي ان كافيتيريا كي ان سينما كي يعني بيت تحديد كرنا جهديتني دي سنه اگر جي زاروك جي يعني كانت مهبن قدامي 24 دم جميره حفتي دا قالك اگر بجين دي سان زاروك لا يدايكي بيتن جركا دي بزفريت لا بابا وبشتوانيه البيشني رسام خانت كم ودي سان نسبه خاله جيم بشتوانيه انكو خاله جيم بشتوانيه التلار خانت كم وزور سباس زور سباس برز ماموسا حسن صالح بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پێم وایە لە هەفتەیەکدا 12 کاتژمێر زۆر کەمە ئەگەر نەکرێتە 48 سەعات وەک زۆرێک لە وڵاتانی ئەوروپا 24 کاتژمێر زۆر باشە چونکە چ دایک وە چ باوک مافی ئەوان هەیە ئەوەندە کاتەیان لەگەڵ بەشێک لە جەرگی خوان با بڵێن پێ بدرێت کە بە هەر قەدرێک بوو بێت لە یەکتر جیا بوونەتەوە لە چوارچێوەی ماڵێک و یان خێزانێکدا هەرچەندە ڕەنگە مبەڕیری بەڕێزان لە لیژنەی یاسایی ئەوە بێت کە 24 ساعت لەوانەیە کاریگەری هەردوو لای لەسەر بێت چ ماڵە باوکی یان ماڵە دایکی ینی دوو بۆچوونی گیان دوو کاریگەری دوو ژیانی جیا بێ بەڵام هێشتا بای ئەوە نابێ ینی بۆ ئەوەی بارودۆخە لای دایکی 24 ساعت بمێنێتەوە یان لای باوکی بمێنێتەوە من پێم وە ئەمەیان زاڵترە و مرۆڤایەتیترە لەوەی کە ئەم مبەڕیرە لەبەرچاو بگیرێ بۆیە من پێم وایە 24 کاتژمێر زۆر کەمە و تینوێتی نە منداڵەکەەوە نە دایک نە باوک ناشکێنێ کە لای دەمێنێتەوە کەمە بۆ خۆی ڕەنگە ئەمەشیان جارێکی کێشەی شکە دروست بکات لە بینی منداڵەکە و هەر کاسێک لەو خێزانیان لە بینی منداڵەکە و باوکی یان منداڵەکە و دایکییان ئەمانە زۆر سپاس زۆر سپاس بەڕێز دکتۆر شێرکۆ حەمە ئەمین بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵای من لە ڕاستی پێشتر لە راپۆرتەکەی ئەو بەڕێزانە لە لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و خێزان شتێک نووسرا بوو ئەوەی تا قۆناغی شیرەخۆرەی 8 ساعات دواتر لە دوای قۆناغی شیرەخۆرەیەوە 24 کاتژمێر من بۆ خۆم حەزەکەم هەر وەڵامێکی وەرگرم لەسەرەوەی ئەو سەعاتانە لەسەر چ بنەمایە دیاری کراوە و بە دیوەگشتیەکەیە من پشگیری لەو 24 کاتژمێرەکەم ئەنی واتوانم بڵێم پشگیری لەو ڕایشەکەم ئەوەی کە لە راپۆرتەکەی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و خێزانە هاتبوو کە هەم بۆ قۆناغی شیرەخۆرەی دیاری کردووە هەم بۆ قۆناغی دوای شیرەخۆرەی دیاری کردووە کە 24 کاتژمێرە و بەگشتی ئەو قسانی کاک حاجی کاروان و تەلارخان و پەرواخان و هەموو ئەو بەڕێزانەی تر کە پشگیریان لە 24 کاتژمێر کرد من پشگیری لەواکەم و لەگەڵ شوێنەکەش کە باس کرا سوپاسانت زۆر سپاس بەڕێز کاک عەباس غەزالی بەڕێز سەرۆکی پارلمان لە خاڵی ئەلف هاوڕام لەگە حاجی کاروان دەبێت مراعاتی دیتنی داپیر و باپیریش وەکو باوک و دایک بکرێت چونکە بەشێکن لە عاتیفە و سۆزی منداڵ بەنسبەت خاڵیدا لە عیلمی نەفسی منداڵاندا منداڵ هەر قۆناغێک تەرسیمێکی هەیە 12 سعات یا ڕۆژە یا شەوە کەواتە ڕۆژ و شەو ناتوانێ وەکو یەک بێ هەر بۆیە پێویست دەکات ڕۆژ و شەو منداڵ لە لای ئەو دایکە یا ئەو باوکە بێ بۆ ئەوەی سۆز و عەتفەکەی بۆ لای خۆی ڕاکێشێتن لەبەرەوەیە من پیشنیار دەکەم کە 24 سعات بێتن لە شەو و ڕۆژێکیشدا بێ بەڵام لە هەمان کاتیشدا دەبێ ئێمە ئەوەمان لەبیر نەچێ ئێمە لە کۆمەلگایەک داینە کە کۆمەلگای کوردەواریە عرف و عاداتی کۆمەڵایەتی ئێمە زاڵە ئێمە ژنهێنان و مارەکردنی زیواج بە قراردادێکدا دەزانین بەڵام لێک جودابوونەوە بە قراردادێک نازانین و بە عوقدێک و کینەیەکدا دەنین لە کاتی هێنان و بردننی ئەو منداڵە بۆ گواستنەوە و دیتنی دەبێت ڕەچاوی ئەوەش بکرێت کە کێشەی کۆمەڵایەتی کوشتن و لێدان سەر هەڵ نەداتەوە
لەگەڵ ڕێزماندا. خاتوو ئاواز جەنگی بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیدا من پشتیوانی خاتوو تەلار دەکەم لە بڕگەیدال کە دیاریکردنی کاتەکە بۆ 12 سەعات من پێشتر ینی پێم وابوو 24 سەعات لە بەرژەوەندی مناڵدایە بەڵام لە کاتی ڕوونکردنەوەی بابەتەکە دەرکەوت فعلەن زۆر جارکە مناڵ بە بەردەوامی لە کاتی پشووەکان لە کاتی ڕۆژانی هەینی کە تەرەفێک لە تەرەفەکانیان باوکە یان دایکە دەیبینێ ڕەنگە ئەو کاتانە کاتی خۆشیەکە بێ و ئەو کاتێک کە قوتابخانەی هەیە کە ئەرچی لەسرە لە لای دایکەیان باوکە بە کاتە ناخۆشەکانی دابنێ بۆیە قەناعەتم کرد کە 12 کاتژێر لە هەفتەکەدا زۆر گونجاوە. لە بڕگەی لە دەربارەی سەفەرکردنی دایانکراو بۆ دەرەوەی وڵات من پێم باشە زیاتر بەڕوونی باز لەوە بکرێ کە کاتێک ئەو مناڵە سەر دەکا لەگەڵ دایانکراودا ئایا زەمانەتەکان ئەو زەمانەتەی لیان وەردەگیرێ بۆ گەڕانەوەی مناڵەکە چییە ئەو زەمانەتە ئایا ڕەهەنکردنی مڵک و ماڵە دانانی بڕەپارەیەکی باشە لەلایەن ئەوانەوە کە زەمانی ئەوەیە کە مناڵەکە دەگەڕێنەوە بۆ وڵات. خاڵێکی تر پشتیوانی دکتۆرە جوان دەکەم کە بەلامەوە زۆر زۆر گرینگە کە ئەو شوێنەی مناڵەکە ینی بینینەکەی تێدا ئەنجام دەدرێ دەبێت زۆر زۆر گونجاو بێت چونکە دەزانین کە منداڵ دەبێ هەست بە دڵنیایی بکە لەو شوێنەی کە دایکە یان باوکە تێیدا دەبینێ و ئەو گۆڕانکاریانەی کە ڕۆژانە بەسەر ژیانی دادێ ڕەنگە کاریگەری لەسەر دەرونی مناڵەکە بکات. بۆیە من پێم باشە هەموو ئەو بەڕێزانەی کە لەسەر ئەو مادەیە قسە دەکەن لەسەر هەموارکردنی ئەو بڕگەیەی ئەم یاسایە بیرمان نەچێتەوە. ئێمە لێرە لە بەرژەوەندی منداڵ بە دەرەجەی یەک کار دەکەین. منداڵ واتە نەوەی دواڕۆژی ئەو کۆمەلگایە لەبەر ئەوە دەبێ بەرژەوەندی ئەوان ڕەچاو بکەین و بەداخەوە ئەو گۆڕانکاریانەی لە ناو کۆمەلگای ئێمەدا کە هاتووەکو هەموو کۆمەلگایەکانی تر ینی وای کردووە کە شیرازەی ئەنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان چۆن دەڵێت تا ڕادەیەک لاواز بووە لێکترازانی خێزان زۆر بووە. بۆیە هیوادارم هەموو ئەو بەڕێزانەی کە قسە دەکەن پێش ڕەچاوکردنی بەرژەوەندی هەر کەسێک بەرژەوەندی منداڵەکە ڕەچاوکردن. زۆر سپاستان دەکەم. زۆر سپاس بەڕێز مامۆستا غەریب موستەفا. بەناوی خوای بەخشندەی میهرەبان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشەوەی ڕای خۆم لەسەر یەک دوو فەقەرەی بابەتەکە دەرببڕم ئەمێ ئەوە بڵێم بە دوو ڕستە ئەم بابەتەکە بابەتی مناڵە کە زۆر جارە بێ بەژێر پێی دایک و باوکە گەورەکەی خۆیەوە و ئیشێلن و دڵە ناسکەکەی بە ئاژاوی ئەوان ئەژاکێ. ئەمە یەکێکە لە ئەنجامە نەرێنیەکانی تەلاق کە بەداخەوە ڕێژەکەی زیادی کردووە و ئامێرەکانی پەیوەندی و میدیا بەداخەوە ڕۆڵی خراپیان تیابینیوە لەو پشێوەیە. من پشتیوانی ڕای تەلارخان و کەژەڵخان و دکتۆرە جوانەکەم کە ماوەی دیتن هەفتانە نەبێ و 12 کاژێریش نەبێت 15 ڕۆژارێ بێ و 24 کاژێر بێت. لەبەر ئەم هۆیانە یەکەم تا ئەو مناڵە بتوانێت شەو بمێنێتەوە لای لایەنەکەی تر کە وەکو باڵندەیەکی هێلانە شێوا و لە هێلانە لێک تێکدراوەکەیدا ستار بگرێ و بتوانێت چاوەکانی لەو ماڵە بنێتە خەو چونکە ئەگەر نەتوانێت شەو بمێنێتەوە لەوێ ناتوانێت لەوێ ئیسراحەتی پێویست بکات. جگە لەوە کە بوو بە 24 کاژێر مافی نەنک و باپیریش لەوێ ڕەچاوەکرێت. خاڵی سێهەمیش لەو هۆکارانە هەفتانە ئەو باوکەیە ئەو دایکە بە ئاسانی ناتوانن ئەم مناڵە ئاڵ و گوێز بکەن ئەم بیداتە دەستی ئەو بچێوەری بگرێتەوە. بەڵام کە بوو بە 2 هەفتە جارێک ڕەنگە ئاسانتر بێ بۆ ئەوانە و 24 کاژێرەکە باشترە. تێبینێکیشم هەیە گەر بفەرمونون ئەو لیژنەی کە ئەو راپۆرتی داڕشتووە مادەم راپۆرتەکە بە زمانی کوردی داڕێژاوە خۆزگە خاڵبندیەکەش هەر بە پیتەکانی کوردی بووایە. سپاسانەکەم. دەستخۆش سپاس. خاتوو منیرە عوسمان.
لە کۆتاییش کورسەرم هات بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەندامانی پەرلەمان دیارە ئەمەیەکێکە لەو یاسایانێک کە لەلای من یەکێکە لە یاسا زۆر گرینگەکان چکە پەیوەندی ڕاستەوخۆی بە مناڵەوە هەیە و مناڵیش نەوەی دوا ڕۆژی ئەمیلەتی ئێمن من لەسەر مادەی یەکەم لە بڕگەی ئەلف پشتگیری کاک حاجی کاروانەکەم کە پێویستە نەنک و باپیریشی ببینێ ئەو منداڵە ڕێگەی پێ بدرێ لەبەر ئەو هۆیەی کە لە یاساکەدا کە ئێستا نووسراوەڵە لە کاتی نەمانی ئەوانیش یعنی کاتی نەمانی دایک و باوکەکەدا نەنک و باپیر بۆیان هەیە مناڵەکە ببینن بەڵام پرسیارەکە ئەوەیە کاتێک مناڵێک نەنک و باپیری ناناسێ و نایان بینێ ئایا چۆن دوای نەمانی دایکیان باوکێ و نەنک و باپیرە ئەناسێ و حەنانی هەیە بۆیان ئەمە خاڵێکیان خاڵێکی تریان بڕگەی دال کە مەسەم هەیە لە سەری و ئەمەوێ سەرنجی سەرجەم پەرلەمانتاران بەوە ڕاکێشمەوەیە کە هەموو بەشێکی زۆرمان لەم هۆڵەیە دایک و باوکین ینی کێمان هەیە دان بەوە دانەنین کە لە دووری مناڵەکانمان بیریانەکەن کێمان هەیە خۆمان بگرین 2 هەفتە مناڵەکانمان نەبینین تەنانەت ئەگەر لە سەفەرێکی شابین نەوەکو ئەوەی کە بە قەتعی بۆمان بڕابێتەوە کە بە بەردەوامی مناڵەکەمان نابینون و جیابوونەوە ڕوویداوە هەر لەبەر ئەم هۆکارەشە من بڕوای تەواوم هەیە ومێدم وایە ئەگەر ئێمە فعلەن هۆیەکانی دەرچواندنی ئەم یاسایە بۆ ئەوە بێت کە یەکسانی بپارێزین لە پەروەردەکردنی منداڵدا لە نێوان دایک و باوکەکەدا ئەوە یەکسانی کاتێک دەپارێزی کە ئەبێ ئەو منداڵە ماوەی 24 سعات لە هەفتەیەکدا بمێنێتەوە ئەگەر لای دایکەکە بێت بچێتە لای باوکەکە 24 سعات وە بە پێچەوانشەوە بۆ باوکەکەش ڕاستە لەبەرەوە من داوا ئەەکەم 24 سعات لە هەفتەیەکە ببێتە قەتعی تکاتان لێکەم ئەگەر پەروەردەی خێزانمانەوە لە وڵاتە ئەگەر سۆز و حەنانی دایک و باوکمانی بۆ مناڵەکانمان ئەبێ 24 سعات یعنی کەمتر نەیبینێ چونکە ئەگەر ماف بدەین بە مناڵێک کەوت بێتە لای دایکی ئەگەر ماف بدەین بە دایکێک لە هەفتەیەکە 6 ڕۆژ ببینێ ئەبێ ماف بدەین بە باوکێکیش لە هەفتەیەکە 24 کاتژمێر ببینێ و بە پێچەوانەکەشەوە ڕاستە ئەگەر باوکێک مافی هەبێت 6 ڕۆژ مناڵەکەی ببینێ ئەوە مافی دایکێکیشە 24 کاتژمێر مناڵەکەی ببینێ بۆیە ئەگەر ئێمە ئەمانەوە یاسایەک دەکەین و عەدالەتی تیادا فەراهەم بکەین پێویستە ئەمە وابێ و ئەشمەوێ سەرنجی ئەندامانی پەرلەمان بۆ ڕابکێشم لە ماوەی 12 ساڵ کارکردنم لەم بوارەدا دەتوانم پێتان بڵێم یاساکەی پێشوو کەم و کورتی تێدا بوو و یەکێک لەو گرفتانەی کە ڕۆژانە لە ئەسنای کارکردنی ئێمەدا ڕوبەڕوومان بۆ توانێ کاتی بینینی مناڵ بووە ئەو ماوە کورتە بووە کە بە بەردەوامی دایک و باوکە کێشیان هەبووە بۆی ئومێدم وای ئەمڕۆ لەم پەرلەمانی کوردستان یاسایەک دەرکەین کە لە بەرژەوەندی منداڵ بێت پێش دایک و باوکەکە و دواتریش ئەتوانین عەدالەت لە نێوان دایک و باوکە بپارێزین سوپاستانەکەم سپاس بەڕێز کاکشوان شێخ ئەحمەد بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کرایە منیش پژی لە بەڕێز حاجی کاروان دەکەم لە خاڵی ئەلف مادەی دێم لەبەرەوەی لە کۆمەلگای ئێمەدا بەڕاستی زۆر جار هەیە باپیرە و داپیرە منداڵنەوەکانیان لە کوڕەکانی خۆ یان لە کچەکانی خۆیان خۆشتر دەوێت بۆیە منیش پژیری ئەوەی دەکەم کەەوە حەلەک بۆ ئەوەشدا بندرێ واوی تریشیان بە هەمان شێوە پژیری لە قسەکانی منیرەخان دەکەم کە 24 سەعاتەکە بێتن و هەفتانەش بێتن و زۆر سپاس سپاس خاتون مریەم سەمەد بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان من سەرتا دەمەوێت گلەیەک لە دەستی سەرۆکایەتی بکەم لە بەڕێزان لەبەرەوەی ئەو پرۆژەیە دەبووە ئاراستەی لیژنەی داکۆکیکردن لە مافەکانی ئافرەتا کرابایە چکەوە پەیوەندێکی زۆری بە لیژنەکەی ئێمەوە هەیە بە تایبەتی چکێمە دیان معانات و کێشە ڕوبەڕووی لیژنەکەی ئێمە دەبێتەوە کە تایبەتە بەو کەیسەوە دیارە من لە مادەی یەک لە بڕگەی جیم پشگیری لە ڕاکەی خات و تەلار دەکەم و هەروەها لە بڕگەی دال من پێم وایە لە 12 سعات کەمتر نەبێ لە 24 سعاتیش زیاتر نەبێ ئەگەر بکرێت لە بینی ئەو هەفتەیدا 2 جار دایکەکەیان باوکەکە بیبینێ ئەگەر بکرێت دابەش بکرێ ئەو سعاتە و بۆ ئەوەی زیاتر ئەو منداڵە هۆگریا و بەستەی دایکەکە یان باوکەکە نەبێت بە بڕای من ئەگەر بکرێت هەفتەکەی 2 جار بێت جا ئەو 12 سعاتە دابەش بکرێ بەسەر 2 جارەکە یاخود لە 24 سعاتدا دابەش بکرێ بەسەر ئەو هەفتەیەدا و پێشنیار دەکەم بڕگەیەک کە زیاد بکرێت کە عقوبەیەک هەبێ بۆ هەر لایەنێک کە دەبێتە هۆی ئازاردانی منداڵەکە چکە ئێمە
زۆر بەمانە حاڵەت هەمان بینیوە ڕوبەڕوومان بۆتەوە زۆر جار ئەو منداڵە لەلایەن دایکەوە خۆ لە لای باوکەوە لەوانەیە ئازار درێ کاریگەریەکی یەکجار زۆر دەرونی لەلا دروست دەبێت بۆیە من داوا لە لیژنە یاسایی دەکەم ئەگەر بکرێت بڕگەیەک زیاد بکەن عقوبەیەک هەبێت بۆ ئەو لایەنە جا دایک بێ یاخود باوک ببێتە هۆی ئازاردانی ئەو منداڵە و سپاس. زۆر سپاس خاتوو ئامینە زکری. برای سروک پارلمانی بارزان دائما بحث مفید کن پتیویا او دادپروری جواکی ام برچافر بگیرین نه ام جن تنب جاوی جنی سحکن بابتی و نه جی ظلام جاوی ظلامی بتنه سحکن وی بابتی بلکو پرسکا یا انسانیه یا گریدای بدای کو بابو زاروکی با کو پتیویا یا گریدای بابت ممارسه کردن دایکاتی و باباتیه و مادام یا گریدای ممارسه کردن هنده و پتیویا برفرهتر وی بابتی برچافر بگیریم و هر واسه می بحثن دید که حضاری کردن و یاسای و مدنی کردن و یاسای و گنجاندن گل سردم نوکه اجبر هنده از پیشنیاد کم که ماده بهت زده کردن هم آلیه کلتوری و جواکی مجتمع برچافر بگیرینش آلیه که و جواکی که یه عشایری ماهی احتمال لهنده مالبات هبن ریگریه بکن اگر تو بجی ساعته که دست نشان بکن یا ساعت حل بگیری ماوه که کردگیری بجی دایک یا بابی ببینی و دبیجی تو مجتمع مدا خزان یک پیدا بون دایکو باب ریکفتن دیگن نکو 24 ساعتا بلکو 2 روزا بلکو 3 روزا بلکو هفتیه که مادام ریکفتن ما بین دایکو بابات تکرن بچی دوی ریگری مالبات بکی اجبر هنده از خواست که ماده بهت زده کرن بجینه پاش تمنی 3 سال دیتینی هفتانه نابی ل 24 کادجمیر کمتر بید و دکرت برای کوتن کاتی دیتن زیادتر بکرد پاش کوتای هاتنی بینینکه دبی دایان کرا بدات و دستی دایان به پیچوانه تا مانگک مافی بینینیان نابه درباره برگا الف پیشتوانیا برس حاجی کاروان و برس عباس غزالی کم و هر واسانه برگا جیم جی پیشتوانیا تالار خان و ویان خانت کم طب بله بله برسكاك محمود حاج عمر بله برای سروکی پرلمان قسەی لەسەر برگەی جیم و برگەی دانا بێگومان برگەی جیم باز لە بینینەکە بینین بێگومان دوو جۆرێکیان سەردانە واتە بماوەیەکی کورتی نیو ساعتی وەکەوەی کە لە کۆمەڵگە پێشکەوتەکان هەیە ئەوی تریشی مانەوەیە بۆ ماوەیەک جا 12 ساعتە یا 24 ساعتە یا چەندێکە کە لەلایەن دایان ئەمێنێتەوە لە کۆمەڵگا پێشکەوتەکانە بەتایبەت بە من شارەزایەکم لە وڵاتی سویدەیە بە 3 مەرحەلە دابەش کراوە منداڵ لە شیرەخۆرە تا تەمەنی 4 ساڵان لە شوێنێک لە خەستەخانەی مناڵانە شوێنێک دیاری کراوە پێڵێن بارن مشکە ئەو مناڵی تیامێنێتەوە دایک یا باوک دەتوانێت بۆ ماوەیەکی کەم ئەو مناڵی وێ ببینێ مەرحەلەی دووەم لە 4 ساڵان بۆ 6 ساڵان شوێنێکی پێڵێن داگی زواتە ڕەوزە باوک یا دایک ئەتوانێت بچێت لەوێ مناڵەکەی ببینێ مەرحەلەی سێمی لە کە بیئەی مەدرسیە لە 6 ساڵان بۆ 18 ساڵان کە سونی ڕژدا لێرە بینینەکە ئەو ماوەکە مەمانەوەش لە هەفتەیەکە شەمە و یەکشەمان باوک دەتوانێت بیبینێ کە 2 شەو و 2 ڕۆژەکە سعات نازان بۆ لە مینا سعات دیاری بکرێت 2 شەو و 2 ڕۆژ لە هەفتەیەکە حەق خوێتی باوک یا دایک ئەو مناڵە بینە زیاتر لێرە ئەرکی بینین ئەکەوێتە ئەرکی مانەوە مناڵ ئەکەوێتە ئەستۆی دایک تاوەکو ئێستا چلای ئێمە چلای دەرۆژ بەڵام لە وڵاتی ئێمە یاسا بەپێ واقعدانێت لە وڵاتی ئێمە تا ڕادێک جیاوازی هەیە لەگەڵ وڵاتانی تر ئەمە وەکو برگەی جیم برگەی دالیش کە مانەوەکەیە وەکو باسم کرد ئەو 12 ساعتە کەمە ئەگەر بکرێت لە هەفتەیەکە 2 ڕۆژ باشترە وە تاسوخشکاندنی باوک یا دایک لە مناڵەکە بە تایبەت باوک بەڵام خاڵێکی تر کە ئەمەوێ باسی ئەویش ئەوەیە مادەی چواریا بەم شێوەیە هەموار بکرێت و یا بەم شێوەیە دابڕێژروە ئەمێ بۆ زیاد بکرێت منداڵ تاکو و گەورەبوونی یاخود سونی ڕشت یا فامکردنی زۆرینەی کات لای دایک دەمێنێتەوە پاشان بەخۆی سەرپشک ئەکرێ کامیان هەڵبژێردرێت بە پلەی یەکەم لە ڕووی هاوکاری مادیەوە باوک خەرجی لە ئەستۆ دەگرێ لە کاتێکدا کە سەرچاوی ژیانی نەبێت وەکو نەفەقا بۆ خۆتان نزان لە ئەوروپا مناڵ یارمەتی خۆی هەیە هەر لە دایکە بێ هاوکاری بەڵام لە وڵاتی ئێمە مەغدورە ئەوەی ناکرێت بۆیە مافی پارێزراو نییە ئەگەر بکرێ ئەو سیستەمی سۆشیالەی کە کاکفەرات ئیشارەتی پێکرد لە وڵاتی ئێمە جێبەجێ بکە پێما بێت جێگەی مافی مناڵ و مافی ژنیشی تیا دەستەبەرەکرێت
زۆر سپاس. زۆر سپاس بەڕێز کاک عومەر عنایەت. بەڕێز دەستەی سەرۆکایەتی بەڕێز ئەندامانی پەرلەمان لەسەر بڕگەی با وشەی دایان هاتووە. دایان لە کوردەواری خۆمانە بە دایک و باوک ناوترێت، دایان بەو ژنە ئەوترێ کە مناڵ بەخێوەکە بۆ دایک یا دایکی مردووە. لەکەواتە وشەی دایان لێرا وشەیەکی هەڵەیە. من تکاکەم ئەو پێداچنەوە بکەن بۆ وشەیە چاکەن. دەربارەی قسەکانی بەڕێز منیرەخان من پشتگیری تەواوی قسەکانی منیرەخان و بەڕێز کاک محمود حاجی عومەرەکەم و زۆر سپاس. سپاس خاتو شکری ئیسماعیل. بەڕێز سەرۆکی پەرلەمان شکوری ئیسماعیل لە سەرەتا گلەیەکم هەیە لە ڕاستیدا ئێمە فراکسیۆنی کۆمەڵ هەموو جارێ دەکەوینە دوای، یعنی نازانم چ شێوازێک پیادە دەکرێت. تەمەنا دەکەم جارێک ئەندامێکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بکات بایە پێشەوە. وەڵا سکرتێری پەرلەمانەڵێ بە پێی نظامی سانتلیگۆ ئێوە کەونە دوا. وڵا ئەگەر سکرتێر ئەمەی بکرد با دوو جار گلەیمان لێ دەکرد، بەڵام بەڕێستان وابزانام ناوەکان هەڵدەبژێرن. نانا ئەوە ناوەکان وانووسراوە بە پێی فراکسیۆنەکان هەڵێبژێرین دانات، جیاوازی ناکەین. والله هاتو شکریە جیاوازی ناکەین. بەس نەجیبەخانم بیر چووە داوای لێبوردنی لێ یەکەم، ئەوە هێشتا تەشیرم کردووە داوای لێبوردنی لێ یەکەم. نەجیبەخان تۆم بیر چووە. بەڵێ فەرموو. بەڵێ وەڵام من چەند خاڵێکم هەیە لە یاسا بنچینەکەدا لە بڕگەی 5 منداڵی بەخێو کراو ئەگەر تەمەنی گەیشتە 15 ساڵ ئەو مافی هەلبژاردن یەکێک لە دایک و باوکی هەیە. ئەم مافە لە هەموار کراوەکەدا لە منداڵ سندراوەتەوە. دیارە ئەمە مافێکە و زۆر پێویستە ڕەچاوی کەسایەتی منداڵی تیادا بکرێتن. سەبارەت بە پاڵپشتی ڤیانخان دەکەم، منیش پێم باشە بەڕاستی ئەم خاڵە بکرێ بە دوو بەش. منداڵی شیرەخۆر لەگەر ئەویت کە جیا بکرێتەوە، چونکە منداڵی شیرەخۆر بەڕاستی 6 کاتژمێر ئەگەر زۆر نەبی کەم نییە، بەڵام منداڵی تر من پێم باشە وای لێ بکرێت لە 24 کاتژمێر کەمتر نەبێ. لەم خاڵەدا پاڵپشتی تاوی منیرەخان دەکەم. من بە نمونە دەجێڕمەوە ڕۆژێک برایەک تەلەفۆنی کرد تکای کرد کە ئەم یاسایە هەموار بکرێتەوە، وتی من تووشی بارێکی دەرونی زۆر خراپ بوومە، بەڕاستی بیر لە خۆ کوشتنەوە دەکەم. یەک تەقە منداڵم هەیە ئەویش کە جیا بوومەتەوە لە خێزانەکەم لای خۆی دانا، زۆر ماوەی بینینەکەمان زۆر کەمە و زۆر دوور و درێژە. بۆیە من مەحروم بوومە لە منداڵەکەم، بیر لە خۆ کوشتنەوە دەکەم. من زۆر دڵم دا و بەڵێنم پێدا کە شتێکی وا بکەین کە چارەسەری کێشە ئەویش بکە. هەروەها پاڵپشتی کاک حاجی کاروان دەکەم سەبارەت بە داپیرە و باپیرە، بەڕاستی مافی ئەوان لە بینین هەبێ زۆر پێویستە و سپاس. زۆر سپاس خاتو نەجیبە لەطیف. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی قسەکان کراوە. من تەنها لە بڕگەی جیم پشگیری لەو بەڕێزانە ئەکەم کە وەک لە راپۆرتی هاوبەشە باسی بینینی مناڵی بەستۆتۆ بە بڕیاری دادگاوە، بەڵام ئەگەر شوێنێکی تایبەت هەبێت بۆ ئەو بینینە، ینی پێشنیارەکەم کە بەشێکی تایبەت بکرێتەوە لە سەرجەم شار و یا بڵێ پارێزگاکانە بۆ بینینی مناڵ لەو شوێنە بێت، نەک لە بارگای ڕێکخراوی یا شوێنێکی تر بێت کە تایبەت نەبێ بۆ بینینە. و هەروەها لە مەسلەی لە دوای جیابوونەوە وەک لە بەپێی یاسا بەخێوکردنی مناڵ بۆ یەکێک لە دایک و باوک تەسبیتە بێ و بینینیش بۆ بەرامبەرەکەی. بەڵام ئەگەر لەم حاڵەتا پرۆسەی پەروەردەی ئەو مناڵە ڕەچاو بکرێ شتێکی باشە بێت، چونکە ینی کارێک بکرێت کە بە پێی ڕەزامەندی هەردوو لابێ ئەو پەروەردەیەت ینی بە جۆرێک بینینەکە ڕێک بخرێت کە تەسیری لەسەر پەروەردەی مناڵەکە نەبێ، چونکە پەروەردەکردنەکەش ڕاستێمە لە ڕووی عاتفیەوە حەقە دەین بە دایک و باوکە بینینی مناڵ زەرورە بۆ ئەوان، بەڵام ئەبێ گرنگی بەلایانی پەروەردەیەکە زیاتر بدەین و بە جۆرێک جێگەی بکرێتەوە لە یاساکە کە کاریگەری خراپی لەسەر پەروەردەی مناڵەکە نەبێ ئەو بینی. و خاڵێکتری پشگیری لە قسەکانی منیرەخانەکەم کە ئەو ڕێژیانی بڵێن ئەو ژمارەیە
بەو شێوەیە کە 12 سعات بێ بەڕاستی کەمە ئەگەر بکرێتە 24 سعات ئەمە ضرورە بۆ بینی مناڵ و لە هەفتانەش بێت و سوپاس. بەڕێز کاکومەت حەماعەلی. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان، من بە کورتی سێ سەرنجم هەبوو. ئەگەر لە حاڵەتێکە مناڵەکە نەیویست یەکێک لەو دوانە ببینێ، چونکە لە ژیانی کۆمەڵایەتی ئێمە ڕەنگە هەمومان نمونەی لەو شێوەیەمان لاوێ، بۆیە نابێ ئەم یاسایە ببێتە هۆی هێنانە ئارای پاساوێک بۆ دروستکردنی کێشە یان زۆرکاری لە ئەنجامدانی ئەم بینینە، چونکە من بە بڕوای من ئەمە دەبێتە سەرچاوێک بۆ دروستبوونی کێشەی کۆمەڵایەتی و بە تایبەتی لەم حاڵەتەدا ئەوەی کە قوربانیە مناڵەکەیە. دەبێت شمدیاری بکرێ، ئەمە زۆر گرنگە. پشتیوانی لەو ڕایانەیەکەم کە باسی شوێنیان کرد، سنتەرێکی ئەمە حکوومەتی لە پشتەوە بێواتە سنتەرێکی حکومی بێ بۆ بینین و لە پاڵیا بۆ گەرنتیکردنی جێڕانەوەی ئەو مناڵە بۆ یەکێک لەو دوانە و بە تایبەتی جەخت لە جێڕانەوەی مناڵ دەکەم بۆ دایک، چونکە لادانەکان پێشێلکاریەکان بەداخەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زیاتر لە لای پیاوەوە ئەنجام دەدرێت، بۆیە پێویستە زیاتر گەرنتی ئەوە بکرێت، چونکە ڕەنگە فراندن ڕەنگە نەجێڕانەوە کۆمەڵێک ڕووداوی تریش بێتە ئاراوەکە ئەمانە هەموو کێشەن پێویستە لە بەرچاو بگرێت. پێویستە بەپێی کۆمەلگای خۆمان و واقعی جیابوونەوە تەماشایان بابەتە بکەین. ئەوەی ناوی جیابوونەوەیە لە لای ئێمە دابڕانی تەواوەتیە لە ئەساسا جەنگ، بەڵام جیابوونەوە لە دەرەوە دابڕان نییە، تەنها بڕیارێکە بۆ پێکەوە نەژیان و هیچی تر. بۆیە ئەو بینینە ئەبێ ئەو ڕێو شوێن و کاتە دیاری کراوە توندەی هەبێ کە ئەو کێشانە دروست نەبێ و بە تایبەتی ژیانی مناڵ وەخی مناڵ لە بەرچاو بگیرێ. ئەمە زۆر گرنگە و لە کۆمەلگەی ئێمە شادەیان دیاردەی لەو شێوەیان. تاوبووی سوپاس. ئێستا تەنها ئەندامانی لیژنە پەیوەندیدارەکان ماوەن لەگەڵەوەیش کە قسەی خۆتانەکەن کە ئەگەر سەرنجێکتان هەیە لەسەر قسەی ئەندامانی پەرلەمان باسیکەن. بەڵێ وەکو ئەندامێکی ئاسایی ئەتوان قسە بکەن و ئەگەر وەڵامیشتان هەیە بۆ ئەندامانی پەرلەمان ئەتوان باسیکەن. نەیان نەبوو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڵام ببوورە بەڕێز دکتۆر سیراج دوو کەسی تر یانوێ قسە بکەن، خاتوو نەجات و کاک نازم. فەرموون ناوتان نەنووسراوە. بەڵام بەڕێز سەرۆکی پەرلەمان نزۆم دەستی خۆ بدەن تیبی بجاگەر نەنویسی بیتن بێگومان و ئۆرمۆژ هەمۆرکێ ناوەی یاسای بۆ هەندێ هەم زارۆک بیان و حەنان نادایک و بابا بێ بەهێنە بیدوا پێچەوانە هەم دایک بابژیت حەنان و بیانە زارۆکە بێ بەهێنە بژبەر هەندێک تێبینیە مەسەر بەرگا جیم و دال یا جیم کاتی شوێنی دیتنی منداڵ لە ماوەی شیرخۆریدا بە پێرە کەوتنی هەردوولا بیت و دەمەکەدا ئەگەر هەردوولا ڕێک نەکەوتن و دەمە بەبێ بڕیاری دادگا بیت و بەبێ بەرژەوەندی منداڵ بیت و بەرگا دوو دال جی پشتوانی و رأیوان همه برای ذاتیم امین کو پیشنهاد کرده هفتانه 24 کات جمعه کمتر نبید تو زور سپاس. باشه سپاس. برای کاغ نازم کبیر. برای سروکی پارلمان پشگیری ل قسکانی حاجی کاروان دکم بنسبر برگی الیف و کاغ عباس که براسی من دالای با پیرو دا پیرس زور خوشویست اگر او ما فهم پیفکر. لا برگی دالش پشگیری لو برزانه دکم که ماوی دیت نکل هفته یک دال 24 ساعت کمتر نبکرد و خاله کی تریش اگر بگرد جگای بکرد توا آرزومندانه لنوان دای کوباو دا هبتن اما جگای بکرد توا لیره دا لا خاله کی تریش پشگیری لا قسکی برس عمر عناد دکم بنسبت داین من نظام داین لیره بخیو کردیتن یعنی آیا اگر دای کوباو بکرد توا الی لیره بخیو کردید اگر اوشش پیدا چونوی با بکرد تو زور سپاس. زور سپاس. خاتو گەشە دارە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی پەرلەمان دیارە زۆر پرسیار کرا سەبارەت بە هەموارکردنەوەی ئەم یاسایە کە پێشتر پرۆژەکەمان پێشکەش کردەوە بەڕاستی ئەمە وەکو لیژنەی کۆمەڵایەتی و مناڵ و خێزان زۆر بە گرنگ مازانیەوە بێ لە مافی دایک و باوک لەم مەسەلەیە زیاتر لە ڕوانگەی مافی مناڵەوە بەڕاستی ئەمە سەیری ئەم مەوزوعەمان کردووە بە گرنگ مازانیوە وواقعی ئێستەی کۆمەڵگەی ئێمە لای ئەو مناڵانە کە ئێستا چۆن ئەیان بینن و قەراری مەحاکم کە هەفتانە 2 سەعات
2 ساعات لە هەفتەیەکە لە ڕێکخراوێک لە قاعەیەکە 30 کەس کۆبۆتەوە 30 دایک و باوک و مناڵ کۆبۆتەوە کە نە شوێن و کەش و هەوای خێزانی تیا دروستە بێ نە ئەتوانێت سۆزی دایک و باوکیری بابە و مناڵە وە کاتەکەشی زۆر کەمە بۆیە ئێمە بە پێویستمان زانانی عنەکو ضرورەتێک کە ئەم یاسایە هەموار کرێتەوە لە ڕوانگەی پەیماننامە نێودەوڵەتیەکان تایبەت بە مافەکانی مناڵ و پێویستی و داواکاری خەڵکیش کە ڕۆژانە ئێمە وەکو لیژنەی مختەز ئەندامانی بەڕێزی لیژنە بەردەوام پەیوەندیان پێوەکرێت کە باوک هەیە یا دایک هەیە ئەگری بە سەرماناڵێت تکایە ئەو مافەمان بنێ کە ئێمەش ئەو ڕۆڵانەی خۆمان بکەینە باوەشمان و بتوانین لیان تێربین. پێشتر دیارە ئەمە ڕای حاکمە بەڕێزەکان ڕێکخراوەکان کە تایبەتن بە مەوزوعام مشاهدەیان تیا ئەکرێت و خەڵکانی مختەز و دایک و باوکان پرس و ڕایان پێکراوە. ینی ئەمە هەروە لە خۆڕانە هاتووە بەڵکو ئەو راپۆرتە بە ئەنجامی ڕاوێژی ئەوانش نووسراوە و بەگشتی ئێمە لەگەڵ ئەوان کە مەبیتی تیا بێواتە مانەوەی مناڵ بۆی کات هەبێت و شوێنێک زیاتر بەو ئاراستەیەش بڕۆین ینی هەندێک بەڕێز ڕەنگە باسی ئەویان کرد کە بیبینەوە سنتەرێک یا مؤسسەیەکی حکومی یا چی زیاتر بەو ئاراستەیە بڕۆین کە مناڵ بەرینەوە ناو خێزان ینی لە ناو خێزانە هەز بە و خۆشەویستی و سۆزە زیاترەکات وەم کاتێکی گونجاویشی بینێت تا هەز بە و سۆزەی دایک یا باوکە لای نەبووە و لە یاساکەی پێشووە کە ئەوترێ بۆ هەموارەکرێتەوە نەهاوسەنگیەک هەیە بەڕاستی لە پەروەردەکردنە کە ئەڵێ للأب النظر في شؤون تربية الطفل يعني بەتەنها مافیاوە بە باوکە لە ڕووی پەروەردەیەوە سەرپەرشتی مناڵکە کە ئێمە پێمان وایە دایک و باوک پێویستە سەرپەرشتی پەروەردەیی و بواری کۆمەڵایەتی مناڵەکە بکات. بۆیە وەکو لیژنە ئێمە لەسەر 12 سعات ڕازین بووین بەڵکو پێمان وایە کە 24 سعات لە هەفتەیەکە و ئەگەر وانە بێ 24 سعات و هەفتە جارێکیش منطقێکی تایە لەو ڕووەوە کە هەفتانە زیاتر حاکم بڕیارەیە بە ڕۆژی پشوەکان ڕۆژە ڕۆتینەکان و کە زیاتر ئەرک و ناخۆشی و بەرپرسیارەتیە مناڵەکە لای دایکەکەیە لای باوکەکەیە بەس ڕۆژی پشوو کاتی زیاترە بۆ تەرفیه بۆ خۆشی لێرەیە ئەو تەرفیها ئەو مناڵە بە جۆرێکی تر ڕاکێشێ کە دەوری حازن نەمێنێ زیاتر چکە ڕای مناڵ لە 11 ساڵیا وەرەگیرێ لای حەز نەمێنێتەوە یاخود نامێنێتەوە بۆیە ڕەنگە ئەو تەرفیهە ئەو خۆشیە کە هەموو هەفتەیەک لە پشوەکەیە لای کەسی غیر حازن بێ بەرەو ئەوەی بەرێ بڕواتە لاکەی تر بۆیە ئێمە لەو ڕوانگەیەوە لاریمان نییە ئەگەر ئەوە دەنگینەیەنا بەس مانەوە بمێنێتەوە بە هەموو شێوەیەک واتە هەفتەی جارێک بەلایەنی کەمەوە یاخود 2 هەفتە جارێک ڕەزامەندین لەسەری. بەڕێز دکتۆرە ڤالا فەرید باشە بە دکتۆرە ڤالا قسە بکات جنابیشە ناوتە نووسین. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە دوای گفتوگۆ و مناقەشەیەکی زۆر گەیشتینە ئەوەی کە ئەو راپۆرتە نووسراوە ئێستا لە بەردەستی بەڕێزان ئەندامانی پەرلەمانە و پێمان باش بوو کە حاڵەتی شیرەخۆرە جیا بکەینەوە لە حاڵەتی دوای شیرەخۆری بۆیە پێم باشە وەکو ئەندامێکی پەرلەمان کە لە حاڵەتی جیمدا کە باس لە شیرەخۆری دەکا بگوترێتن کە دیتن لە ماوەی شیرەخۆریدا 2 جار دەبێت لە مانگێکدا و لە ماڵی دایەن دەبێتن چونکە لە بەرژەوەندی شیرەخۆردایە کە لە ماڵی دایەن دیتنەکە بکرێتن و ئەو هاتوچۆ ئەو مەشەقەتەی پێ نەکرێت وەکو تەلارخان ئیشارەت پێدا کە نامەوێ ئەوەیان دووبارە بکەمەوە بۆی ئەگەر بەڕێزان ئەندامانی پەرلەمان لەگەڵمان بن حاڵەتی شیرەخۆرە مانگێ لە مانگێکدا 2 جار بێ و لە ماڵی دایەن بێتن. اینجا حاڵەتی پاش شیرەخۆرە بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەوە کاتەکە من قسەی تێدا ناکەم کەسێ پێشنیار کراوە
یەکێکیان 12 سعات بێ و هەفتانە ئەوە هەیە پێشنیارێکی کە هەیە کە بێ بە 24 سعات و هەفتانە و پێشنیارێکی کەش هەیە کە ببێ بە 24 سعات و 2 هەفتە جارێک ئەو بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە دەنگدان یەکلایی دەکەنەوە بەڵام ئەوەی کە من پێشنیاری دەکەم ئەوەیە پێش تەحدیدکردنی کات و شوێنەکە دوای شیرەخۆری ئێمە ڕێگا بدەین بە ڕێککەوتن هەروەکو ئامینەخان ئیشارەتی پێداواتە یەکەم جار بگوترێتن پاش شیرەخۆری ماوەی دیتن یان کات و شوێنی دیتن بە پێی ڕێککەوتن دەبێت لەلایەن دایک و باوکەکە اینجا ئەگەر ڕێککەوتن نەبوو کاتەکە دیاری بکەین و شوێنەکە دیاری بکەین چونکە هەروەکو بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئیشارەتیاندا لە کاتی جیابوونەوە زۆرجار ڕێککەوتن هەیە لە نێوان ئەو دوو کەسەی کە جیابوونەوە بۆیە ئەولەویەت بدەین بە ڕێککەوتنەکە ئەگەر ڕێککەوتن نەبوو اینجا کات و شوێنەکە دیاری بکەین بەڵام لە هەردوو حاڵەتدا کاتێک کات و شوێنەکە دیاری دەکەین مەرجیشدا بنین بڵێن بە مەرجێک ڕەچاوی بەرژەوەندی دایەنکراو بکرێتن و هەروەها ڕەچاوی نزیکی ئەو شوێنە بکرێتن لە ماڵی دایەنکراو شیرەخۆرە کە کوتمان لە مانگی 2 جار بێتن و زیاتر نەبێ ئەگەر کاتەکە دیاری نەکرێ باشترا بۆ بڕیاری دادگا و بۆ ڕێککەوتنی هەردوو لا بەجێی بێڵین بەڵام ئەگەر کات دیاری بکرێ من پێم باشە لە 2 سعات زیاتر نەبێتن لەبەر ئەوەی دەزانن بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە تایبەتی ئەوانەی دایکن منداڵ لە شیرەخۆریدا کە 6 سعات و 8 سعات باسی لێوە کرا ڕەنگە 3 جار بنوێ و هەستێتەوە ڕەنگە 4-5 جار شیر بخوا ئەوە تەسیر دەکاتە سەری لە ڕووی صحیەوە بۆیە کاتەکە ئەگەر دیاری کرا لە 2 سعات زیاتر نەبێ بەڵام من پێم باشترا دیاری نەکرێ کاتەکە ئەوە وەکو ئەندامێکی پەرلەمان وەکو وەڵامدانەوەش بۆ زۆری ئەو پێشنیارانەی کە کران ئیشارەتماندا کە سێ حاڵەتمان پێویستە بخرێتە دەنگدان و دەنگی لەسەر بدرێ و یەکلایی بکرێتەوە بەڕێز مەریەم سەمەد باسی لەوە کرد کە زۆر جار ئەو دیتنە تونند و تیژی لێ دەکەوێتەوە عقوبەیەک دیاری بکرێت سزایەک من لەگەڵی ما بچوونەکەی زۆر وەجیها بەڵام ئەو یاسایە جێگای نییە بۆیە ئەگەر هەمواری یاسای تونند و تیژی خێزانی هەیە ئەگەر لەوێ جێی نەکراوەتەوە ئەوە دەتوانرێت لە کاتی هەموارکردنەوە لەوێندەر باس لەو خاڵە بکرێتن بەڕێز عومەر عینایەت دەڵێت دایەن هەڵەیە پێم وایە دایەن دایکیش کە دایەنە کاتێک منداڵەکەی بەخێو دەکا بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان دایان بۆ نمونە حەلیمەت السەعدیە دایکی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەبووە بەڵام بەخێوکەری بووە دایان بەخێوکەرە ئەوە دایک ئەکرێتە دایکە دایک ناکرێت ناوێکی بۆ لێ بنێ دایان ئەو کەسە نییە کە منداڵەکەی لێ بووە بەڕێز سەرۆکی حازنە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان دیارە یاسا محضون و حاضنی بەکارهێناوە لێرانە ئەو مستەڵەحەش بەو شێوەیە تەرجمە کراوە لە بۆ زمانی کوردی بۆیە لە عەرەبیەکەی وەرگیراوە و بە مانای دایەن دێ بە پێی ئەوەی کە تەرجمە کراوە بەڵێ سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان سپاس بەڕێز دکتۆر سیراج ئەحمەد بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێز طبعی من دەمێت لە خاڵی یەکەمەوە باسکەم کە باسی ئەو هەموارە وا باسکرەیە کە ئەنمە بینینی مناڵە بەڵام من داوا دەکەم بینین نەمینێتن باسی مانەوە بکرێت لەبەر ئەوەی بینین 5 دقەش بینینە 10 دقەش بینینە سعاتیش بینینە ئێستا وای لێ تەسەوڕەکەم بستە 24 سعات کە بۆ 24 سعات پێی دەگوترێت بە عەرەبی مەبیت و مانەوە کە مەبیت بوو فەرقێ مابینی مەبیت و مشاهدە کەواتە من داوا دەکەم وەکو ئەندام مەکتەبی قسەیەکەم وەکو ئەندامێکی پەرلەمان طبعی بڵێن هەر یەک لە دایک و باوک مافی بینینی مناڵەکانن هەیە لای خۆیان بمێننەوە ئەوە خاڵیکەم خاڵی دووەم ئەوە یەک حاجی کاروان باسی کرد حقەشتەشی زۆر چاچی باس کرد ئەجە من پێشنیار دەکەم تەنها لە خاڵی ئەلیف لە کاتی نەمانی ئەوانیش یان یەکێک لەوان ئەوە نەمینێتن بەخۆی عیلاجی کێشەکەی ئەکاتن و پاشن ئەوەش بە پێشنیار ئەەکەم
طبعی لە دوای نەمانی باپیرە و باپیرە بۆچی ئەگەڕێتەوە طبعی دەبی ئەوە نەسی قانونی دەبی قسەی لەسەر بکرێ لە دوای نەمانی باپیرە و داپیرە و باپیرەش ئەو مافە بدرێتە ئەو کەسانێک کە نزیکترین کەسی خۆیەتی ئەوجا مامە برایە خوشکە هەر کەسێکی تر بتوانیتن ئەو سۆز و عەتفە لەکن منداڵەکان دیار بکرێتن و خاڵی دووەم کە دەمێ باسی بکەم طبعی ئەندامانش باسی نەکەم من پاڵپشتی ئەەکەم دەبی شوێنی بینینی مانەوەی مناڵەکەش دیاری بکرێ لەبەر ئەوەی ئەگەر شوێنەکە دیاری نەکرێتن بەڕاستی ئەوەش کێشە دروستە بیت چکە لێرە تەنها حەقی محکەمەی دایە شوێنەکە دیاری بکاتن جاری وهەیە بەخوایان متفقن لەسەر شوێنێک متفق بوون ئیجاب ناکە محکەمە تەدەخل بکاتن لەبەرەوەی محکەمە شوێنی خلافە حەسمی خلافە ئەگەر بەخۆیان خلافیان نەبوو ئیجاب ناکاتن محکەمە بێتن لە بۆیانێک لای بکاتەوە و پاشن ئەوەی کاک عومەر باسی کرد حقت ئەمن زۆر تەئیدی ئەەکەم لەبەر ئەوەی لە ڕووی زمانەوانیشەوە فعلەنەوە دایکێتی خۆ لەو بووە ینی بۆ دایک لەو منداڵە بسێنرێتەوە بکرێ حاضینە یان دایەن ینی دایەن فەرقی هەیە دایەن کەسێک کە ئەو مناڵی بەخێو کرد بیتن جا بۆیە من داواکەم کە ئەو شتا بەڕاستی چارەسەر بکرێت و دەستان خۆش خاتو شیران جعفر بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە حەقیقەت ئێمە وەکو لیژنەی معنی وەکو لیژنەی کاروباری کۆمەڵایەتی هەموارکردنەوەی ئەم یاسایەمان بە ضرورەتێک زانی چونکە ئەو کێشە و گرفت و ئاریشانەی کە هەمیشە دێتە بەردەم لیژنەکەی ئێمە بە پێویستمان زانی کە هەمواری بکەینەوە مەبەستی سەرەکی ئێمە لە هەموارکردنەوەی ئەم یاسایە بۆ دوو مەبەستی سەرەکی بوو یەکەمیان مەبەستمان پتەوکردنی پەیوەندی خێزان بوو بۆ منداڵ چونکە ئەوە مافێکی سەرەکی منداڵە کە لە کاتی جیابوونەوەی دایک و باوکی بچێتەوە ناو خێزانەکەی خۆی و کەسوکارەکانی خۆی بناسێت و خاڵی دووهەمیشمان بەرجستەکردنی یەکسانی و عەدالەتی پەروەردەکردنی منداڵ بوو لە نێوان دایک و باوکەکەدا بۆیە ئەو تێبینیانەی من کە هەمە لەسەر راپۆرتەکە بە تایبەتی خاڵی جیم و دال ئێمە دەکرێت ئەو دوو خاڵەیە واتە هەردوو خاڵەکە لێک بدەین کات و شوێنی دیتن لە ماوەی شیرەخۆریدا منیش بە حەقیقەت چونکە گرنگە ئەو ماوەیە هەم بۆ دایکەکە هەم بۆ باوکەکەیش یعنی منداڵ خۆمان دەزانین ئەگەر ئەوەی دایک و باوکە کە لەو کاتا لەو تەمەنا چەند خۆشە بۆیە بە پێویستی دەزانین مانگی دوو جار منداڵی شیرەخۆرەکە لەلایەن دایک و باوکەوە ببینرێت لە ماڵی داینکرا واتە ئەو لای دایکەکەی خاڵی دووهەمیان لەسەر پاش شیرەخۆرەیەکەیەتی واتە 12 کاتژمێر کە ڕێی ئێمە وەکو لیژنەی کاروباری کۆمەڵایەتی 24 کاتژمێرە واتە هەفتەی یەکجار 24 کاتژمێر لە لای دایکەکە و باوکەکەی بێ زۆر لە بەڕێزان ئەندامانی پەرلەمان باسی لەوەیان کرد کە کاتەکانی خۆشیەکەی منداڵەکان لەوانەیە بۆ تەفری ئەو کاتەی کە جومعە دەبێت لای دایکەکە یا باوکەکە ئەمە منداڵەکە بباتە هۆی ئەوەی کە زیاتر بەلای ئەو لایەنە بێ یا ئەو دایکە ئەو باوکەی کە دەیباتە گەڕان و سەفەر بەڵام ڕۆژانەکانی تر هەمووی دایکەکە یا باوکەکە لە ئەرک و واجبایە بەڵام من ئەمە بە پێچەوانەوە ئەبینم بە حەقیقەت لەوانەیە زۆر لە ئێوە ئێستا ڕێیەکەی من بڵێن ئەوە دیفاع لە پیاو ئەکات بەڵام نەخێر من سەرەتاوتم بەرجەستەکردنی یەکسانیە لە نێوان دایک و باوکە ئەگەر ئێمە بێت و سەیری کۆمەلگای خۆمان بکەین دەبینین دایک زۆرترین کاتەکانی خۆی لە ماڵەوەی بەهۆی ئەوەی کە ئاستی نەخوێندەواری لە لای کۆمەلگای ئێمە هی ئافرەت کەمترە و ئەو کاتانی کە پیاو زیاترین دەچێتە دەرەوە زۆرتر ئەڕواتە دەرەوە ئەگەر تەنانەت کرێکاریش بێ هەموو ڕۆژەکانی لە دەرەوەیە تەنها ڕۆژانی جومعەی هەیە بۆیە ئەگەر ئێوە سەرنجی ئامارەکەی تەلارخانتاندا بێت دەڵێ 315 خێزان جیابۆتەوە کە 226 منداڵ لە لای دایکەکانیانە واتە حاڵەتیەکان کە منداڵ لە لای باوکا بێ 89ە کەواتە لێران باوک زیاتر مەحرومە کە باوکیش حەقی خۆیەتی مافی ئەوەی هەیە کە منداڵەکەی ببینێ کە لە پەروەردەکردنی منداڵەکەی بەشدار ببێت بۆیە بە پێویستی ئەزانی کە ئەم وەکو ئەوەی کە ئێمە دەڵێن 24 کاتژمێر واتە لە هەفتەیەکە یەکجار بۆی هەبێت بۆیە تکا لە ئێوە ئەکەی کە
ئەوەی کە ئێمە باسی ئەەکەین لەسەر راپۆرتەکە گوێ بگرن بۆ لیژنەی معنی بۆ ئەوەی بتوانین ئینشاءالله بە هەموو لایەک یاسایەکی باش تۆکمە دەربچەوە سەبارەت بە خاڵی تا یعنی لێرە داواکاری گشتی ئەڵێ ئەندامی داواکاری گشتی لە دادگای باری کەسیدا چاودێری بە چاکی جێبەجێکردنی برگەکانی سەرەوە دەکات و لە کاتی بوونی سەرپێچیش تا ڕێکاری یاسایی دروست وەردەگرێت لێرەدا ئێمە ئەگەر بێین ئەندامی داواکاری گشتی ئیلزامی بکەین واتە بڵێن پێویستە ئەندامی داواکاری گشتی لە دادگای باری کەسیدا چاودێری چاکی جێبەجێکردنی برگەکانی سەرەوە بکات و لە کاتی بوونی سەرپێچیشدا ڕێکاری یاسایی دروست وەربگرێت بۆیە ئەوەش لێرە ئێمە پێویستە ڕەچاویکەین من سوپاس هەر ئەوەندە بوو تێبینەکە سپاس بەڕێز دکتۆرە بەهار مەحموود بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە پێشتیارەکەی کاک حاجی کاروان کە چەند کەسێکیش پشتیوانیان لێکرد بە بڕگەی ئەلف ئێمە وەکو لیژنە هاوبەشەکە کە راپۆرتەکەماندا ڕشتۆتەوە بە دڵنیاییەوە مەبەستمانەوە بۆ کە ئەو مافە باپیر و نەنکیش بگرێتەوە بەڵام لە تعبیرەکە فعلەن خەلەلی تایە ئێستا دایە ڕێژینەوە سەبارەت بە پێشنیارەکەی کاک عومەر عینایەت کە پێی وایە دایان لە شوێنی خۆیان نییە منیش پێم وایە قسەکەی زۆر لە شوێنی خۆی دایە بۆیە لە یاسای ژمارە هەشت کە ئێمە ئێستا کارکردن پێیمان بە پێی مادەی سێ هەڵوەشاندوێتەوە تعبیرێکی بەکار هێناوە بۆ حەزانە ئەگەر کا عومەر لەگەڵم بێ تعبیری ینی مصطلحی پەروەشتکاری بەکارهێناوە پەروەشتکار لە زیاتی حازین ئەگەر پەروەشتکار پەروەشتکاری بەکارهێناوە یا پەروەشتیار ئەگەر ئەوە لە شوێنی خۆی دابێت توانینەوە بەکاربێنی ترار خاندکات لە یەکەم لەسەر بابەتی حازن و دایان و دایک ئەگەر سەرنج و تێبینیەک هەیە باسی کەی بەتایبەتی کە ئێستا ڕایەک هەیە لە دوای هەڵەشانەوەی خێزان دایک سیفەتی دایکی نەبێت بەڵکو سیفەتی حازن وەرەگریان واتە دایان بەڵێ سەرۆکی پەرلەمان ئێمە بەپێی یاسا شەرنی هەموو کاتێ دایکیش هەر بڵین حازنە بێ ئەو وشەیە بۆ دایک و باوکیش بەکارێنرێ ئەگە مناڵەکەی لەلا بێ بەڵام ئەگە لای دایکەکە بێ بۆیە کەلیمەی دایان کە بەکارێنن لەبەرەوەی زیاتر حتا بەپێی یاسا پارە دانرێ بەپێی یاسا ئەبێ ئەو باوکێ کە مناڵەکەی لە لای ژنەکەیە ئەبێ بڕێک پارە دابنێری نەفەقی مناڵەکە پێڵەن ئوجرەت الحەزانە ینی ئەوەشیان هەیە بۆیە بەپێی یاسا ژرچێتە چارچێوەی ئەوەوە بۆ شێوازە مامەڵی لەگەڵەکرێ بۆیە پێویستەکە وشەکەوکو خۆی بمێنێتەوە چونکە بۆ شێوازە مامەڵی لەگەڵکرا بەڵام ئەتوانین لە ناو قەوسێکە وشەکە بە عەرەبیش بهێڵێتەوە زۆر سپاس باشە سپاس بەڕێز دکتۆرە بەهار بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو کەسێک کە حەزانە وەرەگرێت لە یەکێک لەم فەرەزیانەی کە لەم قانونەیە دامانناوە دوو سیفەتیە بێ و کاتە جگە ئەوە خۆی دایکە بەڵام سیفەتی حازنی ژوەرەگرێ ینی هەردوو سیفەتەکەی هەیە بۆی ئەمە بێ بە سیفەتی دووەمیان ناوی بەرین یعنی جاری وا هەیە ئەکرێ حازن دایک نەبێ باوک بێ وایە ئەکرێ غێری دایک و باوکیش خاتو گەشەدارە بەڕێز سەرۆکی پەرلەمان مەسەلەی حازن ئەوەیە ڕاستە هەر دایکە خۆ دوای جیابوونەوەش هەر دایکە بەس ئەوە بۆ جیاکردنەوەی ئەو وەزع قانونیە کە دوای جیابوونەوە ڕوئەیە یعنی دایک لە ناو خێزانە یا لە دەرەوەی خێزان لە دوای جیابوونەوە هەر دایکە بەڵام بۆ جیاکردنەوەی کە محکەمە مافی ئاەتێ بە دایانی یا بەوەی کە حەزانەی لابێ بۆ جیاکردنەوەی ئەو وەزع قانونیەیە زۆر سپاس باشە سپاس دەرفەتە دەمێک کە عومەر بزانم دکتۆر سراج ئەڵە چی فەرموو
بەڕێ سەرۆکی پەرلەمان لە ڕووی زمانوانیەوە دایک جیاوازە دایان جیاوازە وەکو باسییان کرد حاڵین جیاوازە جیاوازە ینی ئەسەمە فرق بکەین ئەمە یاسادا ئەڕژین ئەبێشتەکان وەکو خۆی باز بکەین حاڵین جاری وایە دایکە جاری وایە باوکە جاری وایە هیچیان نییە جاری وای خزمێکیان ئەبیتە دایەنی جاری وای خزمێکیان ئەبیتە بەخێوکەری کەوات لێرەما وەکو خۆ ناوەکە وەکو دایک باز بکەین ئەو زە لە ناو قەوس ناوی لێرن حاڵین ناوی لێ ئەنێن دایەن کێشەنی بەڵام وەکو دایک لەبەر دایکی ڕەسەنی خۆیتی دایکی ڕاستیقینی خۆیتی ناکرێت بە تەلاقدان و بەلێک جیاواز بوونەوە حەقی دایکایەتی لەو منداڵە بسەندرێتن و سپاس باشە سپاس کاک عومەر عنایەت ئێستا بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەکرێت لە بری وشەی دایان بە خێوکەر بەکار بهێنرێ بە خێوکەر دایک باوک یاشتی بەڕێز کاگە وەکر هەڵات نیم زانین ئەو ڕێی چیە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە قسە لەسەر حاڵەتێکە دکەین کە دایک و باوکەکە جیابوونەتەوە یعنی بەو جیابوونەوەیە سیفەتی دایک و باوکی لە دەست نادەن بەڵام ئەم مناڵە کە لایەکێکیان پێوان ئەوترێ حاڵین و غێر حاڵن لەبەرەوە مستەڵەحەکە لە ڕووی قانونیەوە لە شوێنی خۆی دایەتی پێم وابێت دەستکاری مصطلحەکە نەکەین ینی لە ڕووی قانونیەوە دەستکاری مصطلحەکە نەکەین وەکو خۆی بمێنێتەوە چونکە ئەوە ڕەنگە تەفسیراتی تر بە دوای خۆیان هێنێ هەندێک مەسئولیەت و بەدوا کەوتنی تر بە دوای خۆیان هێنێ بۆیە لەم بابەتە یاساییانە مەجالی